بەناوی خوای گەورە، بەناوی ئەو زاتەی کە یادی ئەو ئارامی دڵانە. ئازان و خۆشەویستان، ئەم شەو لە خزمەتتانە بە پێشکەشکردنی بابەتێک لەسەر چالاککردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە. خۆشەویستانم، ئێمە هەتا تەندروستیمان باشتر بێ، هەتا وەکو باری دەرونیمان باشتر بێ، بە دڵنیایی ئەتوانین چێژێکی زیاتر لەو ناز و نیعمەتانە وەربگرین کە لە دەوروبەرمانە هەیە، و هەتا وەکو ئەم ناز و نیعمەتانە نەک لە دەرەوەی خۆمان، لە ناو خۆمانە کەم ببنەوە، خراپ ببن، ژیانی ئێمە ڕاستەوخۆ تێگەچێ. و لە ناو هەموو نیعمەتەکانە خوای گەورە کە بە ئێمەی بەخشیوە، لە سەروی هەموویانەوە نیعمەتی عەقڵ و ژیریە. واتە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە چۆن بیرەکەینەوە، چۆن تێئەگەین، چۆن بیرمان ئەمێنێ، و چۆن سەرنجین، چۆن ئەتوانین خەیاڵمان لای بێ، چۆن لی تێئەگەین، چۆن ئەتوانین فێر ببین و ئەم نیعمەتی عەقڵ و ژیری و توانازینیانە لە سەروی هەموو نیعمەتەکانی کەوێ. هەرێکێک لە ئێمە ئەگەر بیرکەینەوە، ئەگەر کەسێک لە خۆشەویستانی خۆت بێنە پێشچاوی خۆت، ئەگەر قاچێکی لە دەست بە چکارە ساتێکە، ئەگەر دەستێکی لە دەست بە چکارە ساتێکە، ئەگەر گوێچکەکانی نەبیستێ، یان خوا نەخواسە ئەگەر تەنانەت یەک چاویشی لە دەست بە، بەڵام لە هەمووی کارە ساتر ئەوەیە ئەو کەسە تووشی حاڵەتێک ببێ لەوانەی کە بۆ نمونە تێک بچێت، عەقڵی لە دەست بە، یان یادگەی لە دەست بە، وەکو ئەوانەی کە تووشی ئەلزهایمەرە بن. ئەبینی هیچ کارە ساتێک لە دەستدانەکانی بەقەد لە دەستدانی عەقڵ و ژیری و توانازینیەکانی کارەسات دروست ناکە. بۆیە ئەمە بۆ دەرەوەی خۆمان، ئەوە بۆ ئەو کەسانی کە لە دەوروبەرمانان، ئەی خۆمان، ئەگەر تۆ لە ناو خۆشترین ژیانە بیت، هەر شتێکە تۆ ئەتەوێ هەت بێ، بەڵام ئەگەر تۆ بێهۆش و بێ ئاگابی، وەکوایە هیچی نەبوو بێت. ئەگەر کەسێک تووشی حاڵەتێکی وەکو هالوسینێشن بوو بێ کە دەرک و ئەوانەی تێگەچێ، خەیاڵ و ڕاستیەکانی لێ تێگەچێ، ئەگەر تۆ لە حاڵەتێکی وایە بیت، ئیتر ژیان لە ڕاستیە بۆ تۆ هیچ مانایەکی نابێت. جا بەڕێزە، قسەکە لەسەر لە دەستدانی نیە، قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر ئەم عەقڵەی ئێمە، ئەم توانای فێربوونەی ئێمە، ئەم توانای تەرکیزکردنەی ئێمە، ئەم تێگەشتنەی ئێمە، ئەمەی کە تۆ شتێکت لەبیر بمێنێ، ئەوەی کە تۆ خەیاڵت نەڕوا، ئەوەی کە تۆ بتوانی بیرکەیتەوە بە دروستی، ئەگەر ئەمانە یەک دۆز ڤۆلیۆمەکەی زیاد بکەی، چەندێ ژیانی تۆ ئەگۆڕێت. واتە تۆ وەرە تەماشای تواناکانی خۆت. ئەگەر تۆ بتوانی 10 دقە بەبێ مانووبوون پەتپەتێن بکەیت، ئەگەر تۆ بتوانی بەبێ مانووبوون 10 کاتژمێر شۆفێری بکەیت، هەموو ئەمانە توانای باشن. ئەگەر تۆ بتوانی ڕووبارێک لەم بەر بۆ ئەو بەر بە مەلەوانی ببڕیت، ئەگەر تۆ بتوانی 80 کیلۆ بەرز بکەیتەوە و زەختی بکەیت، هەموو ئەمانە شتی باشن. هەموو ئەمانە خەڵکانێکن شەو ڕۆژ تەمرینی بۆەکەن. بەڵام لە هەموو ئەمانە بە قیمەتتر ئەوەیە ئێمە تواناکانی بیرکردنەوەمان، تێگەشتنمان، فێربوونمان، ئەوەی کە لە بیرمان بمێنێ، ئەوەی کە بتوانین کتێبێ بخوێنینەوە و تەرکیزکەین، ئەوەی بتوانین سەعیە بکەین بە کاتێکی کەم لێبینەوە، ئەوەی کە بتوانین خۆمان ئامادەکەین بۆ تاقیکردنەوەیەک و ئاسان خۆمانی بۆ ئامادە بکەین و نمرەیەکی بەرز بێنین، ئەوەی کە بتوانین ئارەزوو ئەکەین قورئان لەبەرکەین لەبەریکەین، ئارەزوو ئەکەین زمانی ئینگلیزی فێر ببین، خێرا فێری ببین، حەزەکەی فێری زمانێ بی، پەلەپەل کەلیمات لەبەرکەین. لێرەوە تەماشا بکە، ئەگەر ئەم ڤۆلیۆمە بەرزکەیتەوە ژیانی تۆ چەنەیە گۆڕە. کەواتە تۆ هەلێکت لە بەردەمایە
ئەویش ئەوەیە ئەکرێت بەڕێزان ئەکرێت 200 ساڵ لەمەوە پێش یار زۆر دووری بۆ نەڕۆین 70 ساڵ لەمەوە پێش 80 ساڵ لەمەوە پێش تۆ لە کوردستانە بدویستایە ماسوولکەکانت بەهێزتر بن جسمێکی جوانترێ هەبێ هیچی پێ ناکرا بەڵام ئایا ئێستا شتت پێکرێ بەڵێ ئێستا دەتوانی بچی لە هۆڵێکی لێش جوانی ناو بنووسی و ڕۆژانە خواردنێکی باش بخۆی ڕۆژانە بچی تەمرینێکی باشکەی ئەگەر بە 6 مانگ نەگۆڕی بە ساڵێ نەیگۆڕی ئەو بە تاکید دوای ساڵێک دوای 2 ساڵ تۆ بیتە خاوەنی لە شولارێکی جوان و بەهێز ئەمە ئێستا بوونی هەیە و خەڵکانێک ئەتوانن پێی بگەن ڕۆژانێک بووە ئەمە وەکو مستەحیل وا بووە واتە 100 ساڵ لەمەوە پێش باوەڕ ناکەم لە کوردستانە نەفەرێک توانی بێتی قەناعەتکە بەڵێ تۆ ئەتوانی ڕۆژانە بەم جۆرە تەمرینانە بەم جۆرە کەلوپەلە بەم جۆرە خواردنانە تۆ جسم و لە شولارێکی جوان بۆ خۆت دروستکە ئیتر و تویانە شانسەوە تا فڵان کەس لە دایک بووە باشە بەڕێزان من ئەگەر نمونەیەک لەسەر ژیانی خۆم بڵێ من مناڵ بووم ئەگەر بەهاتایە و جۆڵە جوڵێکم بکردایە ڕاوڕاوێنێکم بکردایە هاڵن سەرمەقولاتێکم بایە دایکم یەکسەر ئەترسا ئەهاو ئەیگرتم ئەیگوت نەکەی دووبارەی نەکەیتەوە چونکە بۆ باشەی زانی هەر ڕۆژێمان و ببم من نەخۆش کەوت یعنی ئەگەر بۆ نمونە وەکو مناڵانی تر ڕاوڕاوێنم بکردایان تەقلم بایە بە تەئکید نەخۆشەکەوت بەڵام کاتێ تەمەنم بوو بە 13 ساڵ حەزمە کردوانە بم ڕۆشتم لە قاعەیەکی کۆنفۆ ناوم نووسی وەچوون بۆ تەمرین چەندێ لاواز بوو باوەڕکەن هەر 8 مانگ ساڵە ئیتر ئەم نەفەرە گۆڕە ئیتر من نە گەرما نەخۆشیە خستم نە سەرما نەخۆشیە خستم ئیتر بیرم نایە لەو تەمەنەمە لەوەیە چێ بەهۆی خواردنی شتانێکی خراپەوە جارجار قوڵگمی تیابی کردبێن بەڵام ئیتر تاو بیرم نایە وا نەخۆش کەوتبم یا مەسەڵەن ترەوە جیایە پەتایەگەگری بەڵام ئیتر تاو من ئەمتوانی بە 2 سەعات 3 سەعات تەمرین کەم ڕاکەم پەتپەتێن کەم مەسەلەن داریان ئەشکاندەوە بەسەر قاس و دەسووسکمە بلۆکیان ئەشکان بە پیک یعنی ئەمە ئەو نەفەرەیە کە تەماشای ژیانی خۆمەکەم زۆر جار ئەو قۆناغم بیر نییە کە من ئەوەنە لاواز بووم ئەگەر خۆر لە یامایە نەخۆشەکەوتم خواردنی نوعێکم خواردایە نەخۆشەکەوتم تەقلم بایە نەخۆشەکەوتم ڕاوڕاوێنم کردایە نەخۆشەکەوتم کەواتە توانیم گۆڕانکاریە دروست بەڵام دوای ئەوە چیم بەدڵ نەبوو من زاکیری خۆم بەدڵ نەبوو ڕەفیقم هەبوو زۆر کەم سەعیە کرد دەرەجەکانی زۆر باش ڕەفیقم هەبوو بیرمێ ماوەیەکی زۆرە چوون بۆ لای مامۆستای قورئان لەبەر ئەو یەک دوو ڕەفیقم کە لەگەڵ مابوون هەموو جارێ لەبەریانە کرد و ئەوان بەڕێکپێی من بیرم نایە لێ پرسیبمەوە و زانی بێت ئەچوون بۆ تاقیکردنەوە بە تایبەتی لەم تۆستی ئەعدادیە بیرم نایە ڕۆژە لە ڕۆژان من توانی بێتم پێناسەیەک وەکو خۆی بنووسمەوە کەواتە ئەم جارە کێشەیەکی ڕوبەڕووی بوومەتەوە وابێ باش بەڵام وەکو ئەم سەردەمەنیە نەخولێک هەیە نە سەرچاوەیەکی باشە هیچ نییە ساڵی 96 و 97 جسمم باش کردووە بەس زاکرەم زۆر خراپ بەدەست لەبەرکردنی شعرێکەوە دەستمە کرد بەگرە لە 2 ناوەندی لە 3 ناوەندی لە 4 ئەعدادی زۆر وەزعم خراپ ئیتر ئەم بوارە پەیوەندی بە دەرونزانیەوە هەیە بڕۆ ئەم کتێب بخوێنەرەوە ئەو کتێب بخوێنەرەوە بەبێ ئەوەی بێزار ببە بەبێ مبالغە چەندین جار مجەڵەدێک کتێب بۆ نمونە 400 لاپەڕە 500 لاپەڕە 600 لاپەڕە بیبە زۆرکە لە خۆت لە ئەوڵ تا ئاخیر بیخوێنەرەوە بە ئومێدی ئەوەی شتێکی تیابێ من بتوانم گۆڕانکاریێک لە خۆمان دروستکەم ببم بە کەسێک کە بتوانم نمرەیە بێنم بتوانم فێر ببم بەڕێزان ڕێگایەکی دوور و درێژ نە کەس هەیە ئامۆژگارێکی بکە نە کتێبێک هەیە لەو بوارە نە دەورەیەک هەیە نە ڤیدیۆیەک هەیە هیچ نییە ساڵی 96 بەڵام بێزار نەبووم بێتاقەت نەبووم ئەم کتێب ئەو کتێب
خۆ فێری هیپنۆتیزم کە خۆت فێری NLP کە بڕۆ لەسەر دەروونزانی گەشە بخوێنەرەوە لەسەر دەروونزانی گشتی لەسەر دەروونزانی کلینیکی لەسەر دەروونزانی کەسێتی لەسەر یعنی ئەوەی من بمزانێ ئەم کتێبە دەروون نییە ئەچووم ئەم خوێندەوە بووی خۆم باش بەڵام ئەم کتێبانە هیچیان شتی عەمەلیانتیانە هەمووی شتی ئەکادیمی نەڵغەری ئیسفادەم کرد ئیسفادەی زۆرم کرد بەڵام لە کاتی خۆیان کاتێکی زۆرم بەزایە و نەگەشتم بە هیچ تا لە ساڵی 2001 و 2003 و ئەوانە کۆمەڵە کتێبم دەستکەوت لەسەر یادگا لەسەر مێشک لەسەر فێربوون لەسەر تێگەشتن لەسەر تەرکیز و بەرەبەرە لە ماوەیەکە لە ماوەی 2-3 ساڵە 2001 و 2 3 و 4 و ئەمانە ئیتر هەستم کرد شتێکی باش فێر بووم گۆڕانکاریەکم لە خۆما دروست کردووە جا ئازیزم هیچ لەوە خۆشتر نییە ئاوا بیرەکەیتەوە هەر من جاران ئاوا بووم ئێستا ئاوا ئەمە سوپاسی خوایەوێ و بەڕاستی ئەبێ هەوڵی بۆ بەی پێی بگەیت بەڵام زەمانێک زۆر ناڕەحەت بوو ئێستا زۆر ئاسان دنیا پێشکەوتووە و شتانێک هەیە تۆ پێویست ناکە 8 ساڵ بڕێ مطالعە بکەیت ئەو هەموو کتێبە خوێنیتەوە تا بگەی بە شتێکی عەمەلی و من ئەمەم تەطبیق کرد لەسەر خەڵکی تر دوایی هاتم بە دەورە وتمەوە دوایی هاتم توێژەری کۆمەڵایەتیم هێنا لە سەرەتا ئیمتیحانی توانای تەلەبەکانی ئەکرد لە دوای ئەوەی دەرسەکانم ئەوتە و تەمرینم پێکردن جارێکی کە ئەهاتەوە تاقیکردنەوەی ئەکرد سەیرە کرد هەستیان گۆڕاوە یعنی بۆ نمونە گروپێکم هەبوو لە 129 هەمووی توانای یادگان گۆڕام و من ئەم ئەنجام وشتانم هەموو برد بۆ وەزارەت پیشانی وەزیرمە پیشانی ڕاوێژکاری وەزیرمە وتم من شتێکی وام کردووە ئەمە بۆ کوردستان ئەبێ بە شتێکی زۆر گەورە تەلەبەیەک دایک و باوکی مامۆستاکانی گیریان خواردووە بەدەستی ئێمە ئەتوانین وای لێ بکەین ئەوانیش دڵیان خۆش بوو بە شتەکە بەڵام دڵیان خۆش بوو ئیتری چیتر واتە نەهاتن بەڕاستی زەمینە سازیە بکەن و من ئامادەش بووم بەبێ بەرامبەر هەموو شتێ بکەم تا ئەگەر بێت و حکوومەت ئاسانکاری بکە بەڵام ئەوان لەگەڵەوەی یعنی تەنانەت ئەمەم پێشتر باس کردووە لە یەک دوو شوێنی تریش لەگەڵەوەی وەزیری امزای کرد لەگەڵەوەی هەموو شتێک بەڵام پرۆژەکەیان نەخستە جێبەجێکردن وەزیر گۆڕا وەزیرێکی کەش هات لەگەڵ ئەویش دانیشتم فکرەکانی زۆر پێ باش بوو نەتیجەکان جارێکی کە ئیمزای کرد بەڵام ئیتر ئەتوانم بڵێم لەبەر ئەوەی وەزعی کوردستان و ئیدارە و گەڵدەڵی و هەزار و یەک شت هەر جێبەجێ نەکرا ناچار خۆم بە پارەی خۆم لە زمانێکا کە بەڕاستی پارەم پێ نەبوو ڕۆشتم محامیم گرت کۆمپانیام دانا کری بینامەیە بە زەحمەت هەر چۆنێ بوو هێنامان گۆڕانکاریکی باشمان تیا دروست کرد و سپاس بۆ خوا دەیان تەلەبەمان پێگەیاند کە بتوان لە پۆلی 12 دەرەجەی باش بەدەست بێنن بتوانن ببن بە خوێندکارێکی زیرەک و تا ئێستاکەش نەتیجەی زۆر باش هەیە کە دڵمان پێخۆش جا عەزیزان من بە کورتی و بە پوختی پێتان ئەڵێم بۆ ئەوەی کە مێشکی ئێمە چالاک ببێت بۆی کە مێشکمان چالاک ببێت بۆ ئەوەی کە تەرکیزمان باش ببێ یادگەمان باش ببێ ئێمە پێویستە چی فێر ببین سەرەتا پێویستە قەناعەتە کۆنەکەت فڕەبیت بڵی من هەروام بڵی وەڵا فڵان کەس ئەوە ویراستیان زیرەکەن من زیرەک نیم فڵان کەس دوو جار شتێ خوێنێتەوە لەبەر یەک کورە بابە من 10 جارێ خوێنمە لەبەری ناکەم ئیتر تەواو من ناگۆڕم یەکەم جار ئەم عەقڵیەتە فڕەبە چونکە ئەوە تۆ نەهاتوویتە دەرەوە دنیا ببینی بزانی چیە گوزەرێت تۆ ئاگاد لێ نییە تۆ ئاگاد لێ نییە دەیان کەس هەن لەو پەڕی تەمەڵی بوونەتە ئەو پەڕی زیرەک تۆ ئاگاد لێ نییە خەڵکانێک هەن کە چۆن منافەسە ئەکەن و هیچ زیرەکێک نییە بەبێ خوێندن و بەبێ تەمرین بڕوا لەگەڵ یان مسابقە بکە بەتەڵەکانی عالم لە یادگا ئەوانە نین هەر قەدەری خوا لەدایک بوو زیرەک ئەوانن کە خەفەتیان خواردووە زاکیریان خراپ بۆ یادگیان خراپ بۆ تەرکیزیان خراپ بۆ خەفەتیان پێ خواردووە ڕۆشتون بە کتێب بە دەورە بە کۆرس بە پرۆژە بە
تەمرینی زۆر بە خوێندنی بوارەکە بوونەتە بەتەڵی عالم و هیچ کەسێکیش ناتوانێت منافەسەیان بکات. کەواتە یەکەم شت ئەو خەیاڵە کۆنە کە هەموو کەسێک یا زۆر کەس وا بیرەکاتەوە ئەوە لە مێشکت دەربێنە دنیا گۆڕاوە. ئەمە بەڕێزان هەمووتان لەوە چی ئارنۆڵد بناسن. ئارنۆڵد ئەو کابرا نەمسایی کە لە ئەمریکا گەورە بووە و ئەکتەری فیلمە و تەنانەت سەرۆکی شارەوانی ویلایەتی بوو لە ئەمریکا و ئەم پیاوێک لە عالەمە بەناوبە. ئەگەر بڕۆی تەماشای تەسویرێکی یا ڕسمێکی کۆنی ئارنۆڵد بکەیت کە ئێستاکەم مسابقە و پاڵەوانێتی عالم بۆ لەشجوانی بە ناوی ئارنۆڵدەوە ئەکرێتەوە. باشە تەماشایەکی جیسمی ئارنۆڵد بکە و تۆزێ بیرکەرەوە ئایا ئێمە بە درێژایی مێژوو چەند کەسمان هەبووە جیسمیەوە نەجوان بوو بە دڵنیا بە شتیوان نییە لە مێژووە هەیە بەقوت بووە بۆ نمونە لەوە چێ قۆڵ و باڵی باش بوو بێ یا قاچی باش بوو بێ یان بەس نییە ئەمڕێکی و جوانیە نییە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی نیشتیوە بۆ نییە لەبەرەوەی قاع نەبووە لەبەرەوەی عیلمێک نەبووە بڵێ وەڵا ئەم ماسوولکەیە ئەبێ ئاوا تەمرینی پێ بکەی بەهێز بێت تو ئەم ماسوولکەیە زەعیفە ئاوا تەمرینی پێ نەبووە. کەواتە مرۆڤایەتی گەشتووە بەوەی کەسێک کە جسمێکی قەڵەو و ناشرینی هەیە یا زۆر زەعیف و ناشرینە یا جسمی زۆر لارە بە لەشجوانی ببێ بە کەسێک کە تۆ ئەڵی مەدالیایە. ئەها بەڕێزان دنیا گۆڕاوە. ئێستا تۆ بڕۆ لە گوندێک لە عومریانە تەلەڤیزۆنیان نەبوو بێ ئینتەرنێتیان نەبوو بێ ئێستا چەندین شوێن هەن لە ئەفریقا بۆ نمونە ئەسڵەن ئەگەیان لە دنیانێ لە ئەمازۆن بڵێ ڕێگایەک هەیە ڕۆژانە 1-2 سەعات ئەچی هەندێک جوڵە ئەکەی جیسمە ئاوا جوانە بێت باوەڕ ناکەن. ئەو عەقڵیەتە چەندێ دواکەوتووە. ئێستا هەموو نەفەرە لە عالەمە ئازانێ ئەگەر بچی بۆ قاعی لەش جوانی خواردنی باش خۆیت و تەمرینی باش پێ گۆڕی بەنسبەت یادگەشەوە وایە دڵنیا بن 10 ساڵی تر 20 ساڵی تر هەموو کەسێ ئەزانێ بڕۆ تەمرینکە یادگە بخوێنە تەرکیزت باشکە سەرنجت باشکە یادگەت باشکە توانی فێر ببی بە سەریعی توانی تۆ زاڵبی بەسەر تەمەڵیەکانتە. بەڵام ئێستا زۆربەی خەڵک ئاگای لێ نییە. جا ئەمەش ڕێگە ئاوایە. یەکەم شت ئەم قەناعەت و بیر و بۆچوونت لابە بەڵێ تۆ ئەتوانیت. شتێک لە مێشکی منە ئەو زمانی کە لە مەکتەب خراپ بووم شتێک لە مێشکی منە پێوتم تۆ هەر ئەتوانیت تۆ هەرە بێ بەردەوام بیت واز مەهێنە ئەم کتێبەت خوێندەوە بڕۆ ئەو کتێب بخوێنەوە ئەوی تریان بخوێنەرەوە بەڵکو ئەویان شتێکی تیابێ تەمرینکە تەمرینی ڕۆحیکە تەمرینی هیپنۆتیزمکە تەمرینی ڕیلاکسکە تەمرینی چی بکە هەموو شتێک تاقیق کەرەوە بەم تەکنیکە سەعیەکرێ بەو تەکنیکە فێرێ کتێبێکی گەورەی خوێندرێ یەک شتی بەسیتی تا ئیسفادەی بەڵام بەردەوام کاتێکم زانی نا مۆزوعەکە زۆر ئاسانە بەس کەس نەبووە فێرمانکە کەس نەبووە تەمرینمان پێ بکەن کەس نەبووە پێمان بڵێ سەرنج چۆن باشەکرێت تەرکیز چۆن باشەکرێ توانای یادێنانەوە چۆن باشەکرێ چۆن فێرە بی ستایلەکانی سعیکردن ستایلەکانی فێربوون بەدەستهێنانی نمرەی بەرز کە ئەمەم کرد تاوتر ژیانم گۆڕە خۆم فێری ئینگلیزی کرد خۆم فێری عەرەبی کرد فارسیەکەم باش کرد چوومەوە بۆ زانکۆ بە دەرەجەی نایاب هەر 4 ساڵەکە تەواوم کرد تەقدیمم کرد چووم لە ئەوروپا ماستەرەکەم خوێند. ئەمە کیە؟ ئەمە هەرو کەسەی ڕۆژانێک کەلیمەی بەسیتی بۆ لەبەر نەکراوە نە عەرەبی باش بووم نە ئینگلیزی باش بووم بیلم تۆستەوە ئەگادیەکەم و بیرکاری زۆر خراپ بووم عەرەبی زۆر خراپ بووم ئینگلیزی زۆر خراپ بووم کەواتە من ئەو کەسە بووم گۆڕیم تەمرینم کرد بەڵام من ڕێگایەکی قورسم بڕی ڕێگایەکی زۆر سەخت ڕێگایەکە تەحملی ئەوێ سەبری ئەوێ گەنجی ئێستا تەحمل ناکە کتێبێکی بچووک بخوێنێتەوە ئەو زەمانە نازانم حەقە سوپاسی خوا بکەم من لە قۆناغێکا بووم هەندێک ماڵم ئەناسی کتێبی باشیان هەبوو و ئیتر هیچ نەبوو نە شاری یاری هەبووە بڕۆم بۆی نە هیچ شوێنێکی خۆشە بووە ئەچوون بۆ مزگەوت ئەهاتمەوە ئەچوون بۆ مەکتەب ئەهاتمەوە ئەچوون بۆ قاعە بۆ تەمرین لەم 3 شوێنە زیاتر هیچ شوێنێکم نەبوو هەموو ڕۆژێک کتێبێکم هەڵەگرت ئەچوون بۆ ئەو دەشتێک هەیە لە کەناری هەڵەبجا و ساپیانە و مەنتیقی حەمەوڕانەوەانە هەموو ڕۆژێ ئەچوون بۆ دەستمە کرد بە کتێب خوێندنەوە و بە ئومێدی ئەوەی من بتوانم ڕۆژێ زیرەک ببم یادگەم باش بێ چکە ئاواتێکم هەبوو ئەمە ڕۆژێ ببم بە نووسەر ڕۆژێ ببم بە مامۆستایەکی باش ڕۆژێ بتوانم بە دڵی خۆم بخوێنم بەڕێزان
ئێستا ئەو خەیاڵت لابە بەڵێ بەز من نیم من هێشتا هیچم نەکردو لەسەر هەندێک کەس کەواتە خەیاڵەکەت لابە ئەو خەیاڵی کە ئەڵێ ناکرێ و نابێ و هەیە بە ویراسیە و هەیە وایە ئەمانە ئەم خەیاڵانە لابە ئەمە یەکەم ئەکرێت دووهەم شت وەرە بیرکەرەوە ئەوە منم ڕازیت لە خۆت ڕازیت لە تەرکیزت لە سەرنجت لە توانای فێربوونت لە دەرەجەکانت لە جۆری سەعیەکەت هیوا هەیە دەرەجەکانی زۆر بەرزە بەڵام دایمە سەعیەکە هەیە بەوە ڕازیت ئەی ناکرێت سەعیەکانە کەم بکەیتەوە دەرەجەکەش بەرزتر بێت ئەبێ ئێستا ئێمە حالیەن تەلەبەیەکم هەیە بەشداری ئەم پرۆژەی کردووە پۆری 12 باوکی تەلەفۆنی بۆ کردوم زۆر دەستخۆشی لێ کردوم ئەڵێ تا پۆلی 11 ئەم کچەی ئێمە شەو ڕۆژ سەعی کرد ئەڵێ ئێستا پۆلی 12 کەم سەعیەکەم فریا هەر موشیەکەوێت وحد من ئەم هەفتەی پێشوو قسەم لەگەڵ ئەڵێ بەڵێ ڕۆژیای تەنها 2 ساعت سەعی هەمووشی لەبەرەکەم هەمووشی فێرە زۆر دەستخۆشیێک کەواتە تۆ ئەکرێ زۆر زیرەک بی بەڵام بە سەعیەکی زۆر ئێستا ئەکرێ لەوەش باشتر بی بە سەعیەکی کەمتر کەواتە زیرەکەکەش هەر زۆر ئیسفادەیەەکە ئەوەشی کە خۆی بە زیرەک نازانێ ئەوەش هەر زۆر ئیسفادەیەەکە جا بیرکەرەوە خاڵی دوم ئەوەی بیرکەرەوە چەندێ توانامان هەیە بەڕێزم سەرنج تەرکیز یادهێنانەوە بیرکردنەوە توانای تێگەشتن توانای دەرک پێکردن توانای داهێنان اینجا تواناکانی فێربوون بۆ نمونە سەعیکردن خوێندنەوە گوێگرتن کە من بە خێرایی باسییان لێوە بیرکەرەوە کە ئەمانە شتانێکی گرنگن و تۆ ئەبێ لەمەدا بیرت بەلایەنە چکە بیرە بەلایەنەوە نەبێ و ئیهمالیانکەی هیچ ڕوونایەت بیریان دەکەیت وەکو چۆن کەسێ بەردەوام ئەچێ بۆ قاعە بەردەوام ئەچێ سەیری سکی خۆیەکە ئەڵێ بەخوا هێشتا چۆری پێوە ماوە بە ئەم ماوەش بچم تەمرین کەمە ها ئەچێتە بەر ئاوێنەکە وا ئەکە ئەڵێم بەخوا ئەم ماسوولکەم ماوێتی ئاسی ئاوێنەکە کا لە پشتەوە ماسوولەکانی پشتی ئەچێ بە مدەڕیبەکە ئەڵێ عادی کوێم زەعیفە تۆش ئەمە چۆن بۆ جیسمی وا ئەکات تۆ بۆ لایەنی دەرونی خۆت وا ئەگەر تۆ تەرکیزت باش بێ ئەزانی ئەگەر تەرکیزت باش بێ دنیا بڕۆخێ بەسەر تا کە کتێبێکە گر بە دەستەوە خەموو خەفەتەکە و نامێنێ ئەزانی ئەگەر تەرکیزت باش بێ لە ناو بەدبەختیە خوب کە بە مەکتەبە گۆگل لە ماوەسا هات دەرەوە هەستەکەی مێشکی سراحەتی کردووە بۆ ئەی بۆ ئێستاکە بە پێچەوانەوە ژیانی زۆر خۆشەکە چی ئەچێتە مەکتەب لە دەرسەکە هاتە دەرەوە سەری یێشەکان ناڕەحەتەمانوە بەڕێزان ئەگەر کتێبت خوێندەوە خەوت هات ئەگەر گوێت گرت و بێتاقەت بووی ئەوە نیشانەی ئەوەیە تۆ ئامادەنیت تۆ زەعیفی تۆ نەخۆش ئەبێ چاشت من جاران یعنی بە دەرسی دووەم ئیتر تاقەتم ناما بە دەرسی سێم بێزارە ئەی لەم ئەخیرانەوە تەمەنیشم چۆتە سەرەوە مەسئولیەتیشم زیایی کردووە کاتێ ئەڕۆشتم بۆ زانکۆ ساڵی 2018 ئەچووم بۆ زانکۆ بەیانی تا نیوەڕۆ دەرس بوو دوای نیوەڕۆ بۆ نمونە بۆ ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ مامۆستایەک لە ئەمریکاوە ئەهاو یا لە ئایرلەنداوە یا لە فەڕەنساوە ئەهات نەیەتوانی ماوەیەکی زۆر لەوێ بێ هەموو کۆرسەکەی بە 3 ڕۆژەوتەوە ئەمە جگە لە دەرسی احتیاجەکانی ڕۆژان ئەهاو کۆرسێکی بە 3 ڕۆژەوتەوە ڕۆژی 5 ساعت من ئەو هەموو ڕۆژە تا نیوەڕۆ دانیشتم لە دوای نیوەڕۆ 5 ساعت دانیشتم بە مرتاحیش زۆریش دڵم خۆش بوو زۆریش چێژم وەرگرتووە زۆری شت فێر بووم ئەی بەڕێزان با بگەڕینەوە بۆ زەمانێک کە ئەچوین بۆ مەکتەب و سەرمانیەیەش کەواتە خاڵی دوم ئەوەیە بیرکەرەوە ڕازی مەبە بەمە ئەبێ ئیلا باشیت ئێستا با بچین بزانین چی باشکەین یەکەم شت بیرکردنەوەت باشە لەوەی کە بیرکردنەوەیەکی سلبیت هەیە دایمە بیر لە کەم و کوڕیەکان تەکەیتەوە دایما بیر لە خەم و خەفەتەکانەکەیتەوە لەوانە سەرنجە وەرگێڕە لای بە بیر لەوە مەکەرەوە
بیر لەوە مەکەرەوە کە ئەو شتت نییە لە ژیان، بیر لەوە مەکەرەوە کە پارەت نییە، بیر لەوە مەکەرەوە کە وەکو ئەوەی کە زەڕەبینی مەخەرە سەر. باشە تۆ تەلەبەی بەیانی ئیمتیحانتە، پێویست ناکات بیرکەیتەوە لەوەی کە وەڵاهی ئێستا ئەگەر بۆ نمونە مۆبایلەکەم فڵان مواصفات تۆ مەیە سلبی بیرکەیتەوە. ئێستا وەختی ئەوە نییە، وەختی ئەوە نییە سلبی بیرکەیتەوە لە ژیان. بیر لەوە مەکەرەوە بەخوا من ئەو مامۆسایە منی خۆش ناوێ و نازانم ئەو دەرسە ئاوایە و بیر لەو شتانە مەکەرەوە. وەکو مرۆڤە سەرکەوتوەکان بیرکەرەوە. ئەمانە بزانە عەقڵت پێی بشکێ، بەڵام ببێ بە داڵغە و خەمی ڕۆژانەت هیچ ئیسپادە ناکەی، بەس زەرەرەکەی. من ئەگەر بەس بیر لەو شتە بکەمەوە کە نیمە، بەس بیر لەو ڕۆژانە بکەمەوە کە لە دەستم دەرچوون، بەس بیر لەو شتانە بکەمەوە کە هەوڵم بۆیە و پێی نەگەیشتم، ئیترە بە دانیشم بەس خەپەتە. کەواتە یەکەم شت بیرکردنەوەکانت تۆزێ بکە بە بیرکردنەوەی ئیجابی. بەڵێ ئەکرێ، بەڵام قەیچێکە 2 ساڵی تر، ساڵێکی تر، 6 مانگی تر، 3 مانگی تر. بەڵێ ئەکرێ زیرەک ببم، ئەم وەرزە وەرزی دووە. بەڵێ ئەکرێ فێر ببم، لە بەردەوامیە. و تۆ ئەتوانی سنوورەکان ببڕی و بەرەو دنیایەکی ئیجابی گەورە بکەویتە ڕێ، بەڵام بە پلان و بەرنامە. کەواتە تەسلیم مەبە و بیرکردنەوە سلبیەکانی لابە، وەختی ئەو شتانە نییە. وەکوایە تۆ لە ئیمتیحانابی لەبەرەوەی بیرکەیتەوە بزانی پرسیارەکە حەلکەی، بیر لەوە بکەیتەوە باشە من ئەگەر دەرنەچووم و ئەگەر وا بوو دەرچووم و ئەگەر دەرەجەکەم ئاوا بوو یعنی لە ئیمتیحانەکە باش نابیت، مێشکردمانوە بێ کاتەکەتە ڕوا. کەواتە کاتی ئیمتیحانەکە کاتی ئەوە نییە، ئەو بیرکردنەوە هەڵگرە بۆ کاتی بەتاڵ. و دڵنیام زۆر بەشتان بەتاڵ نین، لەبەرەوە وەکو بەتاڵ دامەنیشەوە دیارە شتانە. اینجا گرنگی بە بیرکردنەوەکانت بە. ئەمە هەرشتا خاڵی سێهەمە کە باس لەوە ئەەکەم، گرنگی بە بەخۆت بە مێشکت یەکەم جار لە بیرکردنەوەکانتەوە. بیر لە شتی گەورە بکەرەوە، بیر لە شتی بچووک مەکەرەوە. ئێستا بۆ نمونە زانایەک بیر لە معادلەیەکی ڕیاضیە کاتەوە، بیر لە گەردوونە کاتەوە. خی گەورەش داوامان لێکە باشە، خی گەورە لە چەندین ئاەتە ئاماژە بە چیەکە، ئاماژە بە فێربوونەکە، ئاماژە بە بیرکردنەوەکە. باشە باسی ئەو هەموو ئاەتانی باسی سەماواتی وەلئەڕضەکە. زۆربەیان داوای ئەومان لێکەن کە بیرکەینەوە. کەواتە با بیر لە شتی گەورە بکەینەوە. تۆ بیر لە کەسێکی گرگن بکەرەوە، بیری لەوەیە کە دراوسێکی چی کڕیوە، ئەو عەلاگەیە چێتیایە. بیرکردنەوەی ئینسانێکی نەخۆش، فڵان کەس ئێستا ئەبێ چەنی یابێ بۆم جانتایە، ئەبێ چەنی یابێ بۆ مۆبایلە، ئەبێ ئەو سیارە چەنی پێیابێ. ئەمە بیرکردنەوەی ئینسانێکی گرگنی بچکۆلەیە. بیرکردنەوەی نەفەرێکی تر، بیر لە شاکارێکی ئەدەبیە کاتەوە، بیر لە ڕەئیەکانی زانایە دەکاتەوە، بیر لە لەبەرکردنی قورئانە کاتەوە، بیر لەوە ئەکاتەوە کە نمرەکانی بەرز کاتەوە، بیر لەوە ئەکاتەوە ئەم ئەرز و ئاسمانە چۆن دروست بووە، بیر لەوە ئەکاتەوە چۆن ببێ بە کەسێکی عالم و زانە. ئایا ئەم دوو بیرکردنەوەی فەرقیان نییە؟ بەڵێ، ڕێگاکە لێرەوە دەست پێەکە، ڕێگاکە لە بیرکردنەوە دەست پێکە. بیرکردنەوەکانت لەو شتە بەسیت و بچکۆلا و هەزیلانەوە بگۆڕە بۆ ئەو شتانەی کە مەزنن، بووی خۆت مەزن ببی، چونکە ژیان بە گرگنی و بە بچکۆلەیی بوون و نەبوونی تۆ یەکسانە. ئەو کەسێک کە گەورە بیر ناکاتەوە ببێ لەم دنیا و نەبێ لەم دنیا فەرقی چییە؟ هەر بیری لای خواردن و جلوبەرگ و بیری لای خەڵکە، مراقەبەی خەڵکەکە. باشە بیر لە خەڵکەکان مەکەرەوە، بیر لە عەقڵەکان بکەرەوە، بیر لە بیر و بۆچوونەکان بکەرەوە. کەواتە ئەم بیرکردنەوەت باشکە. اینجا وەرە چی بکە؟ سەرنجت باشکە. هەر ئێستا لە ماڵەکەی خۆتە ئاوا چاوێ بگێڕە، سەیرێکی بۆ نمونە سەعاتەکەتان بکە، نەخشی ناو سەعاتەکە، شتی وای تیا ئەبینی تا ئێستا سەرنجت نەیەوە. سەیری ڕەقەمەکان بکە، ئەگەر پێشەوەی سەرنج بی. ئێستا هیواتان هەیە سەعاتی لە دەسەیە، تکە ئەکەم سەیری مەکە، جارێ سەیری سەعاتەکەت مەکە ئاوا بیکە. وا ئەزانیان ڕەقەمەکەی چییە؟ ئایا هەر 12 ڕەقەمەکەی بە ئینگلیزی تایە؟ ئایا خاڵە؟ ئایا خەتن؟ ئایا بەس 12ەکەی تایە؟
ئایا 12 و 39 و 6ەکەی تایە یان ئەسڵان ڕقەمەکان ڕۆمانین هەمووی خەتخەتن. من ئەم پرسیارەم کردووە، باوەڕکەن هەمیشە لە 4 نەفەر لە 5 نەفەر یەکێکیان ئەوەی ئەیڵێ دەربارە بە سەعاتەکەی خۆی غەڵەت. من باسی وا نەکەم کە سەعاتیان هەیە ئازیز. چەندین جاوتومە کێ سەعاتی بێسەیری نەکا دەسەکەی تری هەڵبڕێن دەستیان هەڵبڕیوە سەعاتەکەی تۆ ڕقەمەکانی چۆنە وتوتی ماوەسا اعتیادی ئینگلیزیە لە 1 تا 12 تایە ئەوتم بێنی وا سەیریکەم خۆی یایەتی قاقای پێکەین ئەسڵەن ڕقەمی تیان نەبوو ئەسڵەن هەمووی خاڵ بوون سەرنجی نەیە. ئێستا تۆ هەر تەماشای ئەو شتانە بکە کە لە ژوورەکەتایە سەرنجی شتەکان بە کۆمەڵ شتە بینیت تۆ چەندێکە لەو خانووان چەندێکە ئەو شتە هی تۆیە چەندێکە هاتووی تۆ ڕۆشتویت سەرنجت نییە کەواتە توانای چیت باشکە توانای سەرنجدانت باشکە. پاشە توانای تەرکیزت باشکە. توانای تەرکیز ئێمە لە کۆرسی یادگە و کۆرس پرۆژی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا چەندین دەرس و ڕاهێنانمان هەیە لەسەرەوەی چۆن تەرکیزت باشەکە چۆن سەرنجت باشەکە. وەرە تەرکیزت باشکە. چۆن تەرکیز باشەکرێت؟ بۆ نمونە چەندان تەمرینی جۆرا و جۆرمان هەیە. بڕیار بە بڵێ من ئەخوێنمەوە کتێبە بگرە بەدەستەوە لەکوێن خەیاڵم ڕۆشت ئەچمە لاپەڕەیەکی ئەخوێنیتەوە جاری وایە لە دێڕ یەکەمە خەیاڵت ڕۆشتۆ بڕۆ بۆ لاپەڕەیەکی جاری وایە لە دوای دوو دێڕ خەیاڵت ڕۆشتۆ جاری وایە تەمرینکە بیر لای شتەکە بێ و خەیاڵت نەڕۆت ئەزانی کە قورسە ئەمە پێویستی بە تەمرینە. بەڕێزان تەمرینی زۆر جۆرا و جۆر هەیە کە تۆ فێری ئەبی بەڵام ئەم تەمرینی کە پێم وتی بیکە لە ئەم شەوەدانیشە بیکە تەمرینێکی کەت پێ ئەڵم بیکە دانیشە بە پێچەوانەوە بژمێرە. من پێرێ لەگەڵ مامۆستایەک کە خانە نشینە قسەم کرد تەندروستی چۆنە زۆر شتی وتی ئەچم مەلایەکەم ئەچم بۆ پیاسەکردن ڕۆژانە وتی پێدوتوم بۆ مێشک ژمارەی پێچەوانە باشە وتی هەموو جارێ دانیشە لە 100 دەژمێرم بۆ سفر تاو دانیشە بڕیار بە بڵێ من لە 100 دەژمێرم بۆ سفر نامم خیاڵم بگۆ ئەگە خیاڵ ڕۆژ دوورەوە لە سەرتاوە دەست پێ بکەرە تەرکیزت وا لێ بکە بتوانی بۆ ماوەیەک تۆ بیرت لای شتێک بێت. ئەڵێ چ تەمرینە باشە بۆ حسابات؟ ڕقەم زۆر باشە بۆ حسابات. بۆ نمونە وەرە دوو بچۆرە سەرەوە 2 4 6 8 ئاوا ئاسانەی لێ عادی حەو بڕۆ سەرەوە 14 21 28 ئەبوو شێوازە بڕۆ سەرەوە ئادەی 9 بچۆ سەرەوە ئەگەر توێ لە حساباتە باش بی بژمێرە بڕیار ببن. من مامۆستای گەناسم زۆر زیرەک بوو لە ئابووری و لە ژمێریاری و لە حسابات. ڕۆژێکیان قەدەری خوا کەوتی نەقسەکردن دوای ساڵانێکی زۆر کە من لە ئیعدادی دەرسی پێوتە بووم و زۆر زیرەک بوو لە ژمارە. ڕۆژی مامۆستا ئاوات من لە مناڵیەوە عادەتم گرتە بوو بە ڕقەمەوە تی بۆ نمونە دائانیشتم ئەموت 3 6 9 12 ئەیوت هەروازم نێنە هەر ئەچوومە سەرەوە هەر ئەچوومە سەرەوە ئەتوێ باش بی تەرکیزت باش بێ ژمارە باش بی بژمێرە بەڵام یاعتیادی مەژمێر یاد بوو 3 4 5 و مێشکە پێ ڕاهاتووە بژمێرە تا ئەتوانی. شتێکی کەش کە زۆر باشە ئەمەلیە بیرکاریەکان بیەنە لەسەر وەرەقەکە مەینووسە مەسەلەن تۆ 23 کۆکەیتەوە لەگەڵ بۆ نمونە 12 23کە لە خەیاڵ تا ببینە جوان 23کە ببینە باشە 12کەش جوان ببینە خەتەکەش ببینە لە ژێر و کێشاتە عەلامەتی کۆکەش ببینە 3 و 2کە و کۆ کردەوە 5کە ئێستا تا ئەوێ هەموو ڕقەمەکان دیارە لەو لای 5کەشە 2 ئەنووسی ئەویش دیارە بزانە ئەتوانی هەر 6 ڕقەمەکە ببینی. ئەمە مێشکت زۆر بەقووەتەکە تەرکیزت زۆر باشەکە
توانای یادگی وێنەییشت باشە. پاشان ئەمە سەرنجت باش کرد، بیرکردنەوەت باش کرد، تەرکیزت باش کرد، ئەچی بۆ نمونە یادگەت باشە. یادگە باشکردن سەرەتاییترین شت چییە؟ سەیری شتێ بکە بزانە چی دێتەوە خەیاڵ، گوێ لە شتێ بگرە بزانە چەند کەلیمەیەتەوە. بەڵام بەڕێزم من حەزەکەم بەڕاستی خۆزگە بکرایە من 10 دقە شتم پێ بوتیتایە و ئیتر ئەوە بەس بووە. ئێمە نەهاتینایە دەورەمان بۆ بکردایە، ئێمە نەهاتینایە پرۆژەمان بۆ دروست کردایە. بەڵام بەڕاستی من حەزەکەم شتێ بەڵام تۆ ئیسفادە بکەیت، بەڵام ئەمە پێویستی بە ئەوەیە کە بەردەوام بیت، دەورە بخوێنی، چەندین دەرسی جۆرا و جۆر ئەخرێتە بەردەست لە پرۆژەی چالاکردنەوەی مێژ، چەندین ڕاهێنان، چەندین جار مامۆستا ڕاستەوخۆ دەرس پێڵێ، چەندین جار تۆ ڕۆژانە ئەبێ کۆمەڵە ڤیدیۆ هەیە تەواوی. بەڵام لەگەڵ ئەم بابەتانە لە مۆزوعەکە تێگەی تەرکیزت باشە بێ، مێشکت چاکە بێ، یادگەت باشە بێ و ئەگەیتە مستەوایە کە تۆ بە ئاسانی بتوانی دەرەجەکانت بەرزکەیتەوە، بە ئاسانی قورئان لەبەرکەی، بە ئاسانی کەلیمەی بیانی لەبەرکەی، بە ئاسانی مطالعە بکەی، توشتت لەبیر بمێنێ، بڕۆی گوێ بگری لە دەرسێکا و ئیسفادە بکەی. چەندین تەلەبە مامسپاس بۆ خوا گۆڕانکاری زۆر گەورەیان بەسەرا هاتووە و هەر ئێستاکە گەر بچی لە یوتیوبی ئاوات ئەکادمی سێردی چەندین خوێندکارمان بەبێ ئەوەی هیچ هاندانێکمان هەبوو بێ بۆی هاتووە قسەی کردووە ئەڵێ من وابووم ئاوا گۆڕام وا ئیسفادەم کردووە. جا ئازیزان ئەوەی من ساڵانێکی زۆر خوێندومەتەوە، تەمرینم کردو، تاقیم کردوتەوە، هەمووی لەگەڵ ئەزمموی تر لەگەڵ مامۆستاعەتە بە چەندین معلوماتی ترەوە هەمووی ئێمە لە ماوەی 10 هەفتە ئەگەێنین بە تۆ. و ئەگەر تۆ ئەم 10 هەفتەیە بیخوێنی من گومانم نییە لەوەی کە تۆ دوای ئەم 10 هەفتەیە ئەوەندە گۆڕاوی خوێندن زۆر خۆشەوێ لەبەر چاوت، کاتی کەمترت پێویستە بۆ سەعی، قورئان لەبەرکردن زۆر ئاسانە بێ، لەبەرکردنی وشەی بیانی و ئینگلیزی و وشەی عەرەبی و وشەی ئەڵمانی و فەڕەنسی و ئەمانە بۆتە بێ بە شتێکی وەکو یاری، لەبەرکردنی ژمارە و ئەمانە زۆر شتێکی خۆشە بێ بەلاتەوە و تۆ گۆڕانکاریکی قوڵ لە ژیانی خۆتا دروستەکەی. ئازیزانم من ئەزانم جەستە چۆن گەشایەکە، بەڵام بەڕاستی سەعاتێک و دوان و سیان و چوار من بێم تۆ ئەبێبی بۆ قاعەکە و ئەبێ تەمرینکەی و ئەبێ پەیوەستبی و ئەبێ و ئاسنانە هەڵگری اینجا گۆڕانکاریەکە دروستە. من هەموو شتێک لەوە چێ ئەوەندە تەمرینی جۆرا و جۆرم بینیوە لە ژیانمە حەزم لێی بوو، ڕۆژانێک گەنج بووم و ڕۆشتومەتە قاع و تەمرینم کردووە، بەڵام ئەگەر من ممارەسەی نەکەم نابێت. واتە ئازیزان شتێک کە تۆ هەمیشە لە باش بوونا ئەبی هەرگیز بێتاقەت مە بە کاتێ پێتەڵێن ئەو شتە لەبەر کاتێ مەجبور دەکەن شتێ بخوێنیتەوە. تکایە ئەگەر بەشداریش ناکەیت، ئەگەر نایت و خۆت باش ناکەی، ئەو دوو سێ شتەی کەوتم جێبەجێی کە ئەمە یەک دوو تکایە بەردەوام بە لە فێربوون. زۆربەی ئەوانەی تووشی زەهایمەرە بن، ئەلزەهایمەر، تووشی خەڵەفانە بن، تووشی لەبیرچوونەوە ئەبن، زۆربەیان ئەوانن کە نەخوێنەوە، زۆربەیان ئەوانن کتێبی زۆریان نەخوێندوتەوە، زۆربەیان ئەوانن خۆیان فێری زمان نەکردووە. ئەگینا خوێنەوار بیت، بخوێنیتەوە، خۆت فێری زمانی بیانی بکەیت، شت لەبەرکەی، تەمرین بە تەرکیز و مێشک و یادگەت بکەی، دڵنیا بە تەمەنیشت زۆر بڕاتە سەر، تۆ هەر توانای فێربوونت لە خەڵک باشتر. لەبەرەوە بەردەوام بە لە خوێندن، بەردەوام بە لە بیرکردنەوە، بەردەوام بە لە تەرکیزکردن، بەردەوام بە لە لەبەرکردن. بێزار مەبە مامۆستا پێتەڵێ ئەو شتە لەبەرکە لەبەریکە. ڕاستە ئەگەر یادگە بخوێنی، ئەگەر تەمرینی باشت کرد دەبێت زۆر ئاسان لەبەرەکرێت و کاتێکی کەمتەوێت. بەڵام با بڵێین تۆ هیچ بەشداریت نەکردووە و هیچت نەخوێندووە، هیچیش نازانیت، بێزار مەبە. هەموو جوڵەیەک ماسوولکەیەکی پێ بەهێزە بێت ئەگەر جوڵەکە غەڵەت نەبێت. جا تۆش بەردەوام بە لە خوێندنەوە و هەوڵ بە ئەم ڕێگایە بگرە لەبەر لە یوتیوب چەندین ڤیدیۆمان داناوە، لە ئەپلیکیشنەکە کۆرسمان داناوە،
پرۆژی چالاکردنمان بەدەستەوەی و 15 مانگ دەست پێەکە 10 هەفتە ئەتوانی هەموو ڕۆژە 24 سەعاتە تۆزێ لە کاتی تەماشاکردنی مۆبایل و تۆزێ لە کاتی خەوتن و تۆزێ لە کاتی ئیسراحەت و ئەمانەت ببڕە خۆتی بۆ یەکلایی کەرەوە دوای 10 هەفتەی کە گۆڕانکاریەکی گەورەیە لە ژیانی خۆتا هەست پێیەکی و لێرەوە ئیتر ڕێگەی فێربوون و ئەوانە زۆر ئاسانە بن. خۆشەویستان، شت زۆرە، بەڵام بەڕاستی تۆ پێویستت بە جددیات هەیە، پێویستت بەوە هەیە گوێ بگری و تەمرینکەی و بەردەوام بیت. پاشان کە مێشکت ئامادە کرد و تەمرینی باشت کرد، سەرنجت باش کرد، تەرکیزت باش کرد، یادگەت باش کرد، ئەو کاتە تۆ ئیتر هەر ئەخوێنیتەوە مێشکت بەقوترێت، گوێگری لە مامۆستا مێشکت بەقوترێت، خۆت ئامادەکەی بۆ ئیمتیحان بۆ چکە ئەمجارە بە ڕێگە دروستەکە ئیکەیت، بە ڕێگە دروستەکە بەردەوام وەکواتە تەمرینکەی. واتە تۆ قسەیەکی هەڵە بە ڕۆناکی خۆی سووری کەرەوە، تۆ وەرە سعیەکەی مەکتەبت بێنە لەسەر ئەوە تەمرین، مەچۆ شتێکی کە بێنە لەسەر ئەو شتە تەمرینکە کە ڕۆژانە ئەی خوێنیت. کتێبێکی مەکتەب کامیان زۆر قورسە ئەوە بگرە بەدەستەوە. ئێمە تەکنیکەکەت فێرەکەین، پێش تاڵین ئادی ئەوە نەمان بۆ لەبەرکە، ئادی وا تەمرینکە، ئادی وا بیخوێنەرەوە، ئادی ئەمە بکە، تۆ هەمووی لەسەر مەنهەجەکەی خۆ بیکە. سعیکردن بەلاوە خۆشە بێ و کاتێکی زۆر بۆ گەڕێتەوە. ئێستا ئاخر مەوزوعم یادگا چییە؟ چۆن باشیکەین؟ بەڕێزان، دوای ئەوەی سەرنجت باش کرد، دوای ئەوەی تەرکیزت باش کرد، خودی یادگە بەم پرۆسانێ ئەبێ لە پرۆسی یادگە تێبگەی. ئێمە یادگی هەنووکەیمان هەیە، یادگی ماوە کورتمان هەیە، یادگی ماوە درێژمان هەیە. چۆن بتوانین زانیاری بگوازینەوە بۆ ماوە کورت، چۆن بتوانین زانیاری بگوازینەوە بۆ ماوە درێژ، و چۆن لە ماوە درێژەوە هەر کاتێک ویستمان بیرمان بکەوێتەوە. واتە قۆناغی خەزمکردنی زانیاری و کۆدبەندیکردنی زانیاری و گەڕانەوەی زانیاری. ئەمە تۆ لە یادگا لە مۆزوعەکە تێگەشتی کە یادگە چیە و چۆنە. یادگەمان هەیە وێنەیە، هەمانە دەنگیە، هەمانە ئیحساسە، هەمانە جوڵەیە. چۆن تۆ ئەمانە تەمرینیان پێیەکی باشتر و باشتریانەکی. پاشان کە تۆ لە یادگە تێگەشتی و مۆزوعەکانت بە جوانی خوێن، ئەچی چی ئەخوێنی؟ بنەماکانی یادگا خوێنی. بۆ نمونە یەکێک لە هەرە گرنگترین بنەماکانی یادگە ئەوەیە هەر شتێک ئەبێ بیلکێنی لە مێشکی خۆتە. تۆ تێ کەلیمەیە لەبەرکەی، ئەبێ ئەم کەلیمەیە بلکێنی بە شتێکەوە. چۆن ئەیلکێنیت؟ ئەبێ ئەم کەلیمەیە خەیاڵێکی نائاسایی بۆ بکەیت، چۆن ئەمەی بۆ ئەەکەی. ئەبێ بچی لە مێشکی خۆتا وەکو چۆن تۆ تابلۆیەک ئەبێ بزمارێک داکتیت تابلۆکی هەڵەواسی، چۆن ئەم ئەمەلیە ئەکەیت. و تۆ چۆن ئەتوانی دوای ئەم شتانە بە ژمارەوە بیرکەوێتەوە. جا ئازیزان، بۆ نمونە تۆ خەریکی فێربوونی زمانی، وەرە کتێبێکی باش لەسەر زمانەکە بێنە، مەنهەجەکانی خۆت کۆکەرەوە، هەرچی ئێمە پێتەڵین هەمووی لەسەر ئەو زمانە تەطبیق. بۆ نمونە تۆ خەریکی فەڕەنسی، ئەڵێن تەمرینی بینینی بکە لەسەر فەڕەنسی بکە، ئەڵێن تەمرینی بیستنی بکە لەسەر فەڕەنسی بکە، ئەڵێن تەمرین کە چۆن وشۆمانە بە سەریعی لەبەرەکەی. تۆ وەرە تەکنیکەکەت پێ ئەڵێن لەسەر فەڕەنسیەکە و جێبەجێیکە، ئەڵێن ئەم شتانەمان بە ڕەقەم بۆ لەبەرکە، ڕستە و وشەی فەڕەنسی بێنە بە ڕەقەم، ئەتوانین لەبەریکە، ئەتوانین پێ بڵێن ئادێ هەفتە هەم چی بوو، ئادێ شەستەم چی بوو، بیزانی. کەواتە لەسەر ئەو شتە تەمرینەکانت بکە تۆ گرنگە بەلاتەوە. جا ئازیزانم، پاش ئەوەی کە تۆ بنەماکانت باش تێگەشتی، بنەماکانی یادگەچین، ئەچی بۆ تەکنیکەکە. تەکنیکمان هەیە تۆ ئەتوانی شت بە تەسەلسول لەبەرکی، تەکنیکمان هەیە تۆ ئەتوانی شت بە ڕەقەم لەبەرکی. ئێستا ئێمە تەلەبەمان هەیە ئەتوانێت 50 وێنەی پێ پیشان بێ، دوایی یەکسەر بڵی وێنەی 15 چی بوو، وێنەی 20 چی بوو، وێنەی 30 چی بوو. یەکسەر ئەتوانێت پێت بڵێ وێنەی 30 بۆ نمونە فڕۆکەی. تۆ توانی وشەی پێبێ، تۆ توانی ئاەتەکانی قورئانی بخیتە بەردەست، دوایی پێی بڵێ ئادێ ئاەتی 17 چی بوو، ئاەتی 20 چی بوو. کەواتە ئەم تەکنیکانی ئێمە زۆر لە سەروی ئەوەیە تۆ لە مەکتەب پێویستە. بەڕێزم، ئەمەی کە تۆ لێرە ئەیخوێنی تەمرین لەسەرەکی زۆر لە سەروی ئەوەیە کە تۆ لە مەکتەب پێویستە پێبێت. کەواتە مەکتەب بەشتێکی ئاسان، ئەوێ بەشتێکی خۆش، ئیتر سعیکردنەوەی بە شتێک کە تۆ چێژی لەوەرەگی. جا پاش ئەوەی تەکنیکەکانیش فێر بووی، ئەچی بۆچی؟ بۆ استراتیژیەکان. چۆن ڕقەمێک لەبەرەکەی،
چۆن وشەیەک لەبەرەکرێ و شەومانایەک چۆن لەبەرەکرێ سپێڵێک چۆن لەبەرەکرێت دێڕێک چۆن لەبەرەکرێت پێناسەیە چۆن لەبەرەکرێ اینجا دوای ئەوە کتێبێک چۆن نەخوێنیتەوە چۆن معلوماتەکانی لەبیرەمێنێ چۆن خۆ ئامادەیەکی بۆ تاقیکردنەوە ئەو شتانە چیم تۆ بێ بیگریتە بەر کاتێ خوێنیتەوە بێ لە مێش تا چی بکەیت زیرەکەکە چیەکە لە مێشکە بۆ بیرێمێنە بۆ تۆ بیرە نامێنێ بۆ تۆیان دەرەجە بێن بۆ تۆ نەیهێنی بۆ کەم سعیەکە بۆ تۆ زۆر سعیەکەی ئەمانە هەمووی وەڵامی هەیە ئەمانە هەمووی حەلی هەیە خۆشەویستانم من زۆر لە کاتی خۆم زیاتر وەرم گرت کە قەرار بوو من نیو سەعاتێک لە خزمەتتان نابم جا مامۆستا عەتا کۆمەڵە بابەتان بۆ باسەکات و پاشان ئەگەڕێمەوە بۆ لاتان دەستان خۆش مامۆستاگیان دەست خۆش مامۆستاگیان بسم الله الرحمن الرحیم داوای سوپاس تاج بۆ خوای گەورە درود و سەلام لەسەر پێیانبەری خوامە خوا بێ محەممەد کەسوکاریشون کەوتوانی تا ڕۆژی دوایی زبانانی خۆشەویست خوشکان و برانی عزیز و بەڕێزمان لە هەر شوێنێکم دنیادان سەلام و ڕەحمەت و بەڕەکەتی خوای گەورەتان لێبێ ئومێدەوارین باش تەندروست بن دوور بن لە هەموو دەرد و بەڵایە منام عەتا عەلیە دەرسوی شەریعەم خوێندکارم لە زانکۆی مەدینە لە وڵاتی سعودیە خۆشحاڵم کە لە خزمەتانە لەم خولی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگەوەک و ڕاهێنەرێک وەکو سەرپەرشتیاری بەشداربووەکان ئینشاءالله لەو مودەتتانە لە خزمەتانە بم ئێستاش مامۆستای بەڕێزمان کۆمەڵە تەوزیحی زۆر جوانیدا بەڕاستی لەسەر فێربوونی علم و بابەتی یادگە و مێشک چۆن بەرەو پێشەوە ئەچێت طبعاً خۆشەویستان زانیانە فەرموون قیمة المرء ما يحسنه بەڕاستی بەهای ئینسان بەهای مرۆڤ ئەوەیە کە تۆ چی پێ باشە و چی بەنرخەزانی باشترین شتێکە خوای گەورە بە تۆی بەخشی بێ نیعمەتێکە وەکو زانیانە فەرموون مناطی تەکلیفە شتێکە نێوانی تۆ و عالمێک مثلا تۆ عالمێکی کەسێک نەزانێکە کەسێک دەوڵەمەندێکە کەسێک هەژارێکە کەسێک پلەیەکی هەیە کەسێک نووسەر هەر شتێکە فەرقی نێوان هەر کەسێکمان لە ئەمانە ئەوەیە کە خوای گەورە پێی بەخشیوین لە مێشک و یادگە مێشک و یادگە ئەو عەقڵی خوای گەورە پێداوین گەورەترین نیعمەتە بۆیە ئەگەر مرۆڤێک گرنگی بەو نیعمەتە گەورە بدا گرنگی بەو بەخشە ناوازەی خوای گەورە بدا کە پێی بەخشیوە ئەو بەڕاستی لە سەرکەوتنایە لە خۆشبەختیایە و هەر ئینسانێک لەم دنیادا بە درێژایی مێژ و گۆڕانکاری دروست کردووە لەوە دەستی پێ کردووە کە گرنگی بە مێشک و یادگەی داوە گرنگی بە بیرکردنەوە تەعاملی داوە چکە خوای گەورە فەرمێ ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر بەڕاستی ڕێزمان لە بەنی ئادەم ناوە ئێستا خوای گەورە ڕێزی لە من و لە تۆش ناوە بەهۆی چیوە ڕێزی لە ناوین بەهۆی عەقڵەکەمانەوە بەهۆی بیرکردنەوەکەمانەوە وخوای گەورە فەرمێ ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم لەسەر جوانترین شێوە خوای گەورە عەقڵی تۆی داڕشتووەتەوە جەستەی تۆی داڕشتووەتەوە دروستی کردووە نەخشانویەتی پاشە خوای گەورە فەرمێ ثم السبيل يسر لە ژیاندا خوای گەورە ڕێگای بۆ ئاسان کردویتە بە جوانترین شێوە دروستی کردووی ڕێزێکی تەواوی لێ ناوی وچی پاشە ثم السبيل يسر ڕێکیشی ئاسان کردوتە لە ژیانە ئەی فەرقی نێوان ئەمانە هەمووی چۆن دروستیەکە چۆن فەرقی نێوانی بۆ یەکێکی تر دروست ئەبێت بەچی شتێ ئەمە دروستە بێ ئایا ئەم کەسە خوای گەورە پێداویت و پێ نەداوە نەخێر وما ربك بظلام للعبيد خوای گەورە زوڵم لە هیچ کەسێک ناکە تعالى الله عما يقولون پاک و بێگردی بۆ خوای گەورە کە ئەو قسانەی ئەڵێن ئەم پێدراوە و پێ نەدراوە ئەی فەرقەکە چییە خوای گەورە فەرمێ والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا ئەوانەی بەڕاستی جیهاد دەکەن هەوڵدن تێکەوشن ئێمە ڕێگەکانیان پێپیشاندین و ڕێگەکانیان ئەخینە بەردەست ئەمە بەڕاستی جوابدانەوەی خوای گەورەیە بۆ هەموو ئەو ئەفکار و بیر و باوەڕانەی کە بە ئێمە دێت وأن ليس للإنسان إلا ما سعى وهيج بو إنسان نییە هیچ بەشێک إلا ئەوەی کەچی هەوڵی بۆ داوە کاتە خۆشەویستان بەڕاستی چەندێک نرخ بدەیتە ئەو شتێک کە ئەتەوێ ئەوەنەی تریش ئەوش بەدەست دێت هەر شتێک بە ئاسانی هەوڵی بۆ بدەیت بە ئاسانی ئەڕوا بە هەرزان دەستکەوێ بە هەرزانی ئەڕوا کاتە ئەم دنیاش بتەوێ پلەیەکی بەرزە هەبێ ئەوە بە دڵنیایی هەڵدانێکی زۆر باشی ئەبێ و ماندووبوونێکی ئەبێ بەڵام ماندووبوون و هەڵدانەکە لەسەر ڕێگەیەکی دروست بێ زۆرمان هەیە ئەڵێ زۆر ئەو قسەمان بیستووە کە ئەڵێ کردە پەشیمانی نەکردە پەشیمانی وانە بەڵام وانە بەڕاستی ئینسان بۆچی هەڵ بدا و نێشکەیە بۆچی ماندوو بێ و بەدەست نەهێت نە ئیلا ئەبێ ئینسان ئەگەر هەوڵی تەواویدا و لەسەر ڕێگە دروستەکە بوو بە ئیزنی خوای گەورە نەتیجەی ئەبێت چونکە ئەم دنیا لەسەر چی دروست بووە لەسەر هۆ نەتیجە متنبي فرموا لولا المشقة ساد الناس كلهم لولا المشقة ساد الناس كلهم أجر ما ندويتي نبي هلضان وعزيز نبي ساد الناس كلهم هم خلق يبيت شيء هم خلق يبيت سيد وجوري أبيتر
الجود يفقر والإقدام قتال بەڕاستی سەخاوت هەژاری هێنێ بۆ چوونە پێشەوەش لە شەڕە مردن نەهێنێ. کاتە خۆشەویستان ئەمە سڕی ژیان. خۆشەویستان ئێستا هەنێک بەشدار بوومان هەیە باسێکی خۆیان ئەکەن لە ئەم گەشتەی ژیانیان، گەشتی مێشک و یادگەیان کە پێش ئەوەی بەشداری ئەم خولەکەن جوانترە بڵێن پێش ئەوەی ڕێگەکە بدۆزنەوە هەوڵی دروست بدەن، ڕێگاکە بدۆزیتەوە هەوڵی دروست بدەیت. پێشتر چۆن بوونە ئەوە ئێستا چۆن وە چیان بەدەست هێنا چیان گۆڕا لە زاری خۆیانەوە حەزەکەین ئێوەش بەشداری پێکەن و پاشان ئینشاءالله باسی خولی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە ئەکەین. ئەم خولە چێتی تیا خوێنرێت وەڵامی پرسیارەکانیشتان دەینەوە بە ئیزنی خوای گەورە. ئەو بەڕێزانی دەستیان بەرزە کردێتەوە خاتوڕێوان مداخلەکان حەزەکە ئینشاءالله بەشداریکە. خاتوڕێوان فەرموو ئەگەر خۆت بناسیێنی ناو چییە و لەکوێ دانیشی و پێشەوەی بێتە خولەکەەوە لە تستی سێ کاتژمێرێ چەند لەبەر کرد و ئەو شتانی بەدەست هێنا چی بوو ئینشاءالله بۆ ئەوی بەشدار بووان لە زمانی خۆتەوە بیبیستن. فەرموو ڕێوان خان. السلام عليكم ورحمة الله وبركاته. باش مام ساجان. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير يا أخوان. قلبي سلامة مام ساجان. أمن نام روان أيوبا لبوليازي زانستي مع عمر محافظ الصالة ولشاري هولير دادنيشم لمكتبي هوليري نمونيتي تانم لسنتاي كبجاري كورس بشو بجاري بكم بجاري زمش مام صاوات مان كرت كهندك بجاري بتيدا قصيان كرد لسر كورسي تالا كردني ميشك هندك قصيان ذكر يعني كتوقع نذكر يعني وش أنا أصلا بني ونيشانك أوا إدي بشوي بجاري كورس كده كم وازم لحفظ القرآن هنا بو ساردز إمنا بركض برا واستابم لبريدس باخندني مكتبة كرت وتناكيت أمن ليك وقت خندني مكتبة كم حفظ القرآن كم دستم لي هالقرت ولبركض زور خرابهم يعني أقدمها ولا لبركضنا يعني نمديش لبركضني كم أم دار يعني شو كردك لما كنت لي برم ذكرت لبركضنا كش كاتب أو رجع كبتشم مكتبة لي باش بمديزان لبعد رجع امتحان دي سنة بري بكم ولا بركضنا كباش نبو بلام الحمد لله كبجاري كورس كم كرت لا طبعا لا كبجاري ما انكرسلتها لخلال 6 ساعات بزاين سن لابر اللي بردا كان لك ياك لابرم لخلالي 2 ساعات لبركرت وبزاين زيادة ريشبو لبرم كربلان كبجاري كورس كم كرت دست ما كورس كيكرت لا كان كحفظة القرآن بعد ساعات كر استكجيش ما كرتايا كان كورس كي لخلال 2 دقيقة ك 2 دقيقة يعني 2 دقيقة و50 ثانية لا فريقم لبرتك يعني كجيش مع أخيرا يعني إسلا بخندني مكتبشم زور قرايمة راهناني سمعي ما أنهبو تمريني سمعي ما عندك إلا بركزني قرآن ما عندك بسمعي كم زار لا خلالي كان زاد قيل فرقم لبركر طبعا كان زاد قبو لا فرش سمعي لبركر كم خوش بو السهل الشعبي كلا قال ما مصايد عدني شم يعني أو هدر سكرنا أحياء كيمياء هلا جري عدني شم يجزاق سكيدة كلا بريدتين يكسلي كده جينو سكي كده شكاله بريدتين يعني كدينا ما علينا أولوي أمن كان جيشتم أو من الزاني ضك فلاش باك اللي دينه يعني سكاني ما مصاجر يعني أو ذكين زان لهم ليندر باستي كده ليه باستي كده ولا شكاني شيء دقين أما زور مشكلة هم ولا قرت جيشتني بالكاري ويا ساكاني فيزياء وشتانا زور نعرف بس زور ينزل كم شيء يا ساكي ده كم بس سؤالي في حد كم مشكلة ما بلا يا ساكي تيج دقم زور يعني فيزياء بالكاري هم درس كان لبو أحياش صار أمن دمر دمتايك أو أحيان دخين ديك موضوعي أحياي شش خطك حف خطك دمر دم تيجي دقيش طبعا بس دام خين دوا ولا برم ذكر فحال جا برم ذكر استنى اسمك كوشيال كلا بهم موضوع كاني بالشكل ده كم طبعا يقدر كوشيال كي تمشى كم يعني ده كم فلاش كم هم بيو ما عندنا كم موضوع بس تمشيش ما عندكم هم موضوع كم ببرديته وكي استاذ مصالح بس كردبو أو هم لدتن أو لا بركردنا كي ولا همش تشي أمن وازن حفظ القرآن هنا وإس أمن ديسكن جزء من البرة اللهم جيك بجارك داخلي خلاك أبوي تشانك لبربو سادس من البرة راجل صعب كل شيء ذاكر ديسبنس استوبيندوز ما شاء الله. طبعا وازن حفظ القرآن هنا هل لم يعني كبجاري مكر وتمرين نسر القرآن ده كم تمرين نسر القرآن شنو ذاك بدايته كان يعني كرست فكر
وتم هر دەستم پێ کردێ بە یەکەمدا لە قورئانەکەی دەست دەکەم وتم مەکتەبم نییە ئەو شتانە لە قورئانەکەی دەستم پێ کرد دای بەرە هەر لەگەر قورئانەکەی منهەجی مەکتەبیشم دانا لەگەری خوێندن لەسەر دەڕۆم ینی وەک ئەوە وا بکەم بەشداری کولی زمە ئەوە دەرسەکانم کردێ لە مەکتەبێ ینی دەرسی ئەحیا ئەوانە هەر لە مارە دەمخین تێدەگەیشتم لە مەفهومی شتەکان ئێستا ینی کە بچینە مەکتەبێ ئەمن پار ینی وەڵدە خراپ بووم طبعاً کە ئەسیلەم دەدیت ڕێک سەڵتە لێ دەدەم کە ینی هیچم لەبێ نەدەما کە ئەنەما هیچم ناخوێندیە ئێستا هەر طبیعی دەچمە ئیمتیحانێ فیزی دەکەم ئیمتیحانی 20 ئەو شتانە هیچ مشکلێم نەدە دەچی زۆر بریندیش دەینم ماشاءالله ڕێوان خان دەستەکان خۆش بێ لە قورئان لە 2 ساعتەوە گەشتیتە نزیکەی 2 دقیقە لەبەرکردین لاپەڕێکە پێشتر لەبەر نەکردووە لە بابەتی مەکتەب خوێندن ئەوە ئەڵەی شتەکان بۆتە خۆشی بۆ من و هەر لە مەکتەب لەبەری دەکەم و تێگەم یان ئەڕۆم لە ماڵ سەرێک یەکەم و شتەکان ڕینی یەکەم ئەی تەجروبە لەگەڵ زمانە چۆنە چی دەکرد بۆ ینی کە هەر لەگەر ئەوەی ئەمن دەستم کرد بە ئەوەی زمانی کە گەیشتنە ناوەندی کۆرسەکەی یعنی تقریبی چەند هەفتەی ئەخیری بوو دەستم کرد بە لەبەرکردنی زمانی هەر کە لاپەڕەش و قورئان لەبەردەکرد 120 شەبانان لەبەردەکرد لەگەری ئی عەرەبی و لەگەری ئی ئینگلیزیش لەبەرم دەکرد کە باس یەکەم جار مامۆستاش باسی ئەڵمانی کرد هەندێک ئەڵمانیشم یعنی هەندێک وشەم لەبەر کردوتم بابزانم ئەدەی خبرەکە کووە ینی شتەکان کووە ئەوساڵ لە مەکتەبێ مرحلەی دەیەکانی فەڕەنسییان هەیە دەخۆم لەگەڵوانیش خۆم فێرە فەڕەنسی دەکەم ینی هەر مامۆستاکە فەڕەنسی دەرێتەوە لەگەڵوانیش ئەوها لەناو پاسم پێکەوە وشیان لێ وەردەگرم معنەوە ئەوە هەر لەناو پاسی کە دێنەوە لەبەر دەکەم عەرەبی پار ئەمن ئەوەش لە شعبەدا کە ئەنەما بەردەکە هیچ تێناگا و هیچیش نازانی ئەو سارتۆ بێعیدا دەنیشم بە عەرەبیەکە مامۆستا قسەی دەکەم ئەو مامۆستا بە عەرەبی باز دەکەن هیچ موشکیلەم نەمایە عەرەبیێکی تەواو تێدەگەم و قسەشی پێ دەکەم ئینگلیزیش مامۆستا ینی ئەمن زمانی ئینگلیزی عەرەبیەکەم زۆر خراپە هەر هیچ تێنەگە دەگەیشتم ینی عەجایب بوو چم ئەم خەفتم لێ دەخوارد تا دەرسەکەی تەواو دەبم تا داهاتمە مارەوە ینی لۆ ئەم حەول دەدەم ناتانم ینی فێری زمانەکەی نابم ئێستا طبیعی ئیپسۆدە ینی هەر شتەکەیان کە مامۆستا گرامەرێکیان قسەکردنەکی ناو شعبەیە طبیعی لەگەڵ مامۆستا مشاوەری دەکەم قسەی دەکەم و مۆزوعی دیکەیە بە ئینگلیزی باز دەکەیت هیچ موشکیلەم لێ نییە ئەم کە پار وەچی بەردەچی بووم لە ژۆرە ئەو ساڵ ینی زۆر فەرقی کردیان ماشاءالله سپاس بەخوا تەجروبە لەگەڵ کتێب خوێندنەوە چۆن بووە لەم خولە چی شتێکی گۆڕی لە تۆ لە خوێندنەوەی کتێب و فێربوونی مەعلومات مامۆستاجان وەڵاهی کتاب خوێندنەوە پێشتریش پێم گوت مامۆستاجان ئەم چاو موشکیلەی هەیە چاو ینی زۆر ینی بە مروری زەمان عیلاج نییە ینی برێ ڕێگری بکا برێ و چاو زەئیف نابێت چاوکار زەئیف دەبێت بەس بەخۆم نەدەبا ینی خوێندنەوەی کتاب و خوێندنی مەکتەبێ و مۆبایلی زۆر بکەم نەدەبا ینی ئێستا کانی کە لە دەستم بە کۆرسەکەی کردە ئەتاک و ئێستا ینی لە بدایەتی کۆرسە تا ئێستا ئەو هەموو تەمرینێکە لەسەر قورئانی کە لەسەر کتاب لەسەر شتێک چاو موشکیلەی نەمایە کە بدایەت 20 داپەڕە کتابەکەم دەخوێندەوە بخۆم زۆر حەزم لە کتاب خوێندنەوەی بوو خوێنەریش بووم پێشەوان پێش ئەوەی برم دەم خوێندەوە 20 داپەڕە تەواو نەدەبوو چاوم لەبە ئازاری چاوم دەتوانی زیاتر بخوێنمەوە بەس ئێستا ینی لە خلالی سەعاتێکی تقریبی سەعاتێک و نیمی کتابێکی 200-300 داپەڕەی تەواو دەکەم الحەمدولله تێش دەگەم و لەوانەیە زۆربەی ئەو خاڵانی کە زۆر لەکنم مهمە لەبەریشی بکەم هەر لەگەر خوێندنەوەکەی ماشاءالله الحەمدولله هەر لەو هاوینە یاخوا دەستەکان خۆش بە سەرکەوتوبی لە تەجروبە نامەکەت ڕۆژانە چەند سەعات هەوڵ ئەدا سەعید دەکرد لە بۆ خولەکەەوە گروپی چەند بووی ئەنێک پرسیاری ئەویان کردمەوە بەڵام مامۆستاجان لە گروپی سێ بووم لە گروپی سێمی چالاکردنی مێشک بووم پرسیاری دووەمت چ بوو ئەڵێم ڕۆژانە چەند سەعات هەوڵ ئەدا و ڕای نەدەکرد بەڵام مامۆستاجان ڕۆژانە 6 سەعات دەمکرد کەچی تەمەشام دەکرد هەبوو لەم زیاتریش دەیکرد 6 سەعات کەم بوو لە چاو هەندێکیان هەندێک زۆر زیاتریان دەکرد 6 سەعاتەکە بەیانیان هەندێک 2 سەعات ئەساند و ئێواران دوو ینی وەختەکەم دابش کرد نەک 6 سەعات لەسەر یەکدی لەسەری بێزار بم وەختەکەم دابش کرد وەختێک 2 سەعات لە بۆ ئەو وەختی 2 سەعات لە بۆ ئەو وەختی 2 سەعات ئەو وەختەکانم جیا کرد بۆ لۆی بێزار نەبم لێ دەستەکان خۆش بێخوا ڕێوان خان زۆر خۆشحاڵ بوون پەیامت هەیە بۆ
خوێندکار تەڵەبە ئەوەی کە قورئان لەبەرەکات ئەوەی کە کێشەی مشکلەی لە بیرچوونەوە ئەوانەی هەیە قسەیەک تێ بۆیانی بکەیت. والله ما مستعجل أم كيف قلت كأمن وازن لكن زي هنا أبو والله أمن أو قناعة نبو يعني ككيش ما أو كورسي بجاري كورسي ممكن كبجاري شو ممكن قناعة بين أبو إذا الحمد لله يعني كتسمى ناي تجيش تمكتلها من القراء وتشتاق يعني قران كاي يقروا استش يعني مش هذا كمؤمن قديم يعني زور بنزانا أنا يعني مش اشتكم كثير بركدنا كوبوا يعني دمقت أو زيادة لبرناكم يعني يعني اشتكى زور قراء أما حفظ القرآن كيوم بزور واجتماع أولا لبركدني مكتبة براسي أو كورسة نك هتزيلك الدكاويات كتبين زكاة قناعة الشتى بالكنود برامج تسلبيا كان دقور يعني شتا نيجاتيف كان كش تساوي دكاتا بوزيتيف يعني شتا كان هم دقوري طبعا وش ما عندي بني ما مستيا كان يعني زور يعني لقر ما نحاول يعني ده ما مستاجن يعني زور يعني كداخلي زوما كده بيك أجر في زور عادي يشبه وزور بطاقة يشبه يعني أودا بطاقة فول دم يعني لقريان بطاقة كدنا دما إنرجي ما لبو مجدها لقريان داخلي زومي دبي سپاس بەخوای گەورە. سەرکەوتوو بێ خۆڕێوان خان زۆر خۆشحاڵم بە مداخەلەکەت کە خۆت بە عەمەلی تەجروبە و ئەزموونی خۆت لە ژیانە باس کرد بەیان لە خوێندنەوە لە بابەتی مەکتەب و لە قورئان لەبەرکردن لە هەموو ئەوانەوە و بەڕاستی ئێمە شەر ئەوە ئەڵێ کە وأن ليس للإنسان إلا ما سعى ئینسان هەر ئەوەی دەستەکەوێت کە هەوڵی بۆ دا. خۆشحاڵم دەستەکان خۆش بێ خوا ڕێوان خان. أنا زيادة الإمام الصاجين والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. شاو خوش بێ خوا خۆشحاڵ بووم. یەک بەشدار بوویکە وەرئەگرین ئینشاءالله ڕەیان خان و پاشان ئینشاءالله باسی خولی چالاکردنەوەی مێشک و ئەنجە نمایشێکی شەکەین و ئەو بەشداربووەکان کە ژمارە لەبەرەکەن وشە لەبەرەکەن ژمارەی ئاەتەوە باسی ئەوانە شەکەین. ڕەیان خان ئەگەر خۆناسانێکما بۆ بکەیت و پێش خولەکە چۆن بووی. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش ناستجان يخوا بخير بي سپاس دەکەم ڕەیان خان یادارم باش. زۆر سپاس دەکەم. من ڕەیان عەلی پۆلی دوانزەی ئامادەییم جا لە شاری کێرکووکیر بەشداربووی چالاکردنەوەی مێشکیادگە بۆ پۆلی دوانزەکان لە گروپی یەکەم. طبعا ئەگەر بچمە ئەو وەزعی کە من تیا بووم لە خلالی ئەم کورسەیە نازانم بەڕاستی داوای لێ بنەگە وەڵام بەڕاستی نازانم چی دەست بکەم چکە شتەکان ئەوەنە زۆرن هەڵم داوە نییە عفوم کەن ئەگەر چانی بێتم یەک چارەگەشی باس بکەم تا ببورم چکە بەڕاستی لاستی مادەبوونی ئێوە یانی ئێوە زۆر زۆر لە گەورەتر زۆر سپاس دەکەین بە کورتی ئینشاءالله زۆر سپاس دەکەین زۆر پێ مەمنونی سپاس دەکەم ئاساجان. ئەزانم ئێستا بەشداربوانشی کە لێرن ڕێکیانە بەستی ئەویان بکەم کە چۆن لەسەر منهەجی خۆم تەطبیقم کرا ڕێک لەسەر خۆن نەکەم منش ڕاستەخۆ داخلیەوە بم چکە ئەم پولە بۆ من نەکەن هەلە سەر خۆندن زۆر سودی بۆم هەبوو بەڕاستی بۆ هەموو ژیان زۆر بەسود بووە با ڕێک دەست بکەم کاتی زیاتر نەکردن چکە خۆم کاتم زۆر پێویستە. بەنسبەتی باسی سەرەتا باسی لەبەرکردن بکەم. طبعا لە لەبەرکردنە ئەمن بەڕاستی زۆر خراپ بووم پێشتر پێش خولەکە لەبەرکردنم هیچیش باش نەبوو بە تایبەت لە بابەتە ئەدەبەکانی وەکو ئەدەبی عەرەبی ئەدەبی کوردی ئەدەبی ئینگلیزانی زۆر خراپم ئەمە خۆشم زیاد خۆم عەلمیم جا ناڵم لە لەبەرکردنە زۆر خراپ بوون هیچ حەزم پێ نەدەکرد یانی هیچ خۆشم بە سواری ئەو لەبەرکردنانەیە نەهات لەگەڵ ئەوەی کە زۆریشم هەوڵەدا بەڵام دوای کە داخلی ئەم پولە بووم بەڕاستی زۆر گۆڕام یعنی ئێستا لە لەبەرکردن هەر زۆر شتێکی خۆشە هەر وەک یاریەکی لێ هاتووە بۆ من ئەمە غیری لەبەرکردنی بینینی ئەی لە لەبەرکردنی بیستنی کە ئێستا بۆ ناگەر ئەوە ڕێزانی کە لێرەش ئامادەن ئاپسکاریان لێ بکەم پێیان بڵێم من شتانێکتان بۆ خوێنەوە ئێوە پێویستە تەنها بۆیە لەبەری بکەن من چەندین جارش بتانە خوێنەوە تەنها لەبەری بکەن بڕۆن کە بکەمەوە سەد ینی ئەگەر بڵێم بەشێکی هەر زۆریان بتوانێت بە لەبەرکردنەکان نابێتە بەتەنها لە کاتێککە ئێمە لەوتی لەدایک بووین هەر ئیش بەستەمە یەکێن ئەمە ئەگەر هۆکارەکەی بووە کە بەکارمان نهێناسەوەیەکە تەنها شتمان بە بینینەکەمان بەستێت بەڵام کە تۆ ڕاهێنانی لەسەرەکەی بەڕاستی شتێکی زۆر عجیبە یعنی کە ئەبینی ئەو شتانی کە دەردەبڕدرێن بە بیستنی لەبەریان ئەەکەی شتێکی زۆر خۆشە وەکو دلیلە بۆ سەر قسەکانیشم بەنسبەتی لەبەرکردنی بیستنی ئەگەر من خۆم لەسەر قورئان ڕاستی تەمرینم ئەکرد بەڕاستی پڕ لە بەرەکەت زۆر نازدار بۆ ژیانی خۆشت لا قورئانی پرەسەرتا کە دەستم کرد بە لەبەرکردنی بیستنی بڕاستی لە دقیق دقیقا لە ساعتی زیاترم پێ لاپەرێکی قورئانم لەبەر بەڵام
ئێستا لە کۆتایی ڕاهێنانەکانەوە گەشتومەتە ئەو پەڕی 8 دقیقەیان کەمتریش ئەمە لە کاتێکا دەمێکی ڕاهێنان لەسەر قورئانی پیرۆز نەکرا وەڵام ئەگەر باسی مەنهەج شتەکانیشم بکەم بابەتە بۆمە ئەحیایە فیزیایە کیمیایە ئەو بابەتانە دانیشم بۆی لە یوتیوب جا چۆنش مامۆستا یەک جار لێ ئەدەم و ئەیشەکەم بە 2x یعنی بە 2x دانیشم پێ لێ ڕاگرم ڕاستی مەسەرەتا ینی کە دەستم فکر بوو من هەر خەیاڵێک بوو تەنها لەو قسەکردنەکانیشیان پێ ناگەشتم نەک تەنها دانیشم لەگەڵیان لەبەریکەوە وەڵام ئێستا بەڕاستی زۆر بۆ من شتێکی خۆشە کە دانیشم لە یوتیوب ئەگەر بخوێنم ئەیکەم بە 2x توجێ لە مامۆستاکان ڕاگرم و لە مەزوعەکەش بە تەواوەتی تێگەم کە ئەگەڕم وەستەر مەزم کتێبەکانش تەنها بۆ مراجعەکردنەوەیەکە ئەمە بۆ بیستمەیەەکە کاتچمە پۆلیشۆ دانیشم بەڵە کاتچمە پۆلیشۆ دانیشم مامۆستا شەرحەکە ئەمە هیچ ئەگەر زانای پێشنش مەستە مەزوعەکەی نەبێ بۆ بابەتە ئەحیاییەکانە دانیشم لە پۆل مامۆستا بابەتەکان باسەکە ڕاستەخۆ لەگەڵی تێگەم بەڕاستی شتێکی زۆر خۆش شتێکی زۆر تایبەتە کە تۆ هیچت نەخوێندەوە بەسەری زانیاری پێشنێت لە توێنێ ئەساسی بابەتەکە نەدیوە مامۆستا بۆی باسەکە تۆ ڕاستەخۆ لەگەڵی تێگەی کاچی تۆ ماڵش تەنها مراجعەیەکی لەسەرەکەی بەڕاستی شتێکی زۆر خۆشە بەنسبەتی ئەو بینینیەش لەسەر قورئانی پیرۆز بە هەمان شێوە کە بەڕاستی بەرەکەتە هەرچەند بڵی بەرەکەتە هەر ناتوانێت ئەو بکەیت بۆ کە سەرەتا تەبان لە پێشەوەی دەستێکمان کرا پێشی داخلی ئەو بین پێشەی داخلی کۆرسەکە بین لە دەستە سێ ساعتەیە بەڕاستی لە سێ ساعتە تەنها توانین سێ لاپەڕ لەبەرکەم واتە بۆ هەر لاپەڕێک ساعتێکم دانابوو لە کاتێکە ئیتقانی لەبەرەکەم زۆر باش نەبوو بەڵام ئێستا دوای چەند بین و ڕاهێنانێکی زۆر ساز بۆ خۆی گەورە گەشتمەتە 2 دقیقە یعنی 2 دقیقە چەند چرتێک جارە 3 دقیقەش کەمتر لە لەبەرکردنی لاپەڕێک لە قورئانی پیرۆز لە کاتێکا من هیچ لەبەرم نەکردانی زۆر خۆشە لەگەڵ بەژماری ئاەتەکانیشەوە و بە ئیتقانێکی باشتریشەوە سپاس بۆ خۆی گەورە ئەو بەنسبەتی لەبەرکردن الحەمدولله سپاس بۆ خۆی گەورە جا بەنسبەتی ئەو خێرابینینە زۆر نازدارە کە نەک تەنها زۆر بەسوود بوو بۆ من لە ڕووی خوێندنە بەڕاستی یەک شتێکی زۆر گەورەی بۆ من گۆڕی شتێک کە بەڕاستی کێشە بوو بۆ من ئەمن خۆم ڕاستی چاوم زایفە و تا داهاتش زیاتر زایفترە بوو لە 2 ساڵ پێش ئێستا دەستی پێ کرد و چاوکۆشتێکشم بەکارهێنا ئێستاش کەم بەکاری لەم بەڵام بێ ئەم تمرینی خێرابینی ینی خۆشم بڕوا ناکەم تا ئێستا هەر خۆشم تا ئێستاش لە شۆکەم کە خێرابینی نوشتەکانم زۆر ئەکرد پێشتر نەمەتوانی بەبێت چاویکە ڕاهێنانی خێرابینی لەکە بکەم بەڵام ئێستا بەبێت چاویکایەکەم و هەمان نەتیجە سپاس بۆ خۆی گەورە و چاویشم زۆر الحەمدولله هەست بە گۆڕانەکەم یعنی وەکو جاران نیم کە بۆنە لە دوم ڕزیان پێم بسی ڕەحەدا بنیشم و سەیری مامۆستاکە بکەم ینی سەبوورەکە نەبینم بەڵام ئێستا بەڕاستی شتەکە زۆر گۆڕەوە دانیشم تەنانەت لە دوای داوش بێت ئەمن بە سەحەتی خۆم چۆڵی مسەیترە و مەسەرەوە شتەکانیش زۆر باشە بینم بەڕاستی زۆر تایبەتە شتێکی جا بەنسبەتی پێم خۆشە باسی نەتیجەی خێرابینیەکەم بکەم پێشتر ئەمە زۆر خێرا قسەکەی ئەڵێ ئێکس دوو نازانم بەشدەربەکان زۆر خێرا داوای لە بنەکە مۆستاگەن بەڕاستی سەبەتە کێشەیەک بۆ من ینی ئەوە ئێستا ئەچمەتر بە باسێکی خۆشش لەسەری بۆ خێرابینەکە یان بچمە سەر خێراخوێنەکە و سەباستی خێرابینەکە بکەم لە باستی خێراخوێنەوەکە تەوانەوەسا من هۆتێلێکی هاوسەرێک مە لە قسەکردنا خێراخوێنەی دەنگی بەڕاستی خێراخوێنەوەی دەنگی خێراخوێنەوەی دەنگی کردو بەڵێ لە ڕاهێنانی خێراخوێنەی دەنگیا زۆر مەکرد نەک ئەوەی کە من قسەکردنشم خێراتر بە بەڕاستی زمانیشم زۆر لە پێشتر پاراوتر بووە نەک ئەستا خۆشمەستی پێێتم ئەوانە بەکو دووربەرەکەشم هەست پێکەن زۆر جاشتالیقم لێوشەنە من ئەڵێن ینی چ هێواشتر بەڵێ بەنسبەتی خێراخوێنەکە بەڕاستی هەروەکو زمانی بۆ قسەکردن متمانێکی زۆر جیازت پێ باشە ینی وەکو نێستا من پێشتر خاوتر قسەم ئەکرد یاخود لە کاتێک قسەکردن هەڵی زۆرم ئەکرد یان شتانم نەمەتوانی لە کاتێکە هەزردانیشم باش بووە توانێ و شەکاریشم باش بووە بەڵام نەمتوانێ بە خێرایی دەرببڕم بەڵام الحەمدولله زۆر خۆشەکە بە ئاسانی بە ئیسراحەت بە متمانێکی زۆر ئەتوانی هەر شتێکت زۆر دەری ببڕیت بەنسبەتی ئەوە خێراخوێنەوەکە بۆیە هەموو ڤیدیۆشم کرا بە 2x یان ڤۆیسەکان بەڕاستی تەحەموڵ ناگەم کاتەکان بەسەر ببەم یان درێژی بکەمەوە بۆی کە 2x نەبێ ئێستا تێگەم کە پێشتر من چەندە کاتم بەفیرۆداوە لە ڤیدیۆی یوتیوبەکان یان ڤۆیسەکان یان هەر شتێکی تری لە بابەتە بەنسبەتی خێراخوێنەی بێ دەنگ خێراخوێنەوە بە تێگەشتن فاست ریدینگ ڕاستی ئەوە نازانم چۆن باس بکەم چونکە ئەوە نەسوودم لێ بینیوە بۆ نمونە ئەگەر هەروەکو دلیلێکیش بهێنمەوە ئەمن کتێب دانی نزمە ڕێیان خان ئەگەر یەک تۆزدەن بەرزکەیتەوە نازم هەر لای منە
بتشانا مستقيم أكون چاو خۆش زۆر سپاس. بالنسبة شاني ناسجان بالنسبة خراخ بنوي تجشتن من بۆ کتێبخۆنەوە حەزم زۆر بە کتێبخۆنەوە بەڵام پێشتر خاڵبم لە کتێبخۆنەوە ئەمەش وای لەم کردبوو کە دایمەن هەڵدەم ژنگێکی تایبەتی بۆ بڕاستکردنم کە ئەمەش بەڕاستی زۆر جار بەدەست نەهات ئەی نەتوانی زۆر جاران ببوونی کۆمەڵە مژۆڵەتیان کاروبار بتوانانی بەسەحەت بخوێنیتەوە بەڵام دەی خراخۆنەوە بە تێگەشتنیانی ئێستا الحەمدوللا زۆر خۆشە بوون ئەها سێ دقە بگرمەوە و ئێستا لە سێ دقەیە من 29 یان 28 یان 30 جار وایە 35 لاپەڕی کتێب ئەخوێنمەوە کتێب خوێندنەوە زۆر ینی بۆ یاریکردنێکی لە هاتووە چێژێکی تایبەتی پێ بەخشە هەر کاتێک بتەوێت کتێبەکەگیری بەدەستەوە ئەی خوێنیتەوە پێشتر کتێبێکم هەبوو لە حەوت بنەما پێکات بۆ ماسەجان جا ئەو حەوت بنەما ئەمن بە حەوت ڕۆژ تەواوم کرد بەڕاستی کاتێکی زۆر زۆرم پێچ لەگەڵێ بەڵام ئێستا کە ینی لە خلالی خولەکێبێ ڕاهێنانکردن ئەو حەوت بنەمایان بە 10 دقە تەواو کرد ینی ئەو حەوت بنەمای لە حەوت ڕۆژە گەیمدا بێتە 10 دقە شتێکی زۆر جار ینی شتێکی زۆر شایستەی شکرانە هێنیش سپاس بەخوای گەورە الحەمدوللا ڕێیان خوێندەکان خۆش بێ ئەمەوێت تۆ پۆلی 12 ئێستا پۆلی 12 خوێندنێکی زۆرتان هەیە و بە دڵنیای پێویست بە خوێندنێک زۆر هەبوو ئایا کەسێک بەشداری لەم خولە بکە کاتی زۆر لێ ئەبا یان کاتی بۆ ئەگەڕێتەوە یان چی بکە بەڕاستی پەیامی تۆ ئامۆژگاری تۆ بۆ هاوتەمەنەکانی خۆتیان ئەو پیشەکانی خۆت چییە؟ سەرەکە زۆر جانە مەسەجان ئەمن پۆلی 12 جا من باسیەوەش بکەم کە الحەمدوللا پێشتر هەمیشە یەکەمی پۆلەکان تەنانەت پۆلی 11 بە یەکەمی قوتابخانەکەم بڕی بەڵام ئەم شتە پێویستی بە چی بوو پێویستی بە ماندووبوون و شۆنکردنێکی زۆر هەبوو یعنی کاتێکی زۆر ئەم خوێن و ڕێکەوتی ماسەئاوا دوتی ئەو سامتوانی ئەو دەرەجەیە بێنم ئەو سامتوانی ئاها باش بوو لە دەرزەکانم بەس بەڕاستی ئەم پولە هۆکار بوو بەڕاستی هۆکار بوو بۆ کەمکردنەوەی کاتی خوێندن و باشترکردنی کوالەتی خوێندنەکەم ینی هەر منیش بە نیازی ئەوە بەشداریم کرد من زۆرم ئەخوێن و حەزیشم بە خوێندنە ڕاستی ئەمیست لە هاتۆڵی کەمترین کات زۆرترین زانیاری بەدەست بێنم ڕێک ئەمە ئەو شتە بوو کە من ئەمیست ڕێک ئەمە ئەو پولە بوو کە من پێویستم پێ بوو ینی سەر و زیادشم بەدەستێنا ساز بەخوات لە خلالی پولای وات لێدێ بە کاتێکی کەمتر هەمان زانیاری بە کوالەتێکی باشتر بەدەست بێنی سپاس بەخوا سپاس بەخوای گەورە دەستەکان خۆش بێ خوار سەرکەوتوو بیرەشیانتە مێدوارم سعادی زۆر باشتان لێ کردوێ زۆر خۆشحاڵ بووین ڕێیان هەقسێک ماوە بیکە یان وەڵای مامۆستاجان ئەمن زۆرم هەیە بەس لە کۆتاش ئەبێ ئەماشتر بە مێژر سیستەم کەم ڕاستی ئەگەر ڕاستی مێژر سیستەم سەرەکی بەڵێ سیستەمی مێژر سیستەم فەرمووی بەڵێ بنسبەتی مێژر سیستەم ئەو سیستەمە سەرەکی کە یعنی نەک هەر تەنها بەشی لای ڕاستی مەشکی چۆت ئەوە ئەکات باش ئەکات بەقوت ئەکات بەڕاستی شتێکە کە تەرکیز ئەفرێنێ ینی من زۆر حەز بە لەبەرکردنی ژمارە خۆی بۆ لەبەرکردنی ژمارە مێژر سیستەم جابن ئەو ستودی کە زۆر لەم بینی و هەستی زۆری پێکەم باشترکردنی خیالکردن ینی خیالکردن زۆر لەگەڵی باشتر بووە و لەبەرکردنی ژمارەش الحەمدوللا ژمارەی زۆر بە کاتێکی کەم لەبەر ئەەکەم ئەو حەزیشم زۆر بە ژماری پایە کە ژمارەی نەگۆڕ و دوانە هاتووە و کەرتایی پێ نایە جا لەبەرکردنی بۆ تشتێکی زۆر خۆش ئەو هەروەکو ئەنیشتین شەڵانی سەرچاوی یاخود داهێنانەکان سەرچاو بنەسەکان ئەگەڕێتەوە بۆ خیالکردن هەر مەبستمە بوو کە ئاماژوو بۆ بکەم ئەو مێژە سیستەمە هۆکارەوە میتوانێت خیالکردن و لەبەرکردنی ژمارەیەکی زۆر بێ ئەوە بێ ئەوەی بیرت بچێتەوە لە ڕێی گۆڕینی ئەو ژمارانە بۆ خیالکردن بۆ وێناکردن الحەمدوللا دەستەکان خۆش بێخوا بێگومان سیستەمی سەرەکی ینی تەسیرە زۆر عەجیبێ لە مێشک و یادگە و تەرکیز و سەرنج و وێناکردن و لای ڕاست و چەپ دەست چای تۆ خۆش بێخوا زۆر خۆشحاڵم ئینشەڵڵا ئیسا لە نمایشەکانی بۆ لەبەرکردنی ژمارە بزانین چی ئەوە ئینشاڵڵا دەستت خۆش بێخوا سەرکەوتوو بێخوا ڕێیان خۆشحاڵ بووم بەڕێزان بەنسبەتی ئەو پرسیارانەی کردوتانە مەسەڵەن ئەڵێ چەند سەعات ڕاهێنانی پێویستە ئێمە ئیسا بە ڕێزانی کە داخل بوونە ینی بۆ گروپی 5 ئینشاڵڵا بەشداری یەکەن کاتەکانمان کەم کردوێتەوە چکە حکمی کاتی مەکتەبە بەڵام زەرمان لە چۆن بڵێ کوالەتی خولەکە نەداوە کاتەکان کەمتر بۆتەوە ئینشاءڵڵا باشی خولەکە بکەین کە چەند کاتی پێویستە و چی بکە چی نەکە بەڵام بۆ کێ لە چەند ساڵی و ئەتوانێت لە 11 ساڵی وەتوانێت بەشداریکە 11 ساڵی حتا وەکو 56 ساڵیش ئیسفادەی تەواوی لێکە و مێشکی چەند هێندە باش بکاتەوە
مشکی چەند هێندە باشەکاتەوە. زۆر باشە. خۆشەویستان، دەستەکانتان خۆش بێخوا، دەستان خۆش بێخوا بۆ ئەو بەشداریوارە بە ڕێزانشکە بەشداریان کرد و ئەزمموی خۆیان گێڕایەوە. ئەگەر باسێکی ئەو بکەم خولی چالاکردنەوەی مێشک چی تیا خوێنرێت ئازیزان؟ خولی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە خولێکی 10 هەفتەیە، خولێکی 10 هەفتەیە بۆ پەرەپێدان و بەهێزکردنی توانە زەینی و مێشکیەکان، توانە یادگە لەبەرکردن، پاراستنی زانیاری بە بەهێنانەوەی زانیاری. ئەم پرۆگرامە بە دوو شێوە ئێوە ئەخوێنکردن. بەشێکیان تۆمار کراوە، نزیکە 20 ساعات ئێمە دابەشی 10 هەفتەمان کردووە. ئەم 10 هەفتە تۆ هەموو هەفتەیەک دەرسەکانە خوێنی، لە کۆتای هەفتەکە ئیمتحانەکری. ئەمە سەرپەرشتیکردنە گرنگی پێدانە ئەهمێت پێدانە، چونکە مرۆڤ یەکێک لەو کێشانەی کە ئێستا چۆن بڵێ ڕۆبەڕووی هەمومانە بێتەوە ساردبوونەوەیە. یعنی خۆشترین شت بێنە بەڕاستی ساردبوونەوەیە، کە ئەمە گرنگی پێدرێت کە تۆ سار نەبیتەوە. و کەناڵ و گروپی تایبەتان هەیە، گروپی برایان و گروپی خوشکان، گروپی عام، کە ئەتوانن چالاکی و پێشبڕکێ و نەتیجەکانە بنووسن. بۆ ڕۆژانە واجباتیشتان هەیە، یعنی هەموو ڕۆژێک کەتاڵی واجباتەکانتان ئەمانەیە ئەمانە بکەن. ئەمانەیە نەک ئەوەی کە بڵێن تۆ ئەم شتانە بیخوێنە بۆ خۆ زانیاریە فێر بە بڕۆیتر مێشکت بەهێزەکە. ئەمە معلوماتە، بەڵام ئێمە معلوماتان پێدەین، ڕاهێنانتان پێەکەی، تەطبیقاتیش چۆن جێبەجێیەکەی. ئەمە زۆر زۆر گرنگە، کە ئەو خولە یعنی ئاواتی زۆرێک لە خەڵکی بووە. من چۆن معلومات لە مێشک و یادگە وەرگرم کە کەسێک ڕەنگە بڕا بدوای ئەو بابەتە چەند ساڵ 5-6 ساڵ 10 ساڵی بوێت بۆی معلوماتانە کۆ بکاتەوە، پاشان کێ ڕاهێنانم پێ بکە، بۆی مدەتێکی زۆر ڕاهێنان بەسەر ئەم بابەتە گرنگانە پێ بکە، و چۆن تەطبیقاتی لەسەر بکەم، چۆن قورئان لەبەرکەم، چۆن زمان لەبەرکەم، چۆن بابەتی پزیشکی لەبەرکەم، چۆن زیندە لەبەرکەم. ئەمە هەمووی پێویستی بە چییە؟ بەڕاستی ینی لەم خولە ئەمانە بۆ تۆ فراهەم کراوە. ئەمە بابەتی ئۆنلاینەکە، یعنی ئەوەی کە تۆمار کراوە خوێنی هەفتانە ئیمتحانەکرێت. باشێکی تریشی هەر لەگەڵ ئەوایە هەفتانە تۆ لە بڕۆی سار نەبیتەوە و هەرە تۆمار کراوانە نەبێت. ئێمە 3 دەرسی تر ڕاستە خۆمان هەیە کە دەرسەکان لە شەمان، دووشەمان، چوارشەمانە ساعات 7:30 دەست پێەکە، 7:30 شەو دەست پێەکە، کەمەکەی ساعات و نیەکە و زۆرەکەی 2 ساعت، یعنی تا 2 ساعت ئەخایێنێت، ساعات و نیە بۆ 2 ساعت دەرسە خوێنی بەڕاستەوخۆ. لەگەڵیا بربەستە بڕی، بربەستی یادگەیی، تو هەموو هەفتەی ئەزانی گەشتیتە ئەوەنە، گەشتیتە ئەمەنە لەبەرکردنە، ومن لەغ دەقەون لەبەرەکەم، وشەمانە ئەوەنە لەبەرەکەم، قورئان ئاوا لەبەرەکەم، وێناکردن ئاوا ئەکەم، ئەلفبای یادگەم، مێشک چییە، چۆن ئیشەکات، پاڵەرەکانی مێشک چیەکە، وا بکە مێشک لەبەرکردن بکە، و ئەو شتانە بێتە هۆی لەبیرچوونەوە، ئەو شتانی کە مێشک تێکەدا، لانی دەرونی چۆن بەخۆتی، چۆن متمانە بەخۆ بێت، چۆن سترێسی قەلەقی بۆ نەیە. یەکێکتر لەو بابەتانەی کە زۆر 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 گرنگە، هەر یەکێک لە ئێمە ئێستا کێشەیەتی بە تایبەت خوێندکارەکانمان ئەوانەی زانکۆن، یان ئەوەی کە ئەخوێنن، یان هەر ئیشێکی تری هەیە، کەمی کاتە، کە بەڕاستی ئێمە لەم خولە باسی کات ئەەکەین و کات ئەخوێنی وەکو نەزەری، کاتیش عەمەلیەن تەطبیقەکەین. هەموو ڕۆژێک تۆ وەبەرهێنان لە خۆت ئاکەی لە ڕووی کاتەوە، هەموو ڕۆژێک وەبەرهێنان لە خۆت ئاکەی، چونکە ئێمە باسی کات ئەەکەین لەم لایشەوە ڕۆژانە کە ڕاهێنانەکانتان پێدەین، ئەوەنە دەقە ئەوە بکە، ئەوەنە بەدەست بێنە، ئەوەنە خولەک ئەوە بکە، ئەوەنە بەدەست بێنە، ئەوەتر بەدەست بێنە، تۆ بەردەوام لە بەرەو پێشچوونای، بەردەوام لە بەرهەمی زیادای، حتا زۆر بەشدار بووە بۆی وەڵڵای خاو خەلچکەکەی جاران نەماوە کە ئیشێک مەکرد، یان ئێستا کتێبێک خوێنمە خێرای خوێنمەوە، یان مەوزوع حلەکەم خێرایی کەم، یان شتی ئەەکەم خێرایی کەم، بەرهەم زیادەکە، بەرهەم بە عەمەلی تۆ نزیکەی 2 مانگ و نیو ئەمە ئەەکەی. ئەمە بەڕاستی گەورەترین شتە. بەشدار بمانە بۆ تەمەنی 10 ساڵ 11 ساڵ بووە، دایکی ئەیوت کە لە مەکتەبە هاتەوە، دایکی مامۆستا بوو، ئەیوت بەڕاستی ینی ئەو ناوە پڕی کتێب و دەفتەر بوو، یعنی کات بەشیجی نەکرد تا ئەخەوتی هەر شت هەلکە و بخوێنەوە ئەمانە. ئێستا نە، هەر لە مەکتەب گوێگرێ بۆ بەرهێنانەکە، شتەکان لەبەرکردنەکە، ئەمە زۆر زۆر گرنگە. کەسێکی تر ئەوێ قورئان لەبەرکە، مامۆستایەوە بووە، مامۆستای قورئان لەبەرکردن بووە، مامۆستای تەجوید بووە، لە 4-5 ڕۆژ، هەفتەیەک 6 ڕۆژ 3 ڕۆژ جاری وا بوو لاپەڕێکی قورئان لەبەرکردو. الحەمدولله هاتوتە ئەوەی کە لە ماوەی کەمتر لە 5 دقە لاپەڕێک لەبەرکە. ئەمە چیەوە؟ بەرهێنانە لە خۆتە. ئێستا ئەگەر خوێندکارێک بێت بۆ نە 5 ساعات ئەخوێنێت، خۆری 12 دێ، یان تەڵەبەی زانکۆی مەرحەلە 3 2، ئەگەر 5 ساعات بخوێنێت، 6 ساعات بخوێنێت، نەتیجەیە بەدەست بێنە. بەڵام ئێستا بتوانێت 5 ساعات هەر بخوێنێت، بەڵام 3 هێندە و بەرهێنانی هەبێت. نەخێ 5 ساعات نەخوێنێت، 2 ساعات بخوێنێت، بەقەدەر 7-8 ساعات کە تەڵەبەی ئەخوێنێ، ئەم زانیاریەکان زوو بەدەست بێنێ و باشتر لە مێشکات بێنێتەوە، کاتی بۆ بگەڕێتەوە. ئەمە
وبەرهێنان لە کاتەوە عملی تۆ ئیشی تیاکەی کاتە بۆ ئەگەڕێتەوە لانی دەرونی بەهێزە بێت وەکی تریش لەو گرنگی زۆری پێ ئەدرێت لە خۆ لە ئێمە تەندروستی جەستەیە و تەندروستی دەرونیە کە تۆ چەند گرنگە وەکو زانایان ئەڵێن العقل كالعضلة العقل سليم في جسم سليم عقلێکی دروست و سەلیم لە جەستەیەکی تەندروستایە کەسێکە چەند نەخۆشی هەیە چۆن ناتوانێت عقلێکی دروستی بێت چۆن ناتوانێت یادیەکی باشی بێت چۆن ناتوانێت لە بەبیهێنانەوەی باش و بیرکردنەوەی باشی هەبێت نایبێت کەواتە بچی بکەیت گرنگێکی تەواو وانە ڕاستەوخۆان خۆکان بەڕەسمی گرنگی بە ئەوانە ئەدرێ و کۆمەڵش بیسی کۆمەڵش فێرەبی بەڕاستی پێویستی بە ئەزمموی ڕەنگە 10 ساڵ خوێندن و خوێندنەواری و چڕبوونەوە هەیە لەوەی کە لە خولای بیستی عزیزان ئەمە وتمان ئەوانەکان ڕاستەوخۆکان هەیە کە 3 دەرسمان هەیە و تۆمارکراوەکانش هەموو هەفتەی امتحانەتی تیاکرێت لە ڕاستەوخۆکانە وەڵامی پرسیارە درێتەوە کێشەکانە بۆ حەلەکرێت بابەتەکان چارەسەرەکرێت و سپاس بەخوای گەورەوەی بەشداری تیا کردووە بە عملی ئەیزانێت پاشان لەم خولا عزیزان چی ئەخوێنرێت سیستەمی سەرەکی ئەخوێنرێت مەجر سیستەم کە سیستەمێکی عالەمیە بۆ لەبەرکردنی ڕقەمە لای ڕاست و چەپ تۆ لە یەک کاتە ژمارە لەبەرەکەی بۆ وێنەش لەبەرەکەی لای ڕاست و چەپ توانای وێناکردن نهێنی سەرکەوتنی ئینسانێک کە عقڵێکی تەندروست و یادیەکی بەهێزیە بێت چۆنێتی وێناکردن چۆنەتی داڵغەلێدانە بەڵام زۆر لە خەڵکی ئێمە وێناکردن ئەکات یان بیرکردنەوەی هەیە بەڵام بیرکردنەوەکەی پەرتەوازایی مێشکێت بەڵام ئەم سیستەمی سەرەکیە ئەم وێناکردن داڵغەلێدانە ئەکاتە خزمەتەوە کە تەرکیزە زیاد دەکات یعنی تۆ بیرکردنەوەت هەیە داڵغەت هەیە داهێنان هەیە بەڵام چییە بێ ئەوەشی خۆشە کە تۆ تەرکیزش لەگەڵی هەیەی کەواتە چیەکە سەرنجدان بەهێز دەکات تەرکیز بەهێز دەکات وێناکردن بەهێز دەکات ژمارە بۆ لایانی بیرکاری بەهێز دەکات ئەگەر زۆر بەردەوامی مدەتێکی زۆر ئەمە ئاستی زیرەکیش بەرز دەکات توانای داهێنانکردن زیاد دەکات زۆر کەسەیە کە ئەڵێن بەڕاستی دوای ئەوەی مثلا 6 مانگ ساڵێک بەردەوام بووی لەم سیستەمی سەرەکیە بیرکردنەوەمان گۆڕاوە کەسایەتیمان گۆڕا زۆر کەسە بوو ئەوی پێشەوە بینە خولەکەوە ئێمە بەدەست بیرکردنەوەکانی خۆمانەوە مەشاکیلی ژیانەوە غەرق بووبووین بێزار بووبووین هیلاک بووبووین بەدەست مشکلەکانەوە بەڵام ئێستا ئەڵێ ئەو کێشە زۆر قورستیش تێ ئاسایی حلێکن بۆ چونکە گۆڕانکاریەکە لە مێشکان ڕوویداوە پشت بەخوای گەورەوە توانای لەبەرکردن و خێرا لەبەرکردن زیاد دەکات چیترە خوێنێ ڕاهێنانی خێرابینین کە ئەوەیش پەرتەوازەی مێشکە مەکاتەوە خێرا لەبەرکردن و خێرا بینین ئەمانە هەمووی بەهێز دەکاتەوە تەرکیزی تۆ زیاد دەکات ئەنەڵایز حەلکردنی بابەتەکانی تۆ زیاد دەکات و یارمەتی ئەدە بۆ ئەوەی کە خێراش بخوێنیتەوە یارمەتی دە بۆ خێراش بخوێنیتەوە چونکە قاعیدەیەکمان هەیە ئەڵێ هەتاوەکو مێشک خێراتر لەبەرکە خوێندنەوەی خێرایە کە خوێندنەوەت خێراتر بوو لەبەرکردن خێرایە کەواتە خێرا خوێندنەوە خێرا لەبەرکردن پەیوەندیەکی ڕاستەوانەیان هەیە بۆی کەسێک بێوێ مێشکی بێزکە ئەبێ چی بکە ئەبێ خێرا بخوێنێتەوە ئەمە یارمەتی دەات بۆ خێرا خوێندنەوە و ئازیزان ڕاهێنانی خێرابیستن ئەخوێنین لە جیاتی ئەوەی کە ئێستا گوێ لە شتێکە گری بە خاوە گوێ لێ ئەگریت و شتێکە بابەتێکە سەعاتێکە پێش جاجارێکش ئەیوەستێنی بۆی لێ تێ بکەی نەخێر ئەم جارە تۆ بە ئێکسی 2 گوێ لێ ئەگری ئەو کاتە بە 30 دقه بە 25 دقه تاو ئەبێت ئەو بابەتە تۆ گوێ لێ ئەگری واتوانی خێراتر تەفاعلاتی لەگەڵا بکەی بۆی زانیارەکان خێراتر وەرگری و لەبەرکردنی بیستنی خوێنی کە بتوانانی معلوماتەکان و زانیارەکان چی بکەیت بە بیستنی لەبەر بکەیت و لەبەرکردنی بینینی چۆنەتی لەبەرکردنی بینینی چۆن ئەمە بابەتە لەبەرکەی بێ ئەوەی دەم بزوڵێنی بێ ئەوەی کە دەنگەدەم کەیت و مێشکی خۆمان دوکەیت چۆن بە بینینی لەبەرکی و لە مێشک بمێنێتەوە ئەمانە لە خولەکە خوێنرێت و بابەتی خێرا خوێندنەوەش باسەکرێت خێرا خوێندنەوەی دەنگی چۆن بتوانانی خێرا بخوێنیتەوە چۆن سترێس و قەلەقی نەمێنێ ئەو بابەتانە زۆر باش دەکاتەوە و نوتقی کەلیمات چۆن کەسێکی جاری ڕەوان بێژ بێ زۆر کەس هاتووە وتوێتی من پێشتر معلوماتمە بوو ویستمە قسەی لە مەجلیسێکا بکەم سوور بوومەتەوە و بێتاقەت و شەرم بۆ نەمتوانین لاو کۆ لە هەڵسم قسەی بکەم شتێ بکەم بەڵام سوپاس بەخوای گەورە کە ئەم ڕاهێنانی خێرا خوێندنەوەی دەنگی کردووە وتوێتی ئێستا لە مەجلیسا قسەیەکە معلوماتی خۆم دەرەبڕم بەشداربوومان هاتووە کە مقابلە کرا وتوێتی لە زانکۆ لە هەندەسە بوومە بۆ زۆر ئیش نەڕۆشتمە زۆر بابەت عەمەلی نەبوو لە شەرم چونکە شەرم زۆر شەرمم بوومە و دوای زانکۆش ئیشی زۆر زەخمی ڕەت کردوێتەوە لەبەرچی ئەوی شەرمەنی نەمتوانێت تێکەڵی خەڵکی بکەم بەڵام سپاس بەخوا گەورە ڕۆژە 120 کەس دەزووما بۆ ئەو بە حوڕێت قسەی کردو ئەڵێ ئێستا شەرمم نەماوە سوور نامەوە قسە ئەەکەم دڵم خۆشە و زۆر حتا خەم و خەفەتیشم نەماوە ئەمە باسی بە خێرا خوێندنەوەی دەنگی ئەتوانی بەڵێ خێرا خوێندنەوەی دەنگی ئینشاءڵڵا بەدەست دێت و زۆر ڕاهێنانی تر بۆ باشترکردنی تەرکیز سەرنجدان
خێرا لەبەرکردن خێرا بە بیرهاتنەوە تەندروستی مێشک یادگە ئەمە هەمووی ئینشەڵا لە خولەکە باسەکەی بە درێژایی و توانای مێشک هەبووە 10 هێندە 15 هێندە 20 هێندە زیاتی کردو بەڵام ئێمە ئەڵێن کەمترین حاڵەت تۆ ئەگەر ڕاهێنانەکان بکەیت 3 هێندە بۆ 5 هێندە مێشکە زیاد دەکا 3 هێندە بۆ 5 هێندە مێشکە زیاد دەکا ئەمە بەڕاستی نعمەتێکی زۆر گەورەیە وایە تۆ معاشەکەی تۆ ئیشەکەی تۆ 500,000 بێت بەڵام 3 هێندە زیاد کە ملیۆنێک و 500,000 وەربگری بەدەست بێنی ئەمە بەچیە لە ڕێگەی وەبەرهێنانە لە عەقڵ و لە مێشک و یادگەتە چەندێک کاتت پێویستە کەس بۆ کەسە گۆڕێت کەسی وا هەیە ئێمە واجباتەکان دانین تۆ ینی واجبە لەسەر واجباتەکانی ڕۆژانە بکەیت کەسی وا هەیە ئەم واجباتانە بە سەعاتونە 2 ساعت تاواکە بەڵام ئەگەر کەسێک بە جوانی بەو شێوە ئەمەڵەیە بیکەین زۆرینەکەی بڕوا 3 ساعتی پێویستە 3 ساعتی پێویستە بۆ ئەوی ڕاهێنانەکان بکات تاوەکو زیاتریش ڕاهێنان بکەی بەرهەمە زیاترە بێت ینی بۆ نەگەر تۆ خوێندکارێکی 4 ساعت 3 ساعت بدەیتە ڕاهێنان بۆ خۆت 20 ساعت 21 ساعت بۆ ئەمێنێتەوە بۆ خەو بۆ ئیسراحەت بۆ دەرسی زانکۆ خوێندنەکان و بۆچی بۆ ئەوشی کە هەر خوێندنی خۆت بکەیت کاتە 3-4 ساعت لە خۆت توانین سەر مەنهەجەکەی تەطبیقیکی بەڵام خەڵکێکمان هەیە ئەڵێ من خوێندنم تەواو کردووە چی بکەم ئێمە ئەڵێن بەڕاستی مرۆڤ مەرحەلەی وەرگرتن و باشترکردنی مێشکی لە پۆلیەکی سەرەتایی و یان ڕەوزەوە دەست پێکە هەتاوەکو 12 حاڵەتێکی باشی وەرگرتن هەرچەندە ڕێگەکانی وەرگرتن نازان لە زانکۆ ئەوەستێ ئەڵێ بەس خوێندنەکە بکەم و بڕۆم دەرچم حاڵەتەکەی بێتە چی حاڵەتی وەستان لە دوای زانکۆ نە کتێبە خوێنێتەوە نە لە بەرکردنەکە نەیچێ بۆیە مێشکی بەرەو داڕوخان بەرەو دواکەوتن و بەرەو پەرتەوازی مێشک و یادگە بەرەو مەشاکلەکانی زیادەکە لە بیرچوونەوەی زیادەکە چارەسەر بۆ ئەمە خولێکی دەهەفتەییە کە بە چڕوپڕی لەگەڵ توا بێ و تۆ بتوانی ئاستی خۆ چارەسەرکەی و بتوانی خێراتر خوێنیتەوە مەعلومات زیاتر لەبەرکەی توانی قورئان لەبەرکەی فەرموودە لەبەرکەی زمان لەبەرکەی ئەو بەشێک کە خۆت ئەتەوێ ڕاهێنانی لەسەرکەی یان ئەتەوێ باش بیتایە تۆ ئێمە هاوکاری دەکەین کە لەوە ئینشاءڵڵا ئەنجامی بدەیت هیوادارم ئینشاءڵڵا ینی باسکردنێک بێ کە سوودی هەبێ ئەم خولی چالاکردنەوەی مەشکە چیەکە ئەوە چی بەدەستهێنی ئەڵێ من ناتوانم کاتژمێرە سەعی بکەم ئازیزان زۆر کەسمان هەبووە نەیتوانیوە 15 دقەش 20 دقەش سەعیکە سەری ناوە ئێش ئەوەی بکە بەڵام ئێستا ئەڵێن الحەمدولله توانام 2-3 ساعتیش هەیە سەعی بکەم بۆ چونکە لیاقەی ذهنی زیادی کردووە اللهم صل على سيدنا ئەم خولەی ئێمە بەڕێزان بۆ ئەوەی کە بزانن خولەکە دابەش کراوە بۆ 3 ئاست بۆ 3 لیڤڵ تا مانگی یەکەم 4 هەفتە ئاستێکە لیڤڵێکە ئەیبڕی پاشان 3 هەفتەی تر پاشان 3 هەفتەی تر واتە لیڤڵی 1 2 3 ئاستەیە ئەیبڕی بەڵام دوای ئەوە تر خۆت ئەڕۆیت خۆت فێرە بی ئەبێتە مەهارەت شتەکان وەرەگری لە سەری بەرداوام بی ئازیزان و خۆشەویستان ئێستا هەنێ بەشداربوومان هەیە لەبەر ینی نمایشێک بۆ لەبەرکردنی ژمارە کەسێک لە ئێمە ڕەنگە لە ژیانە ئێستا نەتوانێت 4-5 ژمارە لەبەر کات یان کابراڵێ ژمارە سیارەکەم تا ئێستا لەبەر نییە یان مۆبایلەکەم تا ئێستا لەبەر نییە ژمارێک بەڵام لەبەر نییە ئێستا هەیە بەشداربوومان هەیە کە نمایشێک لەوە ئەکەن و چۆن مەسەلەن ژمارەی بە ژمارەی چۆن بڵێ قورئان لەبەر کردووە بە ژمارەی ئاەتەوە کە تۆ پرسیاری لێکەی ڕقمی ئاەتەکە پێ بڵێ ئەو ئاەتەکە پێ بڵێ لە سوورەتی ڕەحمان یان تۆ ئاەتەکە پێ بڵێ ئەو ژمارەکەی پێ بڵێ مامۆستای بەڕێز ئەگەر ئێستا ئەگەر مامۆستا لەگەڵمانە مامۆستاگیان مامۆستا ئاوات هێلین خان عفوا هێلین خان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باش نشكرك. سلامت مامۆستا ئەگوکن الحمد لله. باشانەکەم یاخوا باش من ئەگەر خۆ ناسانێکی خۆت بکەیت پێشتر ینی چیەکەی لە چ قسمێک و بەشێک خوێنی و ئەزمموی خۆ لەگەڵ خولەکە و پاشان لە قورئان لەبەرکردنە چۆن بیتە ئینشاءڵڵا دەستش بکەین بە هینەکە چۆن بڵێ نمایش. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوشكبران زۆر بەخێر بێن سەرچاوان هاتن. ئەم ناوم هێلینە تەڵەبێک يعني بمرحلة السي علوم كيمياء لە هەولێر دادەنیشتین. ئەو هاوینەی مانجی 6 بەشداری خولی یادگەم کرد گروپی سێم. الحمد لله زۆر گۆڕانکاری لەمە کرد و زۆربەی ئەو کەسانی کە بەشداری دەکەن دو ئامانجیانەیانەوە قورئان یان بە زۆریان قورئان لەبەرکردن یان لە باشتربوون یان لە خوێندن
ويا زمانه أمن بدرجة راسي بالقرآن بو وخيندنيشم يعني سارة كانت كزور بي كاتي من بس خيندم ولا برو درس تشتكاش مزور بو دائما دبا زور بي كان لسر كتاب وخيندم يعني أجر بما درجة باش بينم دبا زور خيندم مش مص أو قلتي أو زاري وشك درجة كهرنك باش نبو يعني نك بدري خوم نبو هرباش نبو أو رهنا أنا نتقورن كانت شان كذا بالنسبة لبركدني بصري أمن بيشتر لا فرق يعني أو برينس أوكات لي صورة بقرة بو لا تكون ما اسمها بزيادة اللي قد بيش يعني برين بيش صورة كانت كا لا فرق بتسل دقيقة بذاكر كتيستا كما كل حاتي صورة كلب متوزق قرزبو يكس حاد بيق لا فرق يعني زور زعمت بلبن براستي وهتا ببيلم ده تمرين ما كل وظن بزمكان بداية موسسي تاريخ قلت أمر هرنا مطاين بركم يعني قلت مروال أزار قلت يلا لا فرق دوم دي ديسكاني سكول مدن قلت هناك مازي ديم زور خفت انتخاب بس الحمد لله ببردوامي ببيلم دي هل بربست كان هل دبري لكاتي خوي جيش ما بيز دقيقة خوشيان قريان مدهد آتكم في طاونك راس أو دي وداك من الزوز وبقاتن تشوفينكم الحمد لله دعاء بر الحمد لله بالتمرين زور استلا سيدا قد صار دقيقة أقدم بجماريات وبيلموش هموي ببينز دقيقة طبعا يعني والدليل السئوي يادقى إنساني برا هنان وبردوامي وبالتوكل خواهي قولوا طبعا يكون زر هموي باش تدبي أو لبركني بينيني بالنسبة للسمعية كبصري هذا كان ياكل لو تمرين عليك زور برين لكن مد بهاد لا باشترين تمرين كان بزور كارير زم كنت سمعي براستي زور استفادة من ذيك دي بدايات لصحاتي شيء أم خارج بوم بس جيم راجل يعني يك جان السرم قلت يعني يلا السمعي تمرين توازن بتاعنا بس جي راجل ببي مصحفك مثلا قرآن بين ببي مصحفك ببينن لبير كان أم ساعتك جيم راجل هيت بين بنادك يعني بحال دم طاني بريمو هتقول قد أو كوم ده طعم يعني اشتك بس جي راجل لبركم الحمد لله زور يعني لا وين كزيات التمرين بس ذكر استا با سيدقي لا فرق لبدكم بس بجيكتن وخوشترين شتي لكن كاش جيل الشكر هذا يعني زور استفادة من كده مثلا إيشكم هي اشتكم هي كبزام مثلا إيشك تركيزة زوري نبي جيل موضوع عشرة هذا زور بدواني موضوع كشركم خارج اشتكي خوش مدبم يا مثلا فيديو إنجليزي هي جيل هذا بس إنجليزي كيها أو هاني بري زور قرص بي هذا دزام بكون كده لكم أيش ده كما إكس يك بوينت بيت إكس دو إكس أها زور سريحي ده كمان يعني الفيديو هي استجيل هذا بدو إكس يعني بي بوينت بيت إكس درهم أو كاتي أم كو أو بس تبريجي راقتيا يعني عذرة أو هذا أيروجين بداية كدام دستبيك دوم دكتورة كمان هي زور استبشر عليك زور طلبة كان أوان تيان سبربو أم قلت بخو يعني أمن أوان بيزار يعني كشكسك بس سبري قصد لو كيان بس سبري لبو اشتك لو باسكا هالطاقة نجي لراقي دم جوها بنم هالطاقة من هي تيز يعني بزور هتم عذرة توابات مدري بالنسبة خيرا بينيني مستوزام زوري شم قصة كردو نظم كاد ما بيقدر أنا لسه كان خوش بيا أخو ما هو سهلي ما هو صعوات حسكات تحكي كتابك في عم بسورة الرحمن لبركردوا با جماري آتوا خحاب مداخلة جاء حسكين بوبرش داربوان بأو بيت كتو سورة الرحمن إما جماري آتا كان ليه برسين تو آتا كيف فينتوا ويان آتا كيف فينتوا تو جماري آتا كيف إن شاء الله إن شاء الله بلا نازل ما صعوات أما دي ما وصيان لقل ماني تزبرس كات الرئيس عندك يعني أجر هر باش دار بوكان ببرسن أجر آمادي ها آمادة بالمصر باش من خسارة اللي توكم آياتي سيوبين زم بخينوا آيات سيبنس يرسل عليكم أو بلمشتاجم يرسل عليكم أشواظ من نار ونحاس فلا تنتصران دسا كان خوش بيخ زور باشا آياتي شواردن بخينوا خلق الإنسان من صلصال كالفخار باش آياتي بنجاو هشت كأنهن الياقوت والمرجان كأنهن ياقوت المرجان باش يطوفون بينها وبين حميم آن آتي سنة آتي تلسار باش
نازانم ئەڵێن ڕەنگە کتێبەکەی کرد بێتەوە باش کێ پێی خۆشە پرسیاری لێ بکە کێ پێی خۆشە بەم شێوە پرسیاری لێ بکە ئەویش بە ئیتلاحات جوێیەکان کە كسي اللي بالقرآن ينشتي وكان أعظم والله نانە قەینە زۆر ئاساییە کەسێک پێم بڵێ من مەسەڵ ڕقەمەکەم پێ بڵێ نێخوێنم ئەڵێ بە چەند ڕۆژ لەبەری کردووە سوورەتی ئەڕەحمان بەو ژمارە ئاەتەوەنەوە ظن كل برمبو بخون بيشت جملة راقتبون يعني كان هستك كل برمة بس هم بتيكر يعني دمزاني سري كان بيبري دمزاني طاي كان بس كان كردون هم تيكر ذاك امتحانكم هبو يعني زور كاتش كما أبو هاد جوجل فورم بدي بأبري كما ساعتك ما تقريبا أمنيش دبا تفسيرك إيش بخين مولا بديش كم قلت بوس حاتي بس ريحي نظم إيش تشم هذا بس هذا تفسير بخين دو أنا نيوس حاتنا كم تريش تقريبا بتسالي يعني أمضى بس تري كم ربط كده بستمسترتي هذه أو طريقة كدكتور زاكي ناش أنا كزو عزان لبنو على بكن أو شربنو على بالكده بس تمسترتي مجوستم ربطي دكين طال بس وين أكيد نتباش يعني همان طريقي دكتور زاكي ناي أو أكيد ما المصهر أو يبرني أو يستمسترتي والحمد لله أو بكارين يعني إسا أجر مثلا مدتك زور في بدريتواني قرآن بوشي ولا بركي هموي إن شاء الله بالله ليش خمس خاوده كمودة ما أهبونه على بتنام بقى إن شاء الله كأنهن الياقوت والمرجان آتي كم آتي أو تعزق قلتم بنزهشت باش متكئين على رفرف خضر وعبقري حسان حفتا وشش باش آتي تلوسي ما بوقين هذه جهنم التي يكذب بها المجرمون باش آتي شخص شوار مدهامتان باش وەکووتێ کە بە ژمارە لە بەرکرد چەندێکی پێچوو والله سنت ئێستا ئەگەر لاپەڕەتی ڕەبت کەم يعني بخوم لەبەری کەم و بە هەمووی بە لەبەرکردنەوە 5 دقیقە يعني شتێکی نوێ وله الجوار المنشآت في البحر كالأعلام آتي سن ويشك بسالي وله بشتر بستشار بس كان خوش بيقى زور باشا ألا تطغوا في الميزان أوه هضم تبدلن هشت هلا زور باشا دس كان خوش دس كان خوش بيقى ما سهلين ما صيان ما صعود بەڵێ ماوەساڵی دەستەکانە خۆش بێ خات و هێلین دەست خۆش بێ ڕاستێکی ئێمە لەوە دڵنیاین کە ئەو بەرەزانی کە خەریکی لەبەرکردنی قورئانن هەموو کەسانێکن لەوە ئاستیان زۆر بەرزترە کە بیر لە فڕوفێر بکەنەوە و ئەمە گومانیتیانێ یعنی ئەوەی کە ئیماندار بێ هەمووی دڵنیایە لەوە تەنها ئەوە هەیە کەسانێکن پێیان خۆشە کە ئەم جۆرە چالاکیە بە چاوی خۆیان ببینن جا ڕاستێکی من ئەڵێم لەوە ئەچێکردنەوەی کامێرە و دەرکەوتن بۆ کارێکی وا تەنانەت خێرێکی گەورە بێ نەک بە پێچەوانەوە بەڵام ئاساییە یعنی ئەگەر کامێرەش بکەیتەوە و ئەتوانی سەرپۆشتێک بە پێچەوانەوە بێ بە ڕوخسار تا و جارێکی کە ئەو پرسیارانت لێ بکەین یان مەسەلەن ئەتوانی چاوی خۆت ببەستی جانازام ڕێی بەڕێستان چییە؟ إن شاء الله مستجان لبو زوجك بس أورو زي كم يعني دنيا زور ويرا يعني كل شيء زي كم بس إن شاء الله لبو زوجك له خدمة ده إن شاء الله ما مستعب تن بەشدار بووە کە ئەگەر ئێستا لێرە بن دەست بەرزکەنەوە بۆ ژمارە لەبەرکردن دەستکان خۆش ما مستەهێلینگە زۆر خۆشحاڵ بین ئینشاڵڵا بە چای خۆتان بین بێتانیان زۆر باشە کێ ئامادەیە کە کەس ئامادەیە لێرە کامێرە بکاتەوە بۆی ئێمە بێخەم بین کە ئەو کەسا بۆ نمونە چاوی خۆی ببەستێ و ئەو کاتە من لەسەر شاشەکە ژمارەکە لە تەلەبەکان وەرەگرم بۆی دڵنیا بن کە ژمارەکان شتێک نییە کە پێشتر کەسەکە لەبەری کردبێت طبعاً ژمارە لەبەرکردنیش ئەکرێ بۆ نمونە ئەکرێ من پێشتر دانیشم کۆمەڵە ژمارە لەبەرکەمەوەش هەر ئازایەتیە ئێستا بۆ نمونە پاڵەوانێتی جیهان هەیە بۆ ژمارەی پای
کە هەیە بە سەدان و هەزاران ژمارە پێشتر لە بەریەکەوە دوایی لێ پرسنەوە بەڵام ئەگەر کەسێک ئامادە بێ بزانین مامۆستاگیان بەش دەربەیەکی خۆیان هەیە ڕەیان خان ئەبسام 120 ژمارەی پای لەبەر کردووە خات و ڕێیان بەڵێ مامۆستا جوان باشە شکر سەلامەت بی سپاس دەکەم بژید ئاساییە کە تۆ شتێک بی بە ڕوخسار تا و کامێرەکە بکەیتەوە وەڵاهی مامۆستا جوان عەفوم کە دالێ بنەکەم بۆ ئەوەیان من ڕاستێکی نازانم بۆچی ئێوە ئامادەنین بۆ ئەوە بەڵام ئێستاکە ئەگەر ژمارەی پایمان بۆ بڵیتەوە بە خۆشحاڵی مامۆستا جوان زۆر بە خۆشحاڵیەوە آخر یەک شت هەیە ڕاستێکی ئێستا بۆ نمونە ئێمە من پێم خۆشە ژماری پایەکە شێر بکەم و هاوکات بە ڕێزیشت کە کامێرە بکەیتەوە یعنی ئەتوانی شتێکی ئاسایی بی بە ڕوخساردا کە دیارە کە تۆ چاوت هیچ نابینێ یعنی مەسەلەن چاوت ببەستی منم داواکاریم هەیە لەبەر خاتری بەشدار بۆکانە گینا خۆ شتێک نییە کە ئێمە باوەڕی پێ نەکەین باشە مامۆستا جوان ڕازیە بم لەبەر دڵی تۆ سەلامەت بیاخوا بۆی بەشدار بوویە کە مەسەلەن کەسێک کە ئێستاکە گوێی لێمانە لە 100% دڵنیا بێ کە بەڕێستان چی ئەکەن و لە زیهنی خۆتانەوە زۆر چاکە با من ژماری پای شێر ئەەکەم بۆی بەشداربووان کاتێککە تۆ ئەیڵی ئەوان بیبینن ئای بەستر چۆ چاو خۆش بێ بژی دەستەکانە خۆش بن مامۆستاگیان ئەگەر ئەو پرسیارە ناتوەڵێ بەڵێ کەسێک ئەڵێ زانکۆی تاو کردووە بۆ ئایلز هەڵبدا یان خوێندنی ماستەر کە کۆرسە بۆ ئەوان ئەبێت بەڵێ بە دڵنیایی ئەم کۆرسە بۆ هەر کەسێکە کە بیەوێ لەمە دووە بە کاتێکی کەمتر شتێکی زۆرتر لەبەر بکە جای تر ئەمە فێربوونی زمانە سعیکردنی مەکتەبە لەبەرکردنی قورئانە لەبەرکردنی شیعرە لەبەرکردنی دەقی ئەدەبیە بخوا ئامادەکردنە بۆ شانۆیەک یعنی هەر شتێک کە پێویستی بەوە بێ ئێمە بیرمان بکەوێتەوە ئەو کەسە ئەتوانێت لەم کۆرسا توانای یادێنانەوەی زۆر باش بکات و پاشان ئامانجەکەی خۆی بە ئاسانی بێنێتە دی خۆش بێ مامۆستاگیان بۆ پۆلی 11 و 12 چیان بۆ ئەکەن ئەم کورسە چۆن لەگەڵیانە ئەبێ بەڵێ بەنسبەت پۆلی 10 و 11 و 12 ئێمە شتێکی زۆر تایبەتترمان هەیە واتە لەگەڵ ئەوەی هەموو ئەم چالاکردنە ئەخوێنێ کۆمەڵە دەرسی تایبەتمان هەیە لەسەر چۆنیەتی لەبەرکردنی منهەجەکان بە تایبەتی منهەجی پۆلی 12 واتە ئەو کەسە بە عەمەلی دەستی ئەگرین دێر بە دێر بۆ نمونە فێری ئەەکەین بابەتێکی ئەحیایە بابەتێکی ئەدەبی کوردیە ئەدەبی عەرەبیە چی بکا بە سەریعی لەبەریکا و تەکنیکی زۆر زۆر عەمەلی پێڵێ چۆن سعی بکات چی بکا لە بیری ناچێتەوە چۆن تەلەبەیەکی پۆلی 12 ئێستا خۆی وا ئامادە بکە کە 40 ڕۆژەکە پێویستی بەوە نەبێت کاتێکی زۆر بۆ ئەحیا و ئەدەبی کوردی و ئەدەبی عەرەبی و ئەم شتانە دابنێ بەڵکو ئەگەر بەس پێی ئەوە بڕوا بە نیوەی کاتی تەلەبەیەکی تر ئەتوانێت دەرەجەی تەواویش بێنێ لەو دەرسانە و هەمووشی مراجعە کاتۆ لە 40 ڕۆژەکە ڕەیان خان ئەزانم ئامادەیە خات و ڕێیان مامۆستا جوان ئامادەم بەڵێ دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەین ببوورە عەزیەتین ئەنا مامۆستا جوان ئازێت نییە بەڕێزان بۆ پۆلی 10 و 11 و 12 هەر لەگەڵ ئەم گروپا دەست پێەکەن بەڵام چییە پۆلی 10 و 11 و 12 کۆمەڵە دەرسی تایبەتیان هەیە بۆ منهەجەکانی خۆیان بە تایبەتی منهەجی پۆلی 12 واتە 40 سەعات تەدریبی زیاتریان پێ ئەکرێت لەسەر خودی منهەجەکانیان جگە لە نزیکەی 40 سەعات 30 سەعاتێک 40 سەعاتێک دەرسیان پێ ئەوترێت جگە لەو بابەتانەی کە من و بە تایبەتی مامۆستا عەتا کاتێکی زۆر تەرخانەکە بۆ بەشدار بووان جگە لەم دەرسانە ئێمەین من لەگەڵ دکتۆرە شایستە موعیدی تایبەتمان هەیە بۆ ئەو تەلەبانی کە 10 و 11 و 12 واتۆ کوایە دوو کۆرسیکەمان بۆ زیاد کردبێ بۆ ئەوان بەڵام بە عەمەلی بۆ سەر منهەجەکەی خوان خات و هێری نەتوانی مای کامێرەکەت بکەیتەوە دەست پێ بکەین ڕەیان بەڵێ مامۆستا جوان من خات و ڕەیان وانە بەڵێ بەڵێ خات و ڕێیان ئازێت کێشە با من شێری بکەم بەڵێ خات و ڕێیان ئەتوانی ئەرک بکێشی چاوت ببەستی ئای بەستر چۆ بەس عەفوم کەم دقایەک دەقە
چکە من شێریەکەم من ژمارەکان شێرەکەم اوكي مامۆستا هیچ شتە نادۆزمەوە تا هەر چاوم سەرپۆشێک بێنە چاو بەسە لە یەکێکی وەرگرت ئەی بەستەر چاو چاو خۆش بێ بەو شێوازە کە ئەو بەڕێزانی کە باسی نرخ ئەکەن انشاءالله دوای ئەم هینە جوابتان دێنەوە یان لە گروپەکەتەوە پرسیارکەن بەسەر چاو یان لە تایبەتیش ولارێکێک لە ئەدمینەکان پرسیارکەن جوابیان دێنەوە بەسەر چاو بەڕێزان ژمارەی پای مامۆستا عەزیز پێشی ئیجازەم بەی شێر بکەم بەڵێ مامۆستاگیان فەرموو مامۆستاسەکە وەکو بەدراوم کێشە نییە زۆر باشە کامێرەکە بەرزکەرەوە بۆی دەموچاو دیار بێ ئۆکەی من ژمارەی پایم شێر کردووە ئەگەر هەڵە نەبم بەڵێ ئەتوانی دەست پێ بکەین بەڕێزان ئەفو پێشەوەی دەست پێ بکەی بەڕێزان ژمارەی پای واتە 22/7 واتە ڕێژەی نەگۆڕ ئەم ژمارەیە لەبەرەوەی هەر بەردەوامە بێ ساڵانم پێشبڕکیە کرێ خەڵکانی گەن ژمارەیەکی زۆر لەبەرەکەن جا تەماشاکەن کەسێک ئەگەر یادگە بخوێنێ ئەتوانێ بەڵام یادگە نەخوێنێ مستەحیلە بتوانێت ئەم ژمارانە لەبەر بکە بەڵێ ئەفو دەست پێ بکە بەڵێ بەدەست پێ بکەم مامۆستا بە ئینگلیزی بە کوردی بەدڵی خۆتان بە دڵی خۆت گرنگەوەی ئەو ژمارە ئێڵێ ڕاست بە بەڕێزان تکایشت بنووسن بەڵێ فەرموو بەدەست پێ بکەم ژماری پای 20 ژمارەم لەبەر کردووە بەدەست پێ بکەم 3.141 2 6 5 3 5 8 9 7 9 3 2 3 8 4 6 2 6 4 3 3 8 3 2 7 9 5 0 2 8 8 7 1 9 ئەفو لێ ڕاتەگرم دوای 2 چییە؟ دوای 2 8 8 بەڵێ وتت 2 نە 2 8 4 بەڵێ 4 مەبستم ڕۆژ بوو 4 1 9 7 1 6 دەست خۆش بەڵێ دواتر 9 3 9 9 3 7 باش زۆر باشە بەڵێ 5 1 0 5 8 2 0 9 7 4 9 4 4 5 9 2 3 0 دواتر 7 8 1 6 6 4 0 دەست خۆش 6 2 8 6 2 0 9 عفوا 8 9 9 8 9 9 8 6 2 8 8 1 8 بەڵێ بەڵێ 8 0 3 4 8 2 5 3 4 2 1 1 بەڵێ 7 0 6 7 9 8 بەڵێ دواتر 2 1 4 8 0 8 پاشان 6 6 5 1 6 5 1 3 2 8 6 ژماری کۆتایی ماوە کە ئەکاتە بەڵێ ژمارەکەی کۆتایی ئەکاتە 2 3 0 6 6 4 دەستەکانە خۆش بێ بەڕێزان ئەمەی کە ژماردی دەستەکانە خۆش بێ خاتووڕێیان بەڕێزان ئەمە بۆ خاتووڕێیان ئەگەر وەرەقەیەکی بیتە دەست بڵێ بینوسە زۆر ئاسانترە بۆی واتە زۆر ناڕەحەتە کە چاوە بگرن و بڵێن ئادەی بیژمێرە بەڵام ئەمە با بیژمێریم زین چەندانە بوو تا ئەمەی لەبەری کردووە
ئەمە یەک بیست ژمارە دوو مامۆستا سێ جان. چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە یانزە دوانزە سیانزە چواردە پانزە شانزە حەڤە هەژدە نۆزدە بیست بیست و یەک بیست و دوو بیست و سێ بیست و چوار بیست و پێنج بیست و شەش بیست و حەوت بیست و هەشت بیست و نۆ سی سی و یەک سی و دوو سی و سێ سی و چوار سی و پێنج سی و شەش سی و حەوت سی و هەشت سی و نۆ چل چل و یەک چل و دوو چل و سێ چل و چوار واتە ئەم دێڕە چل و چوار جگە لەمە چل و پێنج چل و شەش چل و حەوت چل و هەشت چل و نۆ پەنجا پەنجا و یەک پەنجا و دوو پەنجا و سێ پەنجا و چوار پەنجا و پێنج پەنجا و شەش پەنجا و حەوت پەنجا و هەشت پەنجا و نۆ شەست شەست و یەک شەست و دوو شەست و سێ شەست و چوار شەست و پێنج شەست و شەش شەست و حەوت شەست و هەشت شەست و نۆ حەفتا حەفتا و یەک حەفتا و دوو حەفتا و سێ حەفتا و چوار حەفتا و پێنج حەفتا و شەش حەفتا و حەوت حەفتا و هەشت حەفتا و نۆ هەشتا هەشتا و یەک هەشتا و دوو هەشتا و سێ هەشتا و چوار هەشتا و پێنج هەشتا و شەش هەشتا و حەوت هەشتا و هەشت هەشتا و نۆ نەوە نەوە یەک نەوە دوو نەوە سێ نەوە چوار نەوە پێنج نەوە شەش نەوە حەوت نەوە هەشت نەوە نۆ سەد سە و یەک سە و دوو سە و سێ سە و چوار سە و پێنج سە و شەش سە و حەوت سە و هەشت سە و نۆ سە و دە سە و یانزە سە و دوانزە سە و سیانزە سە و چواردە سە و پانزە سە و شانزە سە و حەڤە سە و هەژدە سە و نۆزدە سە و بیست ئازیزان بەڵێ دەستەکانە خۆش بێ ئازیزان بێزار بوون لەوەی کە تەنها ژماردم جاوەرە لەبەری بکەی و بەڕەقەمەوە هەمووی بزانی ڕێیان خان دەستەکانە خۆش بێ ڕێیان خان ئەگەر تێستێکی کە بکەین من خۆت مامۆستا جان بس پێش ئەوە عەفوان من ڕاستی حەزمەکە سڕۆتی من لە بۆ ژماری هاتەکانە گەلێ بپرسن بۆ شتان لە خزمەتتان لە خزمەتتان زۆر زۆر باشە ڕەیان خان کامیرەشم بەڵێ کامێرەش مامۆستاڵێن ئەوە هینە بە سەماعە پێوەترێتەوە جاوەڵا بەڕێزان ئینسانێک ئەوەندە ئەگەرتانێت دووباری ئەەکەمەوە بەس ڕاستە فۆنێکم پێەیە چونکە ژوورەکەم تۆزە دەنگە دەنگی هەیە ڕاستیکەمە پێش ئێستاش میوانشتمانە وەگەر حەستان لێ ئەوش در هینە گومانمان لەوە نییە ڕێیان خان بەس من ئێستا تێستێکی کاکەم زۆر بەداخە بۆ هەنێکەس نا ئاساییە خۆی قەیچێکە خەڵک باوەڕ ناکە نیشانەی ئەوەیە تۆ شتێکی گرنگت کردووە ئەگەر شتێک بکەیکە خەڵکانێک لە دەوروبەری ئەو کەسا کردوێتیان حتمما باوەڕەکەن یعنی سوورەتی چیت لەبەرە سوورەتی ملک مامۆستا جان بەڵێ بەڕەقەمەوە لەبەری کردووە بەڵێ مامۆستا جان چەندێکت پێچ و ئەتوانی تەجروبەی خۆت جاران بە چەندێک لەبەرتە کرد والله مامۆستا جان بەنسبەتی لەبەرکردنی لاپەڕەی قورآن من پێشتر زیاتر لە ساعتێکم پێویست بوو بەڵام ئێستا سپاس بۆ خوا ڕاهێنانێکی زۆر بە پێوەستکردن بە ژماری ئافەکانی شۆ گەشتم بە 3 دقە بۆ 2 دقە یعنی 2 بۆ 3 دقە الحەمدولillah بێتخانێکی زۆر باش سپاس بەخوا الحەمدولillah سپاس بۆ خۆی گەورە بەڵێ ئازیزان ئێستاکە من کۆمەڵە پرسیاری لێ یەکەم هەر لەبەر خاتری ئەوان حەزت کێشە ئەو سەماعەت دەربێنە و چاویشت ببەسی مەمنوون نەبی وڵای ئێمە هەر نەمانزانی سەماع شتی هەیە چاو لێ ماشاءالله ڕەیان بەڕاستی هەوڵێکی زۆر زۆر عەجیبێدا ڕۆژانە ینی بەرهەمی ماندووبوون و هەڵدانی خۆیەتی ئەمە چاکساکەزانین زۆر زۆر ڕاست سپاس بەخوا لەگەڵ خات و ڕێیان ئەزیێت کێشە ئاەتی ژمارە 12 إن أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير ئەزیێت کێشە ئاەتی 18 بۆ بڵێ 18 ولقد كذب الذين من قبلهم فكيف كان نكير ئاەتی ژمارە 23 بەڵێ ئاەتی 23 23 ئادا بەڵێ آتي ژمارە 23 قل هو الذي ذرأكم في قل هو الذي طواوة قل هو الذي أنشأكم بلى قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة دەست خۆش
ئاەتی ژمارە 28 28 بەڵێ قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ئەو ضلال ئاەتی مبين. وتت ژمارە چەند بوو 29 29 من ژمارە بەڵێ. 28 وت 28 قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا فمن يجير الكافرين من عذاب أليم. دەستەکانە خۆش بێ با پرسیارێکی کەشت لێ بکەین ژمارە 13 بەڵێ. ژمارە جەبی بەمە وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور. دەستەکانە خۆش بێ لە شساق بێ یاخوا زۆر سپاس شامینە ماوەسەر لە خزمەتتانە ئێمە سپاسی واکەین. ئایا باوەڕت وایە کە ئەگەر دانیشی هەموو قورئان بە ژمارەوە توانین لەبەرکەی بەڵێ ئینشاءڵڵا لە پلانیشمایە پێش بەخوای گەورە لە دوای پۆلی 12 ئینشاءڵڵا. ئایا بەبێ خوێندنی ئەم دەورەیە هەرگیز ئەو توانی دانیشی بەژمارەوە لەبەریکی والله ماوەسەجان ئەگەر ڕاستی بڵێم من خۆم زۆرم حەز بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بەڵام بەڕاستی هیچ ئەو توانایان بووی ینی هەر لە ڕووی هێزریشەوە هیچ ئەوەم نەکردبوو ینی بڵم ڕۆژێ لە ڕۆژان منە بمە خاوەنی ئەو کەس منە بم بۆ خاوەن ئەو ئەقڵی کە ئەتوانم بۆ قورئانی پیرۆز دەکەم لە کاتێکە زۆریشم حەز دێ بەڵام سپاس بەخوا لە دوای ئەم پولە دڵنیام زۆریش دڵنیام لە دوایش ئینشاءڵڵا هەموو قورئانی پیرۆز بە ژمارە ئاەتەوە لەبەرەکەم سپاس بەخوای گەورە ئینشاءڵڵا تۆ بەڕێز ئێستا ئەخوێنی بەڵێ پۆلی 12 پۆلی 12 ئێستا جیاوازی چیە لەگەڵ ساڵانی پێشوو والله ڕاستی من ساڵانی پێشوو هەمیشە یەکەمی مەکتەبەکەم بوو بەڵام ئەم یەکەم بوونە پێویستی بەچی بوو پێویستی بە هیلاکبوون و ماندووبوونێکی زۆر هەبوو ینی شەو و ڕۆژ بەردەوام خوێندن بەڕاستی من خۆشم زۆر حەز دەخوێن بەڵام ئامادەیەوم تیا نەبوو بەردەوام بخوێنم بەڵام لە دوای ئەم پولە بەڕاستی زیاتر ئێستا ئامادەی ئەم پێ هەمیشە بخوێنم بۆچی چونکە ئەم پولە هۆکار بووەوەی کە من بە کاتێکی کەم بە کوالەتیکی باشتر زانیاری لەبەر بکەم بخوێنم کامش بەڕاستی کە تیای باش بوومە هۆکارە بۆی کە من زیاتر حەزم لێبێت بەڕاستی بە کاتێکی کەم زانیارێکی زۆر بە کوالەتیکی باشتر الحەمدولله سپاس بۆ خوای گەورە بڕێی چی بوو لەسەر ئەو دەرسانی کە خوێندوتە تایبەت بە پۆلی 12 بەنسبەت دوای خولەکە والله بەنسبەت دوای خولەکە نازانم چۆن باسی بکەم ئەو نەنا هەر ئەوەی کە لە خولەکە مەسەلەن تۆ لە عامەکە بەشداریت کرد یا پۆلی 12 لە 12کەش بەشداریت کردبووە نییە من لە پۆلی 12کە بەشداریم کردبوو بەڵێ واتە عامەکەت هەموو خوێندووە و 12کانیشت خوێندووە ڕێی تۆ چییە بۆ ئەو کەسانی کە ئێستاکە لە پۆلی 10 و 11 و 12 قسە و چییە بۆیان وڵای من ڕاستی ئەو سودانی کە خۆم بینیومە بە شایستی ئەوەی زانم بیگەێنم بە هەموو خەڵکێک بە هەموو کەسێک بە تایبەتی خوێندکاران طبعا ئەمە شتێکە ئەتوانم بڵام پڕ بە پێزی کورد ینی خولێکی جیهانی ڕێک کوردانە ڕێک ماوەستا کوردانە زۆر تایبەتە بەڕاستی ینی مشک تا ئەو ڕادێ چالاک بکرێ ئێمە چ شتێکمان پێویستە زیاتر لە مێشک چکە مێشک مەزدەرەکەی بەروپێشتونە لە هەر بوارەکە خۆمان ئەمانوێت مەزدەری سەرکەوتنە لە هەر بوارەکە خۆمان ئەمانوێت جا تۆ ئەگەر لە خولێکە مشکت تا ئەو ڕادەیە بە چەندان قاتی پێشووتر باشتر بێ ئەبێ چی هەبێت لەوە باشتر ینی بەڕاستی تەنها کات سەرکردنەکە نانێ بەشدار بن من خۆم زۆر پەشیمانم ینی لە گروپەکانی ترتان گروپەکەی ئامەکە ئەموت ینی چۆن من پێشتر بەشدار نەبووم ینی ئێستاش هەستێک پشتە درەنگە بەڵام سپاس بۆخوای گەورە الحەمدولله خاتوڕێیان دوای چەند هەفتە تۆ بە تەواوەتی هەستت کرد کە گۆڕاویت وڵا لە سەرەتاکانی کە ڕاهێنانشتمانە کرد ئەم زۆر درکوشتن بەسەریەوە نەبوو ینی درکوشتن پێ نەئەکرد تا ئەوە بوو لە دوای هەفتەی یەکەم بۆ دووەم ینی لە دوای هەفتەی دووەمیشمان کە سێپەڕان هەستمە کرد گۆڕاوم ینی کە ئەمبینی بربەستەکان لەگەڵ مامۆستاکانە ئەبڕۆم ینی کاتی لەبەرکردنەکانم کەم ئەبێتەوە کوالێتەکانم باشترە بێ لە خوێندن سوزانم ینی بە چێژێکی تێچمەوە سەر خوێندن خوێندنەکەم باشترە بە کوالێتێکی باشتر و کاتێکی کەمتر ینی لە دوای هەفتەی دووەمە من هەستم پێ کرد لە لەبەرکردن بە تایبەت و خێرابینینش بە تایبەت ئەم ئاستەی کە ئێستا پێی گەشت ئێستا مەسەن پرسیارەکەن ئەڵێن بە چەند هەفتە گەشتی بەم ئاستا والله من بەتەمای ئەوم نیم ینی هەر لەم ئاستەش بمێنەوە ئینشاڵڵا بەردامی بەڕاهێنانەکانە بەشتمانە ئینشاءڵڵا والله ئەوەندەی مامۆستاکان لەگەڵ دەرچوونی هەر قسەیەک ماشاءڵڵا قسە زێڕینەکانتان هەر بۆ خۆی پێشکەوتنێت ینی هەر لەگەڵ ئێوەیە بەردەوام ینی هەر بابەتێکە پێشکەشتانە کرد هەر بۆ خۆی
سەرکەوتنێکی زۆر گەورە بووە بۆ من. واتە تۆ قەنەعەتت وایە ئەو 10 هەفتەیە بە تەواوەتی ئینسانە گۆڕێت؟ پێشەوەی وەڵامی بەڕێزیش بدەمەوە پێش ئەوەی کە خۆم بەشدار بم پێم وانە بوو 10 هەفتە بەس بێت بۆ گۆڕینێک تا ئەو ڕادەیە. یعنی هەنە بەشدار بوومە بینی کە من پێشتر ئێستا کە ئاها لێرە دانیشتوم ڕێک 4 مانگی پێش ئێستاش ئاها بوو 16 دانیشتم بۆ وەبینارەکە کە پێشەوەی دەستە پێم ئاها بۆ عامەکە زانیاریمان لەسەر وەربگرین. یعنی هیچ بڕواەتی ئەوم لا دروست نەبوو من بە 10 هەفتە تا ئەو ڕادێ باشە بووم کە خۆم شتەکانم بینی ئاشنایەتم لەگەڵ یانەکەیان کرد ئەو بەڕاستی ئەو باشەی ئێوە ئەو گەرم و گوڕی ئێوە لەگەڵ حسابی زانیم کە 10 هەفتە بەسە بۆی بگەی بە ئاستێکی زۆر زۆر باشتر لە جاران و باشترینیش لە جاران. سپاس بۆ خوای گەورە. ئێمە داواکارین لە تۆ کە بەردەوام بی و ڕاهێنانی باش بکەی لەسەر منهەجەکەت و ئینشاءالله یەکێبی لەو کەسانی کە هەموو قورئان بەو شێوازە بە ژمارە لەبەر بکەی و یەکێبی لەو کەسانی کە ئەمساڵ لە پۆلی 12 هەوڵ بی لە یەکەمەکانی هەرێم بی ئینشاءالله. هەر سەرکەوتوو بی. زۆر کاتمان گرتی عەزتمان نای. لەش ساک بێ دەستەکانە خۆش بە. سپاس دەکەین. دەستەکان خۆش بێ خەڕێ. زۆر مەمنون. زۆر سپاس. هەڵسای بەڕێزم ئەیتە جای پرسیارەکان بینەوە کۆتایی پێبێنین؟ وەڵام من پێم باشە تێستێک بکەین. ئەڵە شوێنی خولەکە لەکوێیە؟ خولەکە ئۆنلاین لە هەر شوێنێک بی تۆ توانی بەشداری بکەی لە هەر شوێنێکیان دنیاە بی بەس ئینتەرنێتە هەبێ و مۆبایلێکە هەبێ ئینشاڵڵا توانی بەشداری بکەی. خزمەتانی بەڕێز. بەڕێزان ئەم بەرنامەی کە ئیبینن ئەتوانی لەم بەرنمەیە بڵێ ژمارەم پێپیشان بە ئەتوانی پێی بڵێ ڕسمم پێپیشان بە و دواییش لێت بپرسێتەوە و ئێستاکە بزانم کێ ئامادەیە لە بەشداربووان ئێمە تێستێک ئەەکەین. تێستەکەش چۆنە؟ با وێ نەبێت تێستێ بێ بە خێرایی ئەیکەین وێ نەبێ و بەڕێزان بۆەوەی کاتی ئێوە نەڕوا ئەگەرنا ئەتوانم زۆر ژمارەی وێنەکان زیاد بکەم بەڵام تەنها 30 وێنە هەڵەبژێرم داوا لە بەشداربووان ئەەکەم یەکەم بەس گوێ بگرن تەماشا بکەن تکای هیچ مەنووسن 30 وێنە نمایشەکەم وێنەکان ڕقەمیان هەیە و ئەم وێنانە پێشتریش ئەگەر کەسێ تەمرینی کردبێ هەر جارێک ئەم بەرنامە لێ بپرسیت وێنەیەک بە پێش ژمارەیەکی کە دانێ واتە هەموو جارێ ئەیگۆڕێت هیچ جارێ لە جاری پێشوو ناچێت تا کەسێک پێشوەخت لەبەری بکات. جا کێ ئەوانەی کە ئامادەن ئەم تێستەمان لەگەڵا بکەن عەزیز کێشن دەست هەڵبڕن کێ ئامادەن؟ من دوایی پرسیاریان لێ یەکەم وێنەی ژمارە ئەوەنە چی بوو وێنەی ژمارە ئەوەنە چی بوو؟ بەڵێ دەستان خۆش بێ زۆر باشە. ئازیزانم تەماشاکەن ئێستا وێنەکە دەست پێەکە و بۆ هەر وێنەیەک ئێمە تەنها بە چەند چرکە دیاری بکەین باشە جەماعەت؟ 5 چرکە قەیناکە 8 چرکە دیاری ئەەکەم و 30 وێنەیە هەر وێنەیەک 8 چرکەیە لە دوای گەشتی نەکۆتایی ئەم بەڕێزانە ئەبێ بزانن وێنەی بۆ نمونە حوتەم چی بوو وێنەی حەڤەهەم چی بوو واتە هەر ئەم دەقە لە بەریەکەن. ئامادە بن؟ 1 2 3 بەڕێزان بورن ئەمە بەشداربەکان ئەڵێن 8 چرکە زۆر وانی خۆم ئەڵێن 8 چرکە زۆرە بەڵام با ئەوانشی کە ئەم شەو میوانن 8 چرکە بۆ ئەوانیش معقولە ئەتوانم کەمتریکەم ئەوە کردم بە 7 چرکە بەڵام با ئاستێ بێ ئەوەنە سەریع نەبێ ئەو کەسەی کە میوانە نەزانێت چی بینی. بەڕێزان سەلامەت بیاخوا دەست پێەکەین 1 2 3 دەست خۆشە بزانم ئێستا مایکەکەت کردەوە بەڵێ
دەست خۆش. خۆش مامۆسای. و ئۆکەی کەواتە بە ئێستا پرسیار بکەم لەوانە کێ ئامادەیە پێم بڵێ؟ ئەوانە دەستیان پەرزەکرێتەوە ئامادەن مایکشم پێداوانی بەڵێ دەست خۆش. مامۆستاگیان بەڵام هەندێک لە ڕسمەکان باوەڕەکەی هەر نەمانەزانی چییە. نا ئەو کەسەی کە ڕسمەکانی بینیوە کێ ئامادەیە ئێستا ڕێیان خان جەنابەت ئامادەی؟ بەڵێ مامۆستا جان ئامادەم فەرموو. ژمارە یەک چی بوو وێنەکە؟ یەک خانووە بەرزەسپێکە بووە قسرە بەرزەسپێکە. لێرە لەکوێ ئەیبینی؟ بەڵێ ماسای بینم ڕیزی سێم وەرنە ڕیزی سێم ئیتر لە چەپ پێتان بڵم یا لە ڕاستەوە ئەگەر لە ڕای لە لای ڕاست ئەوێ لای ڕاستەوە سێمدانە خۆی ئەوە نەبوو. ئەوە ژمارە چەند بوو ڕێیان خان؟ با لافە جواباتەوە. مامۆستاگیان لافە خان؟ سلام علیکم مامۆستا. علیکم ژمارەیەک سلام. شاخ بوو. ژمارەیەک چی بوو؟ شاخ بوو. ئەتوانی پێم بڵێ لەکوێیە لێرە؟ مامۆستا منی بینم ژمارەیەک بەس پشیلەکە بێڵێم. بوو. ژمارە یەک. مامۆستا شتێک هاتووەتە سەری ئەو لایە. هاتوۆتە سەری ڕاوەستە با من شێری ئەەکەمەوە یەک دقە. ئەوەی تەنیشتی کتێبەکە. من ئێستاکە شت هاتوۆتە سەری لای تۆ؟ ئێستا شیرەکە نەما. ڕاستیەکەی ئێستا لای من کێشەیەک دروست بووە. باشە بە یەک دقە ڕاوەستی بزانم حەل چییە؟ لای من لەبەرەوەی ئەمە فول سکرینە پەلەمەکان ئەبێ نایکات ئەوە کێشەکەیان لەبەروی فول سکرینەوە بزانم ئەمە گەر فول سکرینەکەی لابم ئەبێت نابێت خۆی لا ئیرادیم بەرنامە هەمووی فول سکرینەکە لەبەرەوە تۆ بەس پێم بڵێ ژمارەیەک چی هەڵبژێرم؟ شاخەکە بوو مامۆستا. ژمارەیەک چی بوو؟ شاخ بوو. شاخێکی چۆن بوو؟ ئاوە سپی بەرەو قاوای ئەکاڵ ئاوها. کێشەکە ئەوەیە من ئەگەر ئێستا ئەکسیتی کەم ئیتر شێر نابێ بەداخەوە مامۆستا بڵێم مامۆستا من بڵێم بڵێ بڵێ دی بڵێم مامۆستا شاخێکی قاوەیی بوو و گژوگیای سەوزی لێ بوو ڕسمی یەکە ژمارەیەک ئاسمانێکی سپی هەبوو ڕێزی چوارەمی شۆ کرد لای مامۆستا ڕێزی چوارەم پێش ئەخیر چەندەم دانەی ڕیزی چوارم ئەمە بۆ نابێت بەڕێزان باش وایە حەلی کەم بەس ڕاستێکی بۆ من نۆیەمدانی ڕێزی چوارەم مامۆستاگیان بۆ دووبارەی نەکەینەوە. لای من ئیش ناکە هەمووی جام بووە ئازان عەفو مامۆستا نۆیەمدانی ڕێزی چوارەم بەڵێ بەس لای من جام بووە یعنی بەداخەوە نازانم بۆ چی وای لاتوە لای من جام بووە ئەگەر بتوانە شاشەوشتی شێر کات و دووبارەی کێنەوە من شێری بکەم بەڵێ ئەگەر ئەتوانی مامۆستا جان ئەزیەت نەبێ وەڵای من ئەوەی تابلێتە لەسەر کۆمپیوتەر ئەو بەرنامە لای ئەو نییە من کۆمپیوتەرەکەم بەداخەوە مامۆستا ئەتوانی ڕسمەکی بگری مۆبایل و مامۆستای بگیری ئەو لەک نەخۆی شێرکاتەوە بەڵێ بەس شاشەکەی من جام بووە یعنی شاشەکەی من بە تەواتی جام بووە نە ڕسمەکانە گۆڕێنێتەوە سەر شاشە نە مامۆستاگیان ئەتوانی بیکەین بە ژمارە و مامۆستا عەتا بینووسێ یعنی وشە بە ژمارە مامۆستا عەتا بینووسێ سلام مستەسۆنی باشی
دەتوانانی ڕسمەکەی بۆم بنێری بە کۆمپیوتەر من دەتوانین فشێری بکەم یان ژێر کۆمپیوتەرەکەت جامی کردووە لە تاسک مانەجەر دەتوانی چاچی بکەیت نازم ویندۆز چەندە کۆمپیوتەرەکەت ویندۆز 11ە پێشتر بەدەیشم پێکردوی کێشەی نەبووە کۆنترۆل شیفت و ECSدا بەڵێ لای نابا بەداخەوە واسی لێ بین ماوس خێری پێ بێشڵە مامۆستا دەتوانی بیڵێ بڵێ یەکچی بوو ئێمە توانی وێنەی بۆ بکەین وێنەکانت پێ بڵێن ڕاستە من داوای لێبرد ناکەم من داوای تازە جام بووە هیچ ناکات کاتێکی کە توانین هەر لەم چەند ڕۆژان نمایشێکی تایبەتی بۆ ڕێک بخەین بۆ هەمان بەرنامە ئیشکەین لەبەرەوە ماوە سەعاتە عەزیەت کێشە جەنابەت میتینەکە بەڕێوە لای من بەتەواتی جام بۆ ئیش ناکات باشە مامۆستا بەڕێزم بەس ئوستاز آخر ئۆپشن ویندۆز و ئێڵی دابگرە با سلیپ ئەوە بیتەن لوک بی پاشوی بیکە بزانست دەبێت ویندۆز و بەچێتۆ سەر هەمان شت وەڵڵای بەداخەوە ئەن کێشە ماوە سەعاتە بەڕێز بەردەوام ببا و خەڵکە زۆر چاوەڕێ نەکەن دەستەکان خۆش بێخوا زۆر باش عزیزان دەستەکانتان خۆش بێخوا لە خزمەتانم ئەگەر پرسیارێکتان هەیە لەسەر پرۆگرامەکە من لە خزمەتانم ئینشاءڵڵا لە چات بینووسن پرسیارێکی گرنگە توواڵێ ئەم پولا بێتە هۆی ئەم پول دەرسانە بێتە هۆی گۆڕنی بیر و باوەڕی دینی و ئەوانە ئازیزان حەزەکەم بزانن من خۆم الحەمدولیلا وەکوتمە نزیکی 2 ساڵ لە مەدینە خوێندومە هەنیشت باسەکرێ لەسەر ئەم پولانە ئایا ئەم پولانە مەسەلەن خورافەتی بتپەرستیە یان کۆمەڵشتی تەنمیە بەشەریە هێناویانە یان یۆگا و بابەتی ئەوانەیە هەمی شتەکە تۆ بۆ مناڵێ لەم خولا ئەوەیە کە چاودا بخە بڕۆبەر خۆر بیرکەرە شتەکان بە مێش دێ و نابانن یا خواردنێکی تایبەتان پێدرێ و ئەو شتانە کە مێشتان بەهێزەکرێ ئازیزان حەزەکەم بزانن هیچ ڕاهێنانێک بەو شێوەی تیان نییە کە دەرسەکانمان هەر لە ڕۆژ هەیە بەشداربووەکان هەمووی چەند سەدێکی تێپەڕانوە الحەمدولىلا نزیکی 1000 بۆتەوە کە خولەکانی ئێمە هەمووی وازحە نەخواردنێکی تایبەتمان هەیە بڵێ حەپێکە دەرزیە کە شتێکی فرۆشین مێشکە و کەسەوای لێ دێ و یان ڕاهێنانێکی یۆگایە یان ڕاهێنانێکی بوزیە یان بزانم هی دینێکە هێنابێتمان ئەوەی لاتبێ بەڵکو چییە لەسەر زانستە والعلم ئەڕوا و هەموو بەڵگەکانیشمان ئینشاءڵڵا لەسەر قورئان و فەرمودەیە بەلەم شتێکە بەڕاستی زۆر بێباکین پەیوەستین بەسەر بەچیەوە بە دینی پاکی ئیسلام لەسەر قورئان و سنت بابەتەکە علمیە وەکو چۆن بابەتێکی طبی ئەخوێنی پزیشکی ئەخوێنی بەڵام دکتۆرێکە خاوەندین و ئیمانە تۆ واد لێ ناکە لە جیاتی ئەوەی دەرمانێک پێ بدە شتێکی حرامە پێ بدە ئێمە بەڕاستی پابەندی تەواو تەواومان هەیە لێ دینی پیرۆزی ئیسلامەوە و بە سنەوە ڕاهێنانەکان ماتوانێت لەسەر قورئان بیکەی لەسەر مەسەڵەن فەرمودە بیکەی لەسەر هەر شتێک بیکەی ئیجازە بێ منیش کۆمنت تێبم لەسەر ئەو مۆزوع خۆشەویستان ئەوەی کە تۆ لەم خولا فێری ئەبیت بابەتێکی سەرف زانستیە واتە تۆ علمیەن مێشکی ئینسان چۆن ئیشەکە تەرکیز چۆن ئیشەکە یادگە چۆن ئیشەکە چۆن شتی بیرەکەوێتەوە لە ڕووی ژیانەوە چۆن بژی چۆن مەسەلەن تەندروستی خۆت بپارێزی هەر شتێ بۆ تەندروستی ئینسان باش و بۆ یادگە باشە کۆمەڵێ بابەت ئەخوێنی هەموو شتانێکی زانستیم تەدریبەکانیش هیچی لەم بابەتانە دەرناچێت واتە ئێمە پەیوەست نین بە هیچ جۆرە ئاینێکی دیاریکرا واتە تۆ ئەتوانی یەزیدی بی و بەشداری بی ئەتوانی کاکەی بی و بەشدار بی بەڵام ئێمە کات زۆربەی ڕاهێنان لەسەر قورئانەکرێت تۆ لەسەر قورئان نایکی بڕۆ بە هەوەسی خۆت کتێبێ هەڵبژێرەکە خۆت ئەتێت تەمرین لەسەرکەی بۆ نمونە ئێمە کەسی وامان هەیە زۆربەی لەسەر قورئان تەمرینەکە بەڵام ئێمە پێمان نەوتون حەرەبێ قورئان بێ واتە تۆ ئەتوانی ئەحیای پۆلی 12 هەڵبژێری ئەتوانی ئەدەبی کوردەکەت هەڵبژێری ئەتوانی کتێبێک هەڵبژێری کە تایبەتە بە زمانەکەت ئەمە وەکو دین ئێمە هیچ کێشەمان نییە بەشدار بوومان هەبوون
یەزیدی بووە بەشدار بووم هەبوو کاکەی بووە و هیچ کێشەیەکی تیانی ئەمە چکە وەکۆڵێ اعتقاد و بیر و باوەڕی خۆمان ناسەپێنی بەسەرتەوە بەڵام خۆمان وازحە کە ئێمە ئیماندارین خەریکی مەزهبگەرایی و خەریکی تەفرەقە و ئەوانە نین ئینسانێکی موسڵمانی سادەین ئەگەر خۆی گەورە لێمان قبوڵکە هەوڵین کە موسڵمانێکی چاک بین و ئێمە هیچ دەرسێکی اعتقاد و بیر و بۆچوونی دیاریکراومان نییە بیڵین بە خەڵک ئێمە شتێکی علمی فێری خەڵکەکەین وەکو وایە تۆ بچیتە بەردەست مدەڕیبێک تەمرینت پێکا بۆ نمونە کاراتیت فێرەکات تەمرینی بۆ نمونە لەش جوانیە فێر دەکات تۆ چۆن ئاسنێ بەرزەکەیتەوە ئیتر ئەو ئەگەر پێت بڵێ دوعا بکە ئەگەر پێت بڵێ مەسەلەن نوێژەکان ڕێک پێک بکە تۆ توانین بەگوێی نەکەی بەڵام ئەو پێت ناڵێ وەرە من چۆن بیرەکەمە تۆ جوای بیرکەرەوە ئەمە ئەوە پاشان لەوە ئەچێ کەسانێک هەبن ئەم شتە ئەبینن زۆر نائاساییە بەلایەنە بەڕێزان ئەمە زانایانی دەرونی ساڵانێکی زۆر ئیشان لەسەر ئەمە کردووە چەندین نەفەر سکانی مێشکی کراوە تەمرینی لەسەر کراوە شەپۆل ئەلکترۆد بەستراوە لە مێشکی ئەم نەفەرە لەم حاڵەتە مێشکی چۆن شەپۆلەکانی ئەگۆڕێ بۆ نمونە ئەم خواردنە چ ڤیتامینێکی تایە بۆ نمونە ڤیتامین B12 چ کاریگەریکی هەیە لەسەر زاکری ئینسان ئەوانەی تووشی ئەلزەهایمەرە بن بۆچی وایان لێ هاتووە ئەمانە ئۆکسجینی بۆ نمونە دا ئەوەزە لە لەشیانە ئەمانە مادە ئەلکالین دا ئەوەزە لە لەشیانە ئەمانە چ کێشەیەکیان هەیە واتە شتێکی علمی و زانستیە و بەڵام وەکو اعتقاد و بیر و بۆچوون ئێمە ئیشمان ئەوە نییە کە بین بڵین وەڵا با ئێمە چۆن بیرەکەن و تۆژۆکو ئێمە بیرکەیتەوە تۆ ئازادی تەمرینەکان ئەەکەی بەشدارەبی لەگەڵمان ئەگەر تەوێ قورئان فێربی و قورئان لەبەرکەیت و ئەوانە ئەگەر پێمان بکرێ ئەوە بە دڵنیایی بەبێ بەرامبەر لە خزمەت دابین بەڵام ئیشی ئێمە ئەوە نییە ئیشی ئێمە لەم دەورەیە لەم هەفتەیە ئەوەیە تۆ ببی بە کەسێک کە یادگەت باشترکەی تەرکیزت باشترکەی و بتوانانی ڕێگاکانی فێربوون بە باشی بدۆزیتەوە ئەم شتانە لە وڵاتان زۆرە بەڵام لە وڵاتی ئێمە من لە ساڵی 2004ەوە دەورە ئەڵێمەوە تا ئێستش لەبەرەوەی کە ئیعلام نەهاتوە ئیشی لەسەرکە بۆ نمونە خەڵک تەنها مۆزوعی سیاسی لا گرنگە خەڵک تەنها کۆمەڵی مۆزوعی خورافی ئەم سەرۆسەری لا گرنگە خەڵک شتی علمی لا گرنگ نەبووە ئەجینا لە 2004ەوە تاکو ئێستاکە من بەدەیان تەلەبەم ئێستاکە سپاس بۆخوا لە پۆلی 19 دەرەجیان هێناوە لە زانکۆ دەرەجیان هێناوە دەیان تەلەبەم ڕۆشتونەتەوە بۆ خوێندنی ماستەر خوێندنی دکتۆرە یعنی زۆر ئیسفادیان لێ کردووە لە هەموو قۆناغەکانی خوێندنیان بەڵام ئیتر بەداخەوە ئەگەر ئێمە بە دڵنیایی خەریکی شتێکی کە بووینایە هەموو ئیعلام ئەهات وە شتەکەی گەورە ئەکرد بەڵام ئێمە خەریکی شتێکی چاکی علمین لەوە وا دیارە ئەم شتەی ئێمە بە مەسلحەتی خەڵک نییە تەنها مەسلحەتی بەشدار بۆکەیە بۆیە لەوە چێ خەڵک ئامادە نەبێت کە تەلەڤیزیۆنەکەی بخاتە ئیش یان رادیۆکەی یان گۆڤارەکەی یان ڕۆژنامەکەی بێت بڵێ وەڵا جەماعەتێک خەریکی ئەمە خەریکن ئەوە تا یادگان باش بۆ تا فێر بوون ئەوە تا دەرەجیان هێناوە ئیتر ئێمەش بەپی توانای خۆمان گەیاندومانە هەرەوەنە دەسەڵاتمان هەبووە ژینا ئێستا خەڵکی کوردستانە بۆیە هەمووی بیزانیە ئیتر بەڕاستی بەشدار بووشمان هەن کە زۆر ئیسفادەیان کردووە و هەر بۆ خۆی ئیسفادەی کردووە ئیتر بە کەسی نەوت و خەڵک سوزانێک کە دەورەیەک هەیە بەو شێوازە ئەگەر هەر کەسێکیش پرسیارێکی هەیە تکایە بە پرسیارەکەی زۆر وازح بێ یعنی بەڕێزان پۆلی 12 بی پۆلی 12 نەبی تۆ 15 مانگ دەست پێەکەم کۆرسە واتە تەلەبەی پۆلی 12 بی 15 مانگ هەر دەست پێکات تۆ بێ کۆمەڵی ئەساسیات 4-5 هەفتە کۆمەڵی مۆزوع هەیە لەگەڵ هەموویانەوە پێک بیخوێنی لە دوای ئەوە کەم ئەو دەرسانە دەست پێکا کە تایبەتە بە خودی منهەجات بەڕێزان تەلەبەی زۆرمان هەیە بەشدارە بن و بەڕێزان ئەڵێ خەڵک هەیە ئەڵێ ئەو شتانە کەس نییە ئەڵێ خەڵک هەیە ئەڵێ ئەو شتانە پەیوەندی بەجنەوە کەس نییە یعنی یەک نەفەر نییە وا بڵێ دڵنیاتەکەم ئەوە کەسێکە هەر نازانێ یادگەت چییە هەر نازانێ کۆرسێک هەیە ناوی یادگێ اینجا دوای ئەوە خۆ بڕۆ لە یوتیوبەکەی منە 4-5 ساڵ ئەنواع محازەرەی تایە بڕۆی گوێ بگرە لە محازەرانە بزانە باسی چیەکەین واتە کەس نیشتی وا بڵێ بەڕێزم مۆزوعی خۆی منە پاراسایکۆلۆژی و نە ئەمە سیحرە و نە جادو هیچ نییە توی فێرەبی چۆن مێشکت باشتر بەکاربێنی ئەڵێ بەشدار بوو هەیە ئیسفادەنەکە وەڵاهی
نازان من بە درێژایی ئەو ڕۆژانەی کە دەورە وتوەتەوە توێژەرێک هاتو ئیمتحانی تەلەبەی کردو پاش دەورەکە ئیمتحانی کردوونەتەوە نەبووە ئیسفادەی نەکردبێ یعنی مستحیلە شتیوە ئینسانێک بێت دەرسەکان بخوێنەوە تەمرین بکە و توانای یادگی زیاد نەکە ئەمەوەکو مستحیل وایە مەگەر ئەو کەسە بۆ نمونە احتیمالی هەیە کەسێک مێشکی تەواو نەبێ یا کەسێک هەبێ بۆ نمونە لە شوێنێکی بەرزۆ کەوتوێتە خوار و لایەکی مێشکی لە ناو زەرری پێگە مەگەر شتێکی وە یعنی ئەویش دیتر شتەکە بایۆلۆجی بێ لە دەسەڵاتانە بێ یان مەسەلەن کەسێ بێ تۆ قسەی بۆ بکەی و هەر لە کوردیەکەی من تێنەگا یعنی قسانی کە منێکم تێنەگا ئیکینا مستحیلە بخوێنێت و تەمرین کا و ئیسفادە نەکرێت سەکەن کەسێکی ڕاهێنان نەکا بەدڵنیایی ئیسفادە ناکە بەڵێ قسەکە لەسەر ئەوەیە ئەبێ دەرسەکان بخوێنێ و ئەبێ ڕاهێنان بکە و ئەبێ تۆ شتەکەی فێرەکەی بەگوێت بکە بەڵام ئەمە بە هەموو کەسێکەکرێ مەگەر کەسێک یان هەر لە قسە تێنەگا یان کەسێ بێ بۆ نمونە زۆر مناڵ بێ یان کەسێ بێ بۆ نمونە مێشکی زەرری هێنابێت لە حادیسەیەکە بەشێکی مێشکی دکتۆر وتبێتی وەڵام مەسەلەن ئەم بەشی مێشکی زەرری هێناوە مەگەر شتێکی ئاوا لە دەسەڵاتی ئیتر ئێمە نامێن ئەجینا هەر ئینسانێکی ئاسایی بینی گوێ بگرێت تەمرینەکان بکە فەرقەکە بەڵام فەرق تا فەرق کەوتووە بەجددی فەرقەکەی مەسەلەن بەجددی تەمرینەکەی بەجددی گوێگری بە گرنگی ێزانی زیاتر فەرقەکەی ئێهمالەکەی تو خەیاڵە لە شوێنی ترە ئەوەی تر هەموو خوێندنێک هەروایە دەسەڵاتی شتیان بەڕێزان ئەڵێ چۆن کاتی تەلەبەش بین و تۆ هەرچیت پێ ئەڵین شتێ لە بەرکە ئەڵین ئەم تەمرینە بکە تۆ لەسەر مەنهەجەکەی خۆت بیکە ئەگەر پرسیارە شتێک هەیە ئەو سەگیان هەڵێک ئەڵێن ئایا بەشداریکردنی 30,000 ئەو کۆرسە تۆمار کراوەکە و کۆرسە ئەبێت بەڕێزان ئەوەی کە تۆ بە 30,000 بەشدارە بی نزیکەی 7 سەعاتە من بەزەواڵە ئەوە 7 سەعاتە ئەی ئەم چەنە ئەم ئەوەش تەخینە بەردەست ئەوە مۆزوعێکی ئەوە تەخینە بەردەست بەڵام تۆ هەفتانە ماوە سەعاتە ئێمە چەند سەعات دەبێت دەرسیان پێ بڵێن 6 ساعت 6 ساعت واتە ئەگەر پۆلی 12 نەبیت نزیکەی 80 سەعات تۆ ئەخوێنی تو خۆت مقارنەیکە 7 ساعات بخوێنی یا 80 ساعات چەندێ فەرقی هەیە بە دڵنیایی ئاوا فەرقی هەیە و ئەگەر پۆلی 12 بی 40 ساعتی کەشی ئەچێتە سەر بۆ تەطبیقکردن بە تایبەتی لەسەر مەنهەجەکە یعنی 120 ساعاتێک ئێستا بۆ نمونە تۆ ئەچی بۆ دەورەیەکی ئینگلیزی باشە بڵێن ئەم دەورەی ئینگلیزیە 20 ساعاتە باشە ئەچی بۆ دەورەیەکی ئینگلیزی هەمان 20 ساعتیژە خوێنرێ بەڵام ئەڵێن ئەم دەورەیە 80 ساعات ئیتر خۆت یەکسەر زانی کە بە تاکید بێشتی زۆرتر فێربی و ئەبێ ئاستێکی باشتر بەورێ مامۆستاگیان کەسێک ئەڵێ بەشداری تۆمار کراوەکەی کردو بەڵام خەیاڵی زۆر بۆ نایە بۆ زمانی عەرەبی لێرە بەشدار بە بێخەم بە لێرە ڕاستەوخۆ لەگەڵ تاین پرسیارت جوابینەوە کێشەکەت بۆ حەلەکەین یارمەتیتین ئێمەش بۆیە ئەم پرۆژەمان وا گەورە کردووە بۆیە ئەو هەموو بەڕێزە ئەو هەموو هاوکارە و هەموو مامۆستای بەردەوام لە خەت لە خزمەتتان و تەمرینت پێکەن و ڕێنمایی تێنێ و ئەوانە بۆ ئەوەیە چکە تۆ لە تۆمارکراوەکە هەموو کەسێک زۆر لەوە چە نەتوانێت ئیسفادەی لێ بکەن مامۆستاگەر کەسێک ئەڵێ ڕێژەیەکی کەم شەلل دەماخی هەبێ خۆ لە بۆیە بێت ڕاستیەکەی ئەگەر کەسێک کێشەیەکی زۆر تایبەتی هەیە وەکو شەلل دەماخە وەکو کەسێک ئەڵێ من پیرم لەوە چێ نەتوانم کەسێک ئەڵێ من مناڵم لەوە چێ نەتوانم کەسێک ئەڵێ من زوو تووشی فڵان نەخۆشی بووم لەوە چێ نەتوانم یا ئەڵێ من ئەو جۆرە دەرمانە بێت تاقیب بکاتەوە ئەگەر وەرەقی پزیشکیمان بۆ بنێرێ دوای هەفتەیەک 2 هەفتە ئیسفادەی نەکرد هەموو پارەکەی بۆ گەڕینەوە حەفیزی لەیەکی لەوە باشترێ مامۆستا یعنی ئێمە چکە نامانێت تۆ بەشدار بیت و ئیسفادە نەکەیت واتە ئەگەر کەسێک بەشدارە بێ لە ئەوڵەوە پێمان بڵێ من ئەم حاڵەتەم هەیە و وەرەقی شتێکمان مستەمسەکێکمان پێ بڵێ کە چکە زانی بۆ بەڕێزان تۆ لەوە ئەچێ لە دوای 10 هەفتە ئیسفادەیەکی باشکەی
بۆیە داهاتەوان داناوە ئەجنا خۆگە بزانین بە 2 هەفتە تو ئەگەی بەوە 2 هەفتە داهێنینەوە بەڵام ئێمە 2 هەفتەمان داناوە بە دڵنیایی تو ئەگەی بەوە بەڵام خۆ لە سەرتاوە کەم هەر فەرقەکەیت و ئیسفادەیەکی توشت فێرەبی اینجا ئەگەر کەسێک بێ بڵێ وەڵام من شەلل دەماخم هاتوومەتە دەرسەکە هەفتەیەکە هیچ نەچوە بە گوێمەوە هیچ فێر نەبووم وا دیارە ئیسفادە ناکەم ئەو کاتە قیچێکە پارەکەشی بۆ گەڕێنینەوە و لە خزمەتیشێن دەستا خۆش مامۆستایان سەلامەت بێ ئەگەر کەسێک مامۆستا بەشداریان خولە بکات دوای ئەتوانێت وەکو ڕاهێنەر ئەو ئیشە بکە سەریان کردووە ئەڵێم بۆ مامۆستامەیە بۆ تەلەبەکان وەکو ڕاهێنەر شتیان پێ بڵێ بەڵێ تۆ ئەتوانی کە ئەم دەورەی ئێمەت خوێن لە مەکتەب کاتێ دەرسەڵیتەوە خۆ تۆ نای ئەم 40 ساعات و 6 ساعتی ئێمە ئەو کاتە ئوسلوبی دەرزوتنەوەی تۆ ئەگۆڕێ ڕێنمایی تۆ بۆ تەلەبەکان تەگۆڕێ بەڵێ مامۆسای زۆرمان هەیە ئیسفادیان کردووە و تەلەبەکانیش ئیسفادیان لێ کردوون واتە مامۆسامان هەیە ئەڵێ مامۆسا من لە دوای ئەم دەورانە بەڕاستی کە دەرسەڵێمەوە تەلەبە زۆر ڕازین زۆر حەزیان لە دەرسەکەمە هەر شتێک ئەڵێم وا پێیان ئەڵێم یەکسەر خەز نەبێ لە مێشکیانە یعنی تۆ ئەتوانی بەو شێوازە ئاستی مامۆسایەتی ئوسلوبی دەرزوتنەوەی خۆت زۆر باش بکەیت واتە هەر تو ئەم شتانی ئێمە بزانی کە دەرسەڵیتەوە بە جۆری شکە ئیڵیتەوە ئیتە خۆ تۆ پێویست ناکابی ئەم بابەتی ئێمە شەرحکی بۆ خەڵک ئەگەر ئێستا مامۆسامان هەیە چەندین تەلەبەی خۆی هەیە هانیاون هاتوون لای ئێمە دەورەکان خوێندووە بەڵام هەموو تەلەبەکانی ئیسفادیان لەو ئوسلوب و لەو ڕێگایە کردو ئەگەر کەسێکیش بێ لەم بوارە بەڕاهێنەر تا ئێستا بەرنامەیەکی دیاریکراومان نییە بەڵام ئەگەر کەسێک لای ئێمە ئەخوێنێ لە ئایندا لەم بوارە ببێ بەڕاهێنەر ئەوە پێویستە لەم ئەکادیمیایە مۆڵەتی تایبەت وەربگرێ و ئەگەر هاتوو دەورە پشتی بووتەوە بە عەقدێکی دیاریکراو بێ لەگەڵ ئێمە ئەوەش جارێ بەڕاستی ئێمە بەرنامەیەکی لەو شێوەمان نییە بۆیە تکاکەین هەر کەسێک لای ئێمە فێرە بێ ئەمە ئەتوانێت ئیسفادە بە خۆی و دەوروبەر و تەلەبەی بگەێنێ بەڵام شەرعیان دروست نییە کەسێک بێت کۆپی شتەکانی ئێمە بکات و بە ناوی خۆیەوە لە شوێنی تر بێڵێتەوە دەستەکان تا خۆش مامۆستایان ڕۆشن ئەحمەد هاتە ڕۆشن نازانم هەوێ قسەیەک بکە لە خزمەتیان فەرمێن پرسیاری هەیە چییە مایکم پێداوی لا ڕۆشن السلام عليكم مامۆستایان عليكم السلام ورحمة الله سلامتی وڵای مامۆستا دەست خۆشتان لێ کە من وەک وەفایە هەر بۆ خوشک و برا تازانی کە هاتنە حەزکەم قسەکەم هەرچەنە خۆم یعنی ئیسفادەم کردە لە چاوزارانی خۆمەوە وڵام مامۆستا بربەستم لە چاوزارانی خۆم زۆر ئیسفادەم کردە بەس بۆ خوشکبرانی کە تازە هاتنە بڕایتان پێ بەشداری بکەن قەت زەرەر ناکەن یعنی ئەم کوردستانە بەشداریکە بەداخەوە لەم وڵاتی ئێمە مامۆستا قیمەتی ئینسانی باش ناگیرێ ئینسانی ئەکادمی بەتوانە سەد خۆزگا سەیەکی وەک جەنابەت وەزیری پەروەردە بوویتایە سەلامەت بێ ئیسفادەیان بۆ ئەم وڵاتە سەد خۆزگا بەس بەداخەوە وڵا هەرەوە نە مامۆستاگیان یعنی وەک وەفایە حەزم کرد زۆر مەمنون زۆر سپاس بۆ ئەمەداری ئیستا بەدەست خۆم بێ مناڵەکانی خۆم بەشدار بن بەس ئەوە نەیە تااقەتی ئەوێ بەس ئەو هەفتەیە خۆتان هیلاکەن بەڕاستی ئیسفادە ئەکەن یعنی من هەم لە ڕووی خوێندنی ئەکادیمیا و زۆر هینیم یعنی خوێندن سەرتایشم تەواو نەکردە بەس ئەلحەمدولیلا لە ساو خۆمەوە هەر ئیسفادەی باشم کردە سپاس بۆ یعنی هەستەکەی کە ئێستاکە لە چاو جارانە تەرکیزت یادگات بیرکردنەوە فێربوونێت ڕقمی تەلەفۆن یەکسەر هەروتی و هاتمەوە لێم داوتی چیت پێەیە وتم هەر ئاها پێم وت و یەکسەر هاتمەوە لەما بۆ مۆبایلەکە لێمدا و ئیشەکەم جێبەجێ کرد ئەگەر زاران بۆ بینوسەوە ئەم لاولاویە ئەلحەمدولیلا بۆ قورئان خوێندنکە زۆر ئیسفادەم کردە زارانەوەی بە هەفتەی لا ئیستا بە 2 ڕۆژ 2 ساعت 3 ساعت بۆ خۆم زۆر ئیسفادەم کردە لە چاو جارانی خۆ بۆ مناڵم وەک دادەڕێیان وەک دادەهێلین ئەوانە طبعا ئەوانە ئاستی خوێنیان باشترە تەمەنیان گەنجترە مشکیان زیرەکترە بەس ئیستەیش بەتەمام هەتا بتوانم تەبرینەکەم و ڕاهێنانەکەم دەستان خۆش بە مامۆستا دەستەکانە خۆش بە بۆ ئەمەکداریت زۆر مەمنون گەورە ڕەبی وەڵڵاهی ئەو نەبوو بەخواز دەرەر ناکەن ئیشەڵڵا سەلامەت بیاخوا زۆر سپاس کاک سۆرانگیان ئێستا وەڵامی پرسیارهینەکە ئێوە بینم کاک سۆرانگیان ئیشاڵڵا لە تەلیگرامەکە لە گروپە عامەکە پرسیارکە لە خزمەتین بۆ ئەڵێ چۆن بەشداری بکەین بەسەر چابراک ئەڵێ بۆ لە مامۆستاگیان ئەڵێ بۆ لە بەرکردنی قورئان نرخی چەندە
وابزانم خولەکە ئێمە بۆ لەبەرکردنی قورآن ینی پارە لە بەرامبەر وەرگرتنی قورآنە وەرناگرین بڵێن کەسێک قورآنی پێ لەبەرکەین ئەوەی بکە بەڕێزان بەڵێ عفو ماوەساتای جان بەڕێزان ئێمە ئەوانەی کێن بۆ بە چالاکردنی مێشک دوو گروپی جیاوازمان هەیە جگە لە عام دوو گروپی جیاوازمان هەیە گروپێکمان هەن ئەڵێن ئێمە پۆلی 12 یا پۆلی 11 ئەمانە بە ئەمانە پارەی زیاتر ئەیەن و ئێمە نزیکەی 40 سەعات دەرسی زیاتریان پێڵین تایبەت بە مەنهەجی پۆلی 12 گروپێکمان هەیە ئەڵێن ئێمە ئەمانەیە قورآن لەبەرکەین ئەمانە بەبێ بەرامبەر فێری قورآن خوێندنەوە و فێری تەجوید دەکرێن و یارمەتی دەدرێن بۆ لەبەرکردنی قورآن خۆمان مەسروفی مەشروعەکەیەکەین و ئەمە بەبێ بەرامبەرە واتە ئێمە لە بەرامبەر ئەوەی کەسێک بێت قورآن فێر ببێ یا قورآن بخوێنێت 1 دینار وەرناگریت ئەوە شتێک بێکە هەمووتان لەوە دڵنیابن ئەویش بەڕێزان لە ڕووی شەرعیەوە جائزە 100% جائزە مەلایەک خەڵک فێری قورآن خوێندن یا فێری عەرەبی بکە بە پارە زۆر ئاساییە ئەوە پێڵێن عیلم و جائزە ئێمە ناڵین جائز نییە جائزە بەڵام ئێمە لە بەرامبەر ئەوە پارە وەرناگرین کەسێک کە بەشداری ئەوەی قورآنەکە ئەکا کەسێکە کە ئەم چالاکردنی خوێندووە لە دوای ئەوەی خوێندی ئەڵێ من ئەمەیە بڕۆم بۆ لەبەرکردنی قورآن ئەو کاتە بەبێ بەرامبەر ئێمە پرۆژەیەکی ترمان هەیە بەشداری پێەکەین و لەگەڵ یا ئەبین بەبێ بەرامبەر واتە ئەوانەی کە ئەبێ هەموو تەکنیکەکانی خوێندبێت تەمرینی کردبێ شت بزانێ واتە کە ئەم پرۆژە تەواو کرد بەبێ بەرامبەر ئەتخینە پرۆژەی قورآنەکە ئەوە شتێکی تێ دەستە خۆش ماوەسای بەڕێزم ئەم بەڕێزە پرسیاری ئەڵێ 3 ساڵ لە پۆلی دا ماومەتەوە ئیتر ئەڵێ بەخۆی ئەڵێ من نازانم ینی ئەڵێ فاشلمە ئەوانە ئایا خولە بۆ من ئیسفادەیە بێ بۆ خوێندن ئیسفادەیە بێت گومانی تیانێکی ئیسفادەیە بێت ئەمێنێتەوە سەرەوەی کە بێت تەطبیقی کاوە تەمرین کات یعنی بێخەم بێ لەوەی کە بەڕێزان مەرج نییە بڵێ من زۆرتر سەعی بکەم حەلەبێ و ئەتوانم دەرەجە بێنم مەرج نییە بڵێ وەڵام من با ساڵ نەبێ 3 ساڵ بێ زیاتر دەرەجێنم یا 4 ساڵ بێ ئەگەر تۆ هەر کاتێ ئامادەی دەرونیت هەبوو مێشکت چالاک بوو یادگەت باش بوو زانیت سەعی بکەی بە یەکەم ساڵیش بێتوانی یەکەمی هەرێمی ئەگەر تۆ ئەم شتانە بزانی تۆ ئەم شتانە بتوانی واتە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە تۆ ئەبێ هەموو ڕێگایە بگریتە بەر تۆ ئێستا هیچ حەلێکی کەت نییە یعنی ئێستا تەلەبەیەک کە گیری خواردووە لە مەکتەبە باوەڕکەن جگە لەم پرۆژەی ئێمە هیچ دەرمان و هیچ چارەسەرێکی تری نییە ئەو ئەبێ بێت ئەم ڕێگایە بگرێتە بەر ئەم ڕێگایش ڕێژەیە واتە تۆ بەبێ ئەم پرۆژەی ئێمە ئەگەر بێت و 6 بێنی احتیمالی هەیە بەم پرۆژەی ئێمە تۆ 90 بێنی 80 بێنی ئەلمین هەرچەند بێنی لەسەری 60ەوەی هێنی ئەگەر خۆت بەم ڕێگایی کە گرتوتە دەبەر بەبێ ئەم پرۆژەی ئێمە خۆت بۆ نمونە 60 دێنی ئەگەر خۆت بەبێ ئەم پرۆژەی ئێمە 95 بێنی مستحیلە ئەم پرۆژەی ئێمە بخوێنی ئێکی بە 98 ئێکی بە 99 ئێکی بە 100 یعنی ئیلا ئەم کەسە خۆی ئاستی چۆنە ئیلا بەرزترە بێتەوە جایتر تۆ ئەمە ڕێگایەکە لەمە حەلی باشتر و لەمە فرسەتی باشتر بۆ هیچ قوتابێک هەڵ ناکرێت گومانی تیانە لەوە دەستەکان خۆش سەیان کەسێک ئەڵێ بۆ ئەوەی داهێنا کە پێویستی بە خەیاڵکردنە ئەم خۆ لە خەیاڵکردنی باشەکات 100% ئەزانی چۆنە بەڕێزان ئێمە لە بەهێزکردنی یادگا هەموو جارێ یادگەیەکی ئۆتۆماتیکی بەبێ ئەوەی عەقڵیتیا بەکارێ بێنین تەنها چیەکەین تەنها دووبارەیەکەینەوە یا سەرنجین یا ئەینووسینەوە بەوەشت لەبەرەکەین بەڵام ئەم جارە تۆ یەی فێرەبی چۆن بە عەقڵ بە خەیاڵ بە فەنتازیا تۆ معلوماتەکان خەزم بکەیت واتە هەم تەرکیزت باشە بێ سەرنجت باشە بێ توانای فێربوونت باشە بێ 100% توانای داهێنان زیادە بێ واتە ئەگەر کەسێک ئەم پرۆژەیە بخوێنێت بۆ نمونە چیرۆگنووسێ ئەم پرۆژەی ئێمە بخوێنێ من دڵنیام ئەبێ بە یەکێک لە هەرە داهێنەرەکان ئەبێ بە یەکێک لە چیرۆگنووسە زۆر داهێنەر و باشەکان چونکە دوای پەکی ناکەوێت یعنی ئێستا ئەگەر بە من بڵێ تکایە لەم 20 دقا چیرۆکێکم بۆ بنووسە کە لە هەموو عمر با من لە ڕابردووم پێش ئەم بابەتانە
نەم ئەتوانی چیرۆکێکیش بگێڕمەوە کە خۆشم بیستومە بەڵام ئێستا بەبێ وەستان ئەتوانم یەکسەر دەستکەم بنووسیم و پەیوەندیشی بەمەوە هەیە کە من ساڵانێک لەسەر یادگە ئیشم کردووە و یادگە لەسەر فەنتازیا و خەیاڵە لەسەر ڕەبت و خەیاڵ و تەسویرە بۆیە من ئێستا تەسەورەکەم زۆر زۆر بە ئاسانی ئەتوانم چیرۆک بنووسم و نووسی ویشمە و ئینشاءڵڵا لە ئایندەشا ئیشی لەسەرەکەم و چاپیەکەم زۆر بە ئاسانی تۆ خەیاڵەکەت بۆیە کە پێشتر نەتبیستووە نەتبینیوە نەهاتوە بە عەقڵتە بۆ چونکە تەمرینەکانی یادگە هەمووی لەسەر ئەو ئەساسەیە واتە من ئەگەر 10 کەلیمە بم بە تۆ یەکسەر ئەتوانی بیکەی بە چیرۆ ئەمە زۆر مهمە شتێک هەیە بە ناوی creative writing واتە نووسینی داهێنەرانە بە قەناعەتی من هەموو کەسێک کە ئەوێ فێری نووسینی داهێنەرانە ببێ یەکەم جار ئەم دەورەی ئێمە بخوێنێت دەستەکان خۆش مامۆستاییان سەلامەت بێ مامۆستای بەڕێزم وەڵای کەسێک نینە لە کاتی قسەکنا دەستی ئەلەرزیە سوورە بێتەوە وەزعیتێکە چێەوە ئەخڵە پرسیارێکیشی لەکە دەسەکاتە گریان ئاسی تێگەشتنیشی خراپە ئەم کۆرسە یارمەتی ئەدا بۆ ئەوەی کە چاک بێ لە شتانە ئەم کۆرسە یارمەتی ئەیە بۆی سەرنجی باش بێت تەرکیزی باش بێ یادگەی باش بێ بە ماوەیەکی کەم شت لەبەرکە و دوایی ئاسانتر بیری بکەوێتەوە بەڵام ئەگەر ئەم کەسە خەلەلی تری دەرونی هەیە بۆ نمونە فۆبیای هەیە ترسی هەیە قەلەقی هەیە خەمۆکی هەیە پێ ئەچی ئیسفادە بکا لە دەورەکەی ئێمە بەڵام ئەم دەورەی ئێمە تایبەت نییە بەوە وعنی تۆ احتیمالی هەیە بی لەم دەورایسە بەشدار بوومان هەیە ئەڵێ من باری دەرونیم گۆڕاوە بەشدار بوومان هەیە ئەڵێ من باری دەرونیم باش بە بەڵام کۆرسەکە تایبەت نییە بەوە ئەوە بە شێوەیەکی لاوەکی لە دەرەوەی هەدەفەکەی ئێمە بە تەکید ئەوانەی کە ئەم 10 هەفتە بەشداریان کردو تەمرینیان کردو هەیانە باری دەرونی زۆر زۆر باش بووە هەیانە زۆر مرتاحە هەیانە باوەڕ بەخۆبوونی زۆر زۆر باش بووە بەڵام ئەمە هیچ زەمانی ئەوە ناکەین تۆ کێشەیەکی دەرونی نەخۆشیێکی دەرونیت هەبێ بە تەمابی بەم دەورە چاک بی و ئەگەر چاک نەبووی دوای گلەی لێ ئێمە بکەی ئێمە ئەڵێن تەرکیز و یادگە و توانای خوێندنەوە و بیر هاتنەوە و شێوازی خوامادەکردن بۆ تاقیکردنەوە و شێوازی لەبەرکردنی قورئان و لەبەرکردنی ژمارە و تو ئەمانە پێرەویت مامۆستاییان پرسیارێکی سوورات و کاتیش زۆر زۆر تێپەڕەوەی ئیشاڵڵا هەمووانەکان ئەوەنە زۆری پێ ئەچێت جەڵدا بەڕێزان تۆ کە شەوانە دەرسە خوێنی ئێمە ئێستاکە ڕوومان دایخێنەوە یعنی ئەڵین عیبە هەندێک کەس پرسیاری هەبا جوابی بینەوە ئەیکینا لە کاتی دەرسەکانە پێی ئەڵین تۆ کاتی ئەم شەو تەواو بووە هەفتەی ئایندە پرسیارەکان هەفتەی ئایندە جوابینەوە چکەوە لەگەڵمانە بەرنامەمان بەو شێوازەیە بەڕێزان تۆ 2 دانە 50 دقەی دەرسە خوێنی 40 دقە دەرسە خوێنی 10 دقە پشووە 40 دقە دەرسە خوێنی 10 دقە کویزە و ئیتر ئەوە هەفتەی 3 جار بەو شێوازە دەرسە خوێنی پۆلی دۆنزەکانیش کاتی تریان بۆ دائەنرێ بۆ دەرسەکانی تایبەت بە پۆلی دۆنز واتە تۆ 2 دەرسی 40 دقەی ئەخوێنی لە دوای دەرسێکیان پشوویەک وەرەگری لە دوای دەرسێکیان کویزێک ئەکەی ئینشاءڵڵا هەموو دەرسەکان بەو شێوازە ئەبێت ئەم گروپ ئینشاءڵڵا مامۆستاییان پێوا بێ کاتێکی زۆر هین بووە بەشدار بۆکان نازانم پرسیاری زۆر هەیە و بەس بەڕاستی کاتیش نەماوە وە پرسیارەکان بەڕێزان ڤیدیۆمان زۆر داناوە لە یوتیوب تکای گوێرە بەشدار بۆکان بگرن لە یوتیوبی ئاوات ئەکادیمی لە چەنەڵی تایبەت بە گروپی تەلیگرام پرسیارتان هەبێتوان بیکەن لە یوتیوب کۆمەڵە ڤیدیۆمان داناوە هەر بە ناوی چالاکردنی مێش بەشداربووی چالاکردنی مێش وێبیناری تایبەت بە چالاکردنی مێش گوێ لە وێبینارانە بگن و زۆربەی و وەڵامی و پرسیارانی تایە کە ئێستاکەیکەن کاتی وانە ڕاستە و خۆکان شەوانە مامۆستا عەتا سەعات چەنە؟ ساعت 7:30 مامۆستاییان بەڕێزان 7:30 دەست پێەکەین 40 دقە دەرسە خوێنی 10 دقە پشووە 40 دقیقەش دەرسە خوێنی 10 دقە کویزە واتە بە هەردووکیەوە 2:50 دقەیە حسابیکە کەمتر لە 2 سەعاتە شەوانە تقریبا سەعات و نیمێکە و ئەتوانی هەموو تەمرینەکان لەسەر ئەو منهەجە بیکەی یان لەسەر ئەو کتێبە بیکەی کە خۆت بەلاتەوە مەبەستە ئیتر کتێبە ئینگلیزیە فەڕەنسیە ئەڵمانیە قورئان لەبەرکردنە ئەحیایە فیزیای هەر شتێکە زۆر باش مامۆستای بەڕێزم کۆتاهین بەشداربێکی خۆمان ئەڵێ بەیانی ڕاپۆرتێکم هەیە بۆ کیمیا
بەیانی دووبانیە تەنێ تەڵەبەکەمێک زۆرە تۆزێکەڵە شەرم ئەوە ناکەم ڕێنمایتان چیە بۆیان تەڵەبەی 12 پێما بێ تێنەگەشتم تەلەبەی خۆمانە بەڵە راپۆر لەسەر بابەتێک کەلەوانی کیمیا لەم یەک دوو ڕۆژاڵی ڕێژیان زۆرە کەمێ شەرم ئەەکەم تەڵەبەکان زۆرن ئەمە ئەو عین لە مەکتەبە بەڵێ ڕێنمایی چیە شەرم نەکەم بەڵێ باشترین شت ئەوەیە کە چوویتە بەردەم خەڵک سەیری خوارەوە نەکەیت واتە سەیری خوارەوە مەکە و دەستی شت مەلکێنە بەیەکە تۆزێک شانەکانە بەرە دواوە زۆر جار هەوڵ بە سەیری سوچەکانی دواوە و سەیری سەقفەکە بکەیت و یان سەیری ئەو شتە بکەیت کە لەسەر وایت بۆرد دەکەی و تەماشای خوارەوە مەکە شانیش بەرە دواوە پێش ئەوەشی هەستی دووسێ هەناسەی زۆر قوڵ بە شێوە ڕیلاکسێک پێش ئەوەی کە سەرەی تۆ بێت ئەتوانی لە دڵی خۆتە چەند ژمارەیەک بە پێچوانەوە بژمێری وە بیرت لای ژمارەکان بێت تا بە تەواوەتی تەرکیزکەی دوو هەناسەی قوڵ بێ بە دڵنیایی زۆر باشە بی زۆر باشەوە سێ بەڕێزمان ئەوە لینکی گروپ و کاناڵەکەشمان داناوە پرسیارێکیان هەبێ لەوێ شەڵا خزمەتیانەکەین و ئەڵێ ئایاوانە ڕاستەوخەکان سیف دەکرێن بە احتیمالی زۆربەی سیف دەکرێ بەڵێ خواتان لەگەڵ دەستان خۆش بێ خۆزە خۆشحاڵ خواتان لەگەڵ بەڕێزە سەلامەت بێ دەستان خۆش ماوە سێ بەڕێزمان پاکستان بێ